خۆشحاڵین لە هەڵقەی 12 کتێبی سەرچاوەکانی بیروباوەڕی کوردەواری نووسینی شکۆر مستەفا پێگەیشتینەوە. لە پڕیشکی ئەو ئاوری سازە کە بە دیارکەوت ئاوری گوراند لەسەر زەوین زەی بەویشدا کە ڕاوە و شڕۆڤەی ناکەین، نێویان لێنا دووژەه و لە گەواهیراتی دیکە ئاسمانی خۆڵقەند کە جیهانی باڵای و بەزەک و دۆزەکی لە زەوێن زێتردا و ئارایشت و ڕەونەقی پترە و لە ڕێزەی نووری پاکی ئەستێرە و مانگ و ڕۆژی ئەفراند و هەرێکەیانی بە زەڕ و زێوەران ڕازاندەوە و خۆری لە بۆ ڕووناکی ڕۆژ کە خەڵک و خوای جیهان هەریەکە سەروەکارێکن و دەبێەوە ئەنجامی بگەێنن خوڵقەند و مانگیرە بۆ ڕۆشنایی شەو و ئەستێرەکانی هەریەکە بۆ کارێک گوراند، چ لە بۆ ڕووناکی چ لە بۆ ئەزمموی ستێرە ناسان و کارەی لێ کە لە ئەختەران دەکەونەوە و شەو و ڕۆژی دانا و ئەمانەشی هەریەکە وەک کارێکەوە بەست تا خەڵک دڵیان تەنگ نەوێ و وەڕەز نەبن چوونەگەر دنیا هەمیشە ڕۆژ بە خەڵک وەڕاحەتی نەدەژیان و ئەگەر سەر و مەڕ دنیا هەر شەویش بە هەم دیسکارەکە هیچی تێدا بەستە نەدەبوو. لە پێشەوە ئەم جیهانەی ڕازاندەوە و بەڕای کاملی خۆی هەمووی بە دیارکەوت و کات و سەعاتی دانا و چارورزەی ڕانا و زانایانی سەرسامی ئەو مانایە کرد و بەهشتی لە گەواهێری دیکە کە گەواهێری زانستە و لەوی چکیا بوو ڕازاوە کرد و جەبرائیلی داوانە فەرموو تا پاش 30,000 ساڵ نێویرا و فەرمانی فەرموو کە ئەی جەبرائیل تۆ کێ و ئەمن کێ؟ چون لەسەر ڕشتەی خۆی باخەبەر نەبوو بێباکانە گوتی تۆ تۆی و منم، تاو بوو کە تا 30,000 ساڵی دیکەی لێوەڕکدا چوو دووری خستەوە، پاش 30,000 ساڵ وەگەڕایە حوزور فەرمووی تۆ کێ و من کێ؟ هەمدی زوەرام و هەمان تاس و حەمام تا چەندین هەزار ساڵ ڕابرد. پاشانێکێ فەرمانی فەرموو کە ئەی جەبرائیل ئەتۆ سەیرانی لامەکانت پێدەوێ، هەڕۆ گەشت و گوزاری لامەکانی خۆت بکە. جەبرائیل بە فەرمانی پەروەردگاری مەزنەوە پێی زۆری ناجێکەوت تا پاش 30,000 ساڵی دیکە بە وڵاتی گەیشت کە لە دەریای ئەقیانوسدا بوو. چاوی بەرزستانە پێکەوت کە بەرماڵی پیرۆزی لەسەر دەریا ڕائێخست و دەگەڵ دەریاییاندا لە سەیر و سوحبەتدا بوو. بێئەدەبانە لێی چۆ پێشێ و چاو قایمانە هاتە وتار کە تۆ کێ و ئەمن کێ؟ ئەوە 3,000 ساڵە لە سەیر و سەفایی بەژوو دەریای جیهاندام و چاوم بە کەسێ نەکەوت، هەر هێندەی بە خۆزانی تووڕە بوو بە گۆشەی یەک پەڕ و باڵی بەجاری هەڵپڕوزا، واتە تێبگە کە بێئەدەبی لە مانزڵی حەقدا سزایەمەیە. ئەوە بوو تا 30,000 ساڵی دیکە بێپەر و باڵ بوو بە مەلەوانی سەردەریا، پاشانێکێوە 1000 ناری ئەلی وێرای ئەرزی خزمەتی بکە بۆ گوناهی ڕابردووی لێبوردنی خواست و بەداماوی تەواوە ڕۆی ئەدەبی بەرەو ئەو خاوەن مرۆتەنە کە ئامان هەزار ئامان ئەیدین و ئیمانم ئەتۆ خاوەن کەرەم و کانی مەرحەمەت و مایی بەزەید زوانی دەستە پاسە توانستی داوای لێبوردنی نییە ئامان بخوازێ. خاوەن بەزە و مرۆڤەت گۆشەنیگەی چاکەی وەکرد و لە دەریای بێپایانی چاکە دەرکەی خوانی بەخششی ئاوەڵە کرد و لە گوناهی ڕابردووی خۆش بوو کە ئەی جەبرائیل ئەگەر ئەفرانکاری مەزن پرسی من کێم و تۆکەی ئەرزی بکە بێ هاوتا تۆی و ئەفرانکار و پەروەردگاری مەزن هەر تۆی و ئەمن کەمینەی بەردەرکەت. جەبرائیلم و تۆ خودای 18,000 جیهانی، ئەمن کەمینەی جیهانی تۆم. ئەگەر جارێکی دیکەی پرسیەوەکە تۆم گۆڕاند کە بتپەرستم و بەندەیەکی کەمینەی تۆ بم، بەڵام ئومێدەوارم کە لێم خۆش بی و بە گوناهی خۆمم لەگەڵ نەکەی. جا ئەو جارێکی دیکە کە جەبرائیل بەرنیگای فەیزی خوداوەند کەوت و خۆی ناسیەوە و خودای خۆی ناسیەوە بە ترس و لەرزەوە ئەرزی کرد کە ئەی ڕێنیشاندەری ڕێگەی ونبووان و ئەی خاوەن کەماڵی ڕوو لە ڕاستیان، بە حەقی زاتی بێزەواڵە دەبیستومە تێبگەم کە تۆ کەی؟ خاوەن مایی بەزە کەرەمی فەرموو کە جگە لە خوددا خۆم کەس لە زاتی من خەبەری نییە. جەبرائیل سەریج بە فەرمانی داهێنایەوە و مەرەخەز بوو ئەو جا هاتە بەرنیگەی خاوەنی جیهان و دروستکەری ئایم. پاشان دەنگێ لە بێوار ڕاهات، ئەی جیبرائیل بێژە یا ئەڵڵا. جیبرائیل بە فەرمانی جیهان ئافەرین یا ئەڵڵای گوت و خوداوەندی جیهان بەو 4 ڕێیزە نورەی خۆی کە لە جیبرائیل دەبەرجەستە بوو بەو تەرجی یەکەم جار بەو تەرزەی کە ڕێی هێدایەتی بۆ ئاشکرا بوو ئەرزی فەرموو ئافرم لە مامۆستا بێ کە تۆ سەر و گوێ بە فەرمانی و زوانی داماویت بۆ ئەم دەرگایە داهێنا
سوێند بە زاتی مەزنم و جوانی مێران تۆم کرد بە بەرپرسی ئەمینی کاروباری ڕۆحانی و لەشەکی. ئەو جا جیبرائیل بە کڕنۆش داهات. سپاسی بێ هاوتای بەجێهێنا، خوداوەند فەرمانی فەرموو 7,000 مەلایکەتی لە خۆ نزیکانی ڕسکاند. لە ڕێزەی ڕووناکایی خۆی حۆری و خوڵامانی گۆڕاند و چەندین هەزار فریشتەی ڕسکاند. جیبرائیل ئەرزی کرد: ئەی پەروەردگار، هۆی ئەفراندنی ئەم کەمینانە چەس، چ کاروبارێکیان دەئۆ دەدێخی. دەنگ هات ئەی جیبرائیل، سوێند بە زاتی گەورەم کە ژمارە ئەمانە تەنها زاتی خاوەن شکۆ دەیزانێ. فەرمانیدا کە سەرپاکی مەلایەکەتانی و نزیک بڕۆن بۆ سەرزەوین، لەوێڕا بەهەشت هەڵگرن و بە ئاسمانی بەرن. هەرکە هاتنە سەرزەوین 1000 کوڕ و کۆششتیان بەخەرجدا، بەهەشت لە جێی خۆ نەبزوت و هێزی هەر مەلایەکەتی 100,000 بوو. لە 1000 مەلایەکەت زێتر لێی نەوین، دیسان هەر نەبزوت. دەنگ هات کە ئەی بەهەشتیانی چی نەبزوەی، ئەتۆم بۆ جیهانی باڵا هێنان فەرمانداوە. بەهەشت بە فەرمانی خاوەن مینەت بە زمان هات کە ئەی پەروەردگار، بە چ ئومێدواریەکەوە ببزوێم، تۆ پێم نایژی ئەفراندنی ئەم کەمینەیە لەبەرچی بوو، هەرواشتی بێ گورد و بێ هێز چ سوودێکی هەست. دەنگ هات کە ئەمە وایە، دەبێ ئەفراندەیەک بە ئافرێنم و ئێوە بکەم بە فەرمانڕەوای و بەسەریان ڕابگەن. میکائیل ڕێبەر، ئیسرافیل دەفتەرداری چاکە و خراپە نووسین و ئێزرائیلیش بۆ جان کێشان. جیبرائیل ئامانی کێشە و ئەرزیوانی کرد: ئەی دین و ئیمانم، ئەوە تا ئیزرائیل گوێڕایەڵیت ناکا و ئەتۆ کە ئەم بوونەوەرە دەگوڕێنی و ئەمانە دەکەی بە پێڕە و ڕێنما و دەفتەردار، ئایا ئەمانە چاکە دەکەن؟ دەبێ ئەمانە 4 پیر بە شەفاعەت خوازی خۆیان بێنن کە چاکە و گرفت ڕەوێنیان ڕایێ بکە. باشە ئەم کەمینانت بە شەفاعەت خوازیوان فەرموو ئەدی کوا؟ پاشەندارندەی جیهان و سازندەی ئایم بە تەوەجوهی سەرڕێژی فیس لە ئیزرائیلی نواری ئیسرائیل بوو بە 2 بەشەوە، هەریەکەیان لە جۆری یەکدی و لە نێوان هەر تکاندا 2 نور هەڵتۆقین و وەکو کلیچەیەکیان لێهات. فەرمووی ئەم وێنەیەم کە لە ئیسرائیل جودا بۆتەوە کرد بە خاتوونی ڕۆژی قیامەتی و دەبێ لە ڕۆژی قیامەتێ ئەویش بە شەفاعەت خواز بێرن و ئیزرائیلیشم کرد بە گیان سێن. بەزەشم بە ڕازباردا هاتەوە ئەم کولیچە پەپکەیەش خەڵاتی ئەو بێ و هەر لەبەر هەندێکەش زەوین و ئاسمان لەو کولیچەیەس و کانی جانانیش هەر لەویە کە تۆش بۆ جۆرەت قسە کرد بە حەقی یەکتایی خۆم و جوانی مرۆ، هەرچی بەرەی حەق ناس و یەک ڕەنگ و دڵسۆز هەن و 124,000 نوتفەی پێغەمبەرایەتی هەن و هەڵوژێر دەیتەواون، منزڵ و واریوانم بەرەو ڕووی تۆ کردەوە. ئەو جا بارەگا بەم ئومێدەواریەوە بڵند بوو دەجێی خۆدا، توێتکەی گرت و پاشان هەندێ فەرمانی بە جیبرائیل فەرموو کە بڕۆ لە زەوین چنگی خاک بێرە. جیبرائیل بە فەرمانی خوداوەندی مەزن چوو چنگی خاکی هەڵگرت. زەوین وەناڵە و زاری کەوت و جیبرائیل ڕۆیشت و دەگەڕا. گوتی خوداوەند زەوین دەناڵێ و دەگریا، بۆیە خاکم نەهێنا. پاشان میکائیلی نارد، ئەوژی هەر بەوی تەحەری، پاشە ئیسرافیل شاند، ئەوژی هەر بەو جۆرە. پشتوی ئیسرائیل شاند، ئیسرائیل چوو قەبزەکانی ئاخ ئانی، زەمین ناڵە و زاری کرد، گوت فەرمانە خوداوەندی جەبارە. خاکی پیشانی نیگەی ڕووناکی پیرۆزی خاوەنکاردا کەرەمی فەرموو، مادامێکی ئەتۆ ئەو خاکت ئانی و بەزەت بە زەویندا نەهاتەوە، واکردمی بە گیانکێشیوان. خاکەکەی بە حەزرەتی جیبرائیلدا و فەرمانیدا بڕۆ قالبی ئایم بە هەمان شێوە کە لە شێوەی مابچێ تەیار و ئامادە بکە. 18,000 جیهان لەم شێوەیە و بریتین لە هەر 5 بەرەی ئەبا. دەبێت لەم وێنەیەدا زاتی وان بە تەواوەتی بەدیارکەوێ، هەر بۆیە هەنیە نێوی خودایە و هەردوو لێو نێوی محەممەد و چاو نێوی عەلی و برۆی ڕاست نێوی ئیمامی حەسەن و برۆی چەپ نێوی ئیمامی حوسەین و ڕوخساری نێوی فاتیمەیە و هەر لەبەر هەندێیە کە نووری جیهان ئافرین لە سیفەتدایە. هەنگێ جیبرائیل بە فەرمانی پەروەردگاری مەزن قالبی ئادەم دروست کرد. سەر و سوورەتی مرۆ هەریەکە تا 40 ڕۆژ بە ئاکام گەیشت و نووری حەزرەتی محەممەدی لە هەنیەی ویدا سەسپاند و فەرمانی بەجیان فەرموو کە هەرەوە و قالبەوە. جان جێگایەکی تاریکی بەرچاو کەوت، گوتی پەروەردگار ئەوە قەت بە نسیبی کەس نەبێ تا لە دوور ڕانواری هەر هەمان نووری ئەو سەروەری دە قالبی مرۆیە خست. جان بە چالێکی تەواوەوە لە قالبی ئایەمدا دامەزرا و تا زەمانێک کە ئایەم هێمان بە بزوت نەکەوت بوو، فەرمانی فەرموو ئەی جیبرائیل با ئایەم جووت بن لە پەراسووی چەپیڕا هەوای گوڕاند. ئەوسا ئایەم وە بزەفت کەوت، فەرمانی بەسەر لەبەری مەلایکەتان فەرموو کڕنۆشی بۆ بێرن.
ئیدی سەر لە بەریان کڕنۆشیان بۆ ئایم برد جگە لە دەرکریاگی دەرگای خوداوەند کە سەری بۆ فەرموودەی پادشای جیهاندا نەنواند. خولاسەی قسە کە ئایم گوتی لەم و توێژانە بوو، حەزرەتی جیبراییل بە ئایەمی ڕاگەیاند بوو کە میوانێکی دێ نیشان بەو نیشان کە چاوی نێرگیسی و ڕیشی دووفلیقانەیە. ئیدیەوە بوو ڕۆژێک ئایم لە ناکاو شاسوارێک و پیادەیەکی هەژاری دەروێژ سەر و سیمای تەورزین بە نەڕەی شانەوە لە پێشدا قوت بوونەوە. ئایم چوو دەستە ڕێشمەی ئەسپەکەی گرت و شاسوار لە ئەسپاتە خوارێ و بوو بە میوان و باسی ئەم میوانەش بەم ڕەنگەیە: گەهی بەندە گەهی خاڵق کێمایم کێمایم، کاوێ بەندە کاوێ خالق کە ئێمەین کە ئێمەین. شیکردنەوەی دەخەکان و ئەنجامگری. یەکەم بیروبەڕوایەکان شەقڵ و مۆرەی ئەفسانە ئامێزیان بە ئاشکرا پێوە زەخ و زۆب دیارە. ئەوجا با لە بەراوردکردنێکی خەست و خۆڵدا دەنێوان ئەم دوو دەقە لە مێژینەیەدا دیاردی بۆ هێندێ بیروبەڕوانە و چقەکانی کوردەواری بکەم. بیروبەڕوایی دۆنادۆن، حلول، تەناسخ، کلێشە، گۆڕی، وحدەتی وجود، وحدەتی مەوجود، یەکتایی فیزیک و مێتافیزیک هەموو لە زاراوەی پانتێسیزمدا کۆدەبنەوە. ئەم زاراوەیە لە دوو واژە پێکاتووە: پان، کوڕی هێرمیز، خوداوەندی لێرەوار و جەنگەڵستان و زۆزان و لەوەرگە و چێرەگایان و پارێزگاری شەوان و گاوان و نێچیروانانە. یۆنانیان پانیان دەشر و شکڵی ڕمۆزنێکی ناشیرنی کرێتی کۆڵکن و شاخداری ڕدێندرێژی کە نهێنی سامناکی زەندەقچوونی زاڵ و تەقێنی بە بەرچاو دێنا. هەروە ساژی بە مانای هەموو چت دەنێ و ئاخن بە مانای سەر بە هەموو چت بوون دێ و دەبێ بە پێشگر، وەک پانسیا، پاندەتیا و پانزوێتیا. جام پانسەسیزما لە پان زائید سیۆس خدا پێکاتووە لە ڕووی مانای فەلسەفیەوە واتە یەکتابوونی جیهان لەگەڵ خوداوەنددا. فەیلسوفی ئینگلیسی تۆلاند 1905 زاراوەی پانتێیستی هێنایە نێو زانستەوە، بەڵام هەرچی زاراوەی پانتێیزمە تیۆلۆجی ئیندەرلاند خەنی میوی 1909 بەکاری هێناوە. هەندێک جارم مەیلی ناتۆرالیستانە بیروبڕوایی ئەوانەی لە خۆرسک بەولاوە بیروبڕوایان بە چیتر نییە و لایەن وایە خوددا لە خۆرسک و مرۆڤیشدا هەیە کە ئەوە دژ بە خوددایە کارەکەی لە مادەگەری بە تەواوەتی نزیک خستۆتەوە. نەک هەرەوەندە بگرە هەندێک جار خۆرسکی دەگەڵ خوددادا جۆشداوە و بۆتە یەکدایی تواندۆتەوە و دە شێوەی سۆفیگەریدایی نیشانداوە. لە ساڵی 1828دا فەیلسوفی ئەڵمانی کەی کراوز بۆ ئەوەی سیستمی دۆناودۆنی ئایدیالیستانەی خۆی لە بیروباوەڕی خۆرسگەری و مادەگەری هەڵاوێرێ، زاراوەی دۆناودۆن پانسئیزمی یۆنانی بە مانای هەموو جستێ لە خوددادایەی هێنایە گۆڕێ. دۆناودۆن لە شێوەکانی ئاتیست واتە ناخوداییەکاندا هەن. لایەنگرانی دۆناودۆنی ناخودایی وەکو کاردانۆ، پاتریچی، کامپانیلا و برۆنۆ بڕوایان بە خودایەکی شەخصی سەروی خۆرسک نەبووە و دەیانکوت خۆرسک کەس دروستی نەکردووە. فەلسەفەی خۆرزگەری سەروبەندی وریابوونەوە کە خوددا و خۆرسکی بە یەکچت لە قەڵەمدا بە لای سپیۆنازەوە کارێکی هەروە فشەگاڵتە نەبوو. هێردەر گۆتە و ئایدیالیزمی کلاسیکی ئەڵمان لە خەباتی تژ بە بڕوای ئۆرتۆدۆکسانەوە حەمبەلیانەی خۆمانیش و میکانیزمی مادەگەری فەرانسیزیشدا سوودیان لە دۆناودۆن وەردەگرت. دۆناودۆن بە پێچەوانەی بۆچوونی فەیلسوفە هاوچەرخە پێرسۆنالیستەکانی وەک یۆهان سکۆت، ئەریئۆگینا، مالبرانش، شلەیماهێر خوددا بە سەرەتای سەروی خۆرسکانی سەرلەبەری جستەکان و ڕووداوەکان نازانن. پەن لە سەرێکی دیکەوە وەک لە ئەفسانەکانی یۆنان و ڕۆمدا هەیە، هەمیشە لەگەڵ نێرومێژدا هەر خەریک بووە و قوڕەتی شەهوانی لەوەدا نەبووە. دە ئاشقێنیدا کە تیری بەردڵان نەدەکەوت لەگەڵ خۆیدا خەریک دەبوو، بیلامانێ و شەرمینیە و دەسپەر خۆی ڕەحەت دەکرد. نیشانەی پەن شمشاڵ بووە. شوانەوێڵەی کوردەواری تا ئەو ڕۆژ بێشمشاڵ نین.
چەندین دار و گۆچان و گاڵۆک و قڵنگ و دیدیکان لەم جۆر و بابەتانە هەیە. پەن بە پێی ئەفسانەکان بە چکەی خەیاڵ پڵاوی شاعیرانی ئەسکەندەریەیە کە بە مەحرەمی عەشقواوینەکانی سادە و ساکاری گوندیانیان لە قەڵەمداوە. دیارە لەمەڕ لە دایکبوونی پەن شێوەی سەرچاوەکان جۆراوجۆرن و هەریەکە بە جۆرێکی دەجێڕنەوە. لە هۆنراوەکانی هۆمەردا دیاردیەک بۆ ئەم جۆرە پەروەردەگارە ڕەبوونەوە نەکراوە، بەڵام دە سرودێکدا کە بە نێوی سرودی هۆمەریەوە نامەیە بە کوڕی هۆرمۆز ئاهورامەزدا هورمزیار زاندراوە و گۆیا سربەچیای سێڵێن بووە. هۆرمۆز چیژی دریپۆستی مارە کرد و ئەم پەنە فەنیە لەویە. دەکاتی زایماندا دایکی لە دیمەنی سەیر و سەمەرەی وی ڕادەچەنێ، وەلێ هۆرمۆز دەپێستی کەروێشکێکی وەردەپێچێ و لە بۆ ئۆلەمپی دەبا و لەوێندەرێ لە نزیکی زێو سەوی دادەنێ و بە هەموو خودایانی نیشاندەدا و خودایانیش سەر لەبەر نەمازا دیۆنیزۆس بەدیتنی ئەو حاجباتیەی زۆر کەیفخۆش دەبن. بەش بە حاڵی وەی کە مانای پان هەموو گشتە، ئەوە لەوە ڕاهاتووە کە پان بەردیمانەی هەموو خودایان کەوتووە. واژەکە تا ئەوڕۆکەش بە زمانی یۆنانی بەو مانایەیە. دیقەت بفەرموو، مێژوو جوغرافیا، کۆمەڵناسی، ئابووری، ڕەوانشناسی، میتۆلۆگیا، مەتەلۆگ، ئەفسانەناسی تا دوایی چەندە بۆ لێوە توێژینی مانای واژەیەک لە زمانێکدا زەرور و پێویستە. بە ڕێوایەتێکی دیکە گۆیا ئەو مانایی گشتە لەوە ڕەهاتیە پەلۆپی خانمەی ئۆلیس لە یەک لە گەشتەکانی شووەکەیدا داوێن پیسی دەرحەق بە ئۆلیس کردووە و گەلاوڕانێ لە عاشقی فاسق و فاجیری حەزلێکردەیوی لێ چابوون و ئەو پانە لە یەک لەوان لەدایک بووە و چۆن نەزاندراوە ئی کێهە لەو فاسقانەیە گوتیتیان ئی هەمووانە و بۆیە پان بە مانای گشتە ئەدی نابینی کە دە پێشواژەیەکی وەکو تورانیزم و ئیرانیزمەوە دێ. دەگوترێ پان تورانیزم و پانیرانیزم، واتە هەموو تورک دەخۆ ئاخن و هەموو ئێرانی نەژاد دەخۆ ئاخن. ئەمە لە فەڕەنگستان. بەش بە حاڵی دۆناودۆن لە نیگای سۆڤیەتی و هەروەها حروفیەتی چەرخ و چاخەکانی ناوینەوە ئەوە جیهانبینینی شەقڵ و مۆرە جیاوازی خۆی بە خۆیەوەتی و نماییە نامێ و بە ناوبانگەکانی ئەم بیروباوەڕە بڕێ کەڵەزانە و سۆفی و فەیلسوفی وەک سەنایی، ڕۆمی، سەعدی، ئیبن عەرەبی، یونس ئەمرە، عینولقوزاتی هەمەدانی، شەمسی تەورێزی، مەحموودی شەبستەری، نەعیمی، نەسیمی، قاسم ئەنوەر، یوسفی قەرەباجی و تا دوایی ئەم فەلسەفەی دۆناودۆنەیان لە ڕێی ڕامانەی سەرڕێژکردن بەم جۆرە لێک دەدایەوە. هەرچی چید و فاق و لێکتاخ و جووتی وەک خوداوەند و مرۆڤ، ئاین و نەئاین، چاکە و خراپە و تا دوایی هەیە بەپێی ئەو فەلسەفەیە ئەوە هەر لە ڕوارلەتدا لێک دووفاق و تاق و جووتن، نەک لە گەوهەر و بنچینەدا. ئەم بیروبەڕوایە لە دژی هەرچی بیروبەڕوای بە زۆر سەپێنراوی دەستەی فەرمانڕەوای سەردەمدار هەبووە. خەباتی دەکرد هەر لەبەر ئەمە شەئاڵە هەڵگر و کەوڵ سووری بەرلەشکرانی ئەم بیروبەڕوا بە ئیستیلاحی ئەمڕۆ شەڕجێرانەیە لە جوێن هەڵات، نەسیمی، ئیبنی عەرەبی، مەحموودی، پسیخانی، بابەکی خوڕەمی و تا دوایی کەوڵیان کردوون و پۆستیان گرون و کوشتیانن. بێگومان ئەمانە بە پێچەوانی سۆفیا مستیکەکانەوە لە بابەتی سەختگیری وەک بایەزیدی بوستامی، حوسەینی مەنسووری هەڵات، عینولقوزاتی هەمەدانی و مەحموودی پیسخانی لەمەڕ فەلسەفەی وەحدەتی وجود و تەناسوخ چەندین شاکاری شعر و پەخشانی دەگمەنیان نووسیوە. ئەوجا بابزانین ئەم فەلسەفەی دۆناودۆنا لە ناو بیروباوەڕی کوردەواریدا چۆنی ڕەنگی داوەسەوە. دیارە بە خوێندنەوەی دەقە کوردیەکەی تەسکەرەی ئالایی ئەهلی حەق چەند بیر و چەمکێ بەدیار دەکەون. یەکەم خوددا بە هەزاران ساڵ لە ناو مروارەکدایە و مرواریش لە ناو دەریادا پەیدا دەبێ و هەموو دەزانین کە مرواری جسمێکی وشکەڵ و خڕ و گرۆبەر و بە چریسکەی قەپێلکەیە. ئەو مرواریە لەو چڵمانێک کە لە چەند جۆرە لەشدەڵەمەی دوو قەپێڵکی سەدەفی مەرواری ناو کە بە دەوری جستەکانی نێولەشی جان لەبەردا و دەئاڵێن پەیدا دەبێ. لە ڕووی میتۆلۆژیا ئەفسانەی کوژین هاتۆتە گۆڕێ، زانست دیاردی بۆ بەکتریای یەکخانەی کردووە و لە قورئانی پیرۆزیشدا کە دەفەرمێ
وخلقنا الإنسان من صلصال من حمأ مسنون وخلقنا من الماء كل شيء حي. ئاشکرایە بەپێی هێندێ فەلسفە هەموو گیان لەبەرێ مێژووی دوور و درێژی خۆی هەست. ئەو مێژووە لە ڕووپەڕەکانی هەموو خانەیەک لە خانەکانی لە شیدا تۆمار کراوە بە زمانی فسیۆلۆژی بایۆلۆجیانە دەخوێنێتەوە. تەنانەت بیرێکی فەلسەفیانەی وەساحی دەبێژێت گاڤا و زیندی دەمرێ تەنێ پەیکەرەکەی لەشی دەگۆڕێ دەنا هەرچی پێکهێنی لە شیەتی هەردەمێنێ و هەر جۆرەی دەچێتە پاڵ جۆرستانی خۆی. کاتێکە جارێکی دیکە یا هەزاران جارێ دیکە دێتەوە پەیکەرەیەکی دیکە هەنگین بیرەوەری لە مێژینەی خۆی هەموو جارێ دەگەڵ خۆیدا دێنێتەوە و لە بیری ناکە. هێندێ لە زانایان هێژن خەون بەشتایەکەوە کە خەون بینەکە هەرگیز نەیدیتووە و نەیبیستووە و لە قوتوی هیچ ئاتارێکدا نییە و ستی سەیر و زەمەرەن ئەو یادگاری خانەیەک لە خانەکانی ژیانی زیندگیەکەیە. جایەکە درەختێکە بە خەونیان بە خەیاڵ بەبیری دادێ. بیروباوەڕی دۆناودۆن واتە ئەم چت بستە کلێشەی چتێکی دیکەوە ڕۆح لە پاش مردن دەچێتە جەستەی زیندگیەکی دیکەوە بە دوور زاندراوە لە ڕووی فسیۆلۆژی بایۆلۆجیەوە لەما کەوت بێتەوە. شایانی باسە زاراوەی دوورناس دوور نییە دیاردی بۆ ئەو مروانیە بێکە مرۆ پێیوا بووە هەوارگی خوداوەند بووە. دووهەم ڕامانەی گۆڕاندنی یەکەم مرۆڤ کە بە باوکی مرۆڤ حەزرەتی باوکە ئایم نامەیە. لە ڕووی بیر و بۆچوونی مێتۆلۆجیا و مێتافیزیکەوە زانستی فیزیک بەرپەرچی دەداتەوە. مرۆڤ لە نیگەی زانستەوە لە سەرەتاوە لە بەکتریایەکی یەک خانەیەوە کەوتۆتەوە. پاشان وەک ئۆبجەیەکی مێژوویینە هەم بە پەیڕەوکردن لە هاوپەیوەندی دەگەڵی دیاردەکاندا و هەم بە پەیڕەویکردن لە یاسا و ڕێسا بیۆلۆژیەکانەوە پلە بە پلە و پێ بە پێ بە میلیۆنەها ساڵ پێگەیشتووە نە بە خۆڵی فڵانە چێ و نە بە خاکی فیسارەچیە قڕی بۆ گیراوەتەوە و نەوەک تاکە نمونەیەک هاتۆتە گۆڕێ. بەڵکو هەروەک لە بەشی دووەمدا بەپێی زانست دیاردیمان بۆ کرد لە شکل و شێوازی زۆر لە مرۆڤی ئەمڕۆوە دوورکەوتۆتەوە. بەڵام با بزانین مرۆڤ لە چیەوە هێندێکیان خۆیان لە هێندێکی دیکەیان بە بەرتر و باڵاتر و ڕاستانتر زانیوە و دەزانن و بەڕێ خەڵک کۆمەڵە خەڵکێکی دیکەیان بە کوێلەی خۆیان زانیوە و بە جۆرێ لە ئاژەڵ نەک بە مرۆڤیان لە قەڵەمداوە. ئەگەر نووسینەکانی 150 ساڵێکی لە مۆبەری ڕۆژاواییان بەسەرکەینەوە بنمونە دەبینین زاراوەکانی ئاری ڕەگەزی ئاری بیری ئاری مانا و چەمکی نوێ باون. ڕەنگە هەر 150 ساڵەکان تەمەن هەبێ. نوخشەکانی لە سەدەی 16ەوە چەکەرەی کردووە بەڵام سەروبەندێکە بە گشتی ڕەگەزوونە بە تایبەتی ڕەگەزی ئاری هەبووە. کۆمەڵانی مرۆڤ بیریان لەوە کردوتەوە کە ئەم نەتەوە دەگەڵ ئەو نەتەوەیەدا، ئەم کۆمەڵ لەگەڵ ئەو کۆمەڵەدا، ئەم هۆز دەگەڵ ئەو هۆزەدا، ئەم شار لەگەڵ ئەو شارەدا، ئەم چین لەگەڵ ئەو چینەدا فەرق و سویان هەیە. لەو ڕۆژگارانەوە تاوەڕۆ تەنها هەر تەرزی بیرکردنەوە و مێتۆد گۆڕاون. ئەنجامەکە هەر هەمان ئەنجامە. کوردواتەنی هەر هەمان جاشە و کورتانی گۆڕاوە. دەقا و دەق هەر هەمان ئەنجامەکە زانە مۆدێرنەکانی ئەمڕۆوەک هەمیشە دەیجوونەوە و دەیجوونەوە. واتە هەر کەسە نەتەوەکەی خۆی لە ڕووی مەزیەتە مرۆڤەکانەوە بە ڕێکۆرد شکێن بە دەق شکێن ژمارە قیاسی شکێن لە قەڵەم دەدا. ئیدی بەم جۆرە ئەمڕۆ ئەو چتەیکە لە بیچم و شڕۆشکڵی ئارێتیدا بووەتە بنیشتە خۆشەی بندەدان لە دۆن و کلیشە گۆڕێ جارێ لە ڕووی نەتەواوە کاوێ لە ڕووی چینەوە و تاوی لە ڕووی چەرخ و چاخەکانەوە بەولاوەتر چی نییە. ئێمە لە پێشەوە باسی مرۆڤی مەیمون نیاندەرتاڵمان کرد. ئاشکرایەکە لە کوردستانیش نیاندەرتاڵ هەبووە. باشە ئەم نیاندەرتاڵ لە فەندیە لە کێ هەڕەگەز بووە؟ دیارە مادام کورد بوو بێ دەبێ ئاری بوو بێ. مرۆڤی سەرەتایی خۆ لە مرۆڤێکی دیکە بە باڵاتر زانینی بردۆتەوە سەر خوایشی خودایەکان بۆ سەرهێزەکانی سەروی خۆڕەسک. کۆمەڵانی مرۆڤ دوور مەڕۆ هەر لە کوردستانەکەی خۆماندا وەک جاف و بەڵباس و سوورچی و گاوەستیایی و گامڕی و ئەلکان و تا دوایی کە پاشماوی سەروبەندی ئاژەڵدارین و هێمان سەر و ساختیان دەگەڵ کشت و کاڵدا پەیدا نەکردووە لە بۆ لەوەڕ و چێرەگایی بە بژوێن و لە تەڕی لەوەڕان و لە وشکی ڕاکشان هەمیشە هەڵپە و ئەمسەر و ئەو سەردابوون و بەیانی وەختە و ئێوارە وەختە لە جەختە بووگن و هەرچی بەرەو بڕێی لێکرد بێ هەڵیان کردوونێ و تێڕۆ هاتون و دەگەڵ ڕەمەند و کۆچەری دوور و نزیک و دراوسێ و ئاشنا و ڕۆشنادا لەسەر لەوەڕگە و چێرەگە و زۆزانان بە شەڕهاتون و زۆرجار لە شەڕدا
کەلاکیشان لێبەجێماون. و فەرمایشتی بریکارەی لێکی خوداوەندی ڕووی زەوین دیل و یەخسیرەکانان خەڵتوبڕ کردوون و لێنەتەوە ڕەوەندەکان بەرەبەرە قونیان لەسەر زەوین تۆتکە دەگرێ و هەواربەند دەبن و دادەمەزرێن و بە کشت و کاڵەوە دەوروکێن و کردار و ڕەفتاران لە هەندیل و یەخسیرەکانیان بەرەگۆڕان چووە. دەستیان لە دیل و یەخسیر کوشتن هەڵگرت ویان بە باشزانی کە دەچێڵگە و مەزرایان دادەکاران بەرن ئیدی خودایان ئەو ڕەوەندە کۆنانەی کە هێورین و توێتکەیان گرت چارەنووسی ئەوانی لە تیرە و هۆزەکانی دیکەیان بەدیل گرت بوون و نەیان دەپەرستن دیاریکردن و ژن و ژنخوازیان دەگەڵ ئاغایەکاندا لێپاوان کردن. وێستاکەش کە کوردێکی سونی مەزەوی فرەوشکە بڕوا دەگەڵ تەنانەت شیعەیەکی وشکە بڕوادا، کاکەی یەک دەگەڵ مسلمانێکدا، ئێزدیەک دەگەڵ کاکەی یەکدا یان مسلمانێک دەگەڵ سارلیەکدا یا و پێچەوانەوە سەر و ساختی خزم و خێشاوەندی دەگەڵ یەکدی ناگرن. هەر نەخش و دەوستی ئەو حرام تابوانەی ئەو ڕۆژگارانەیە و لە نێو کوردەواریدا هەروە باڕیان لێوە دێ. نەک هەر لە سۆنگەی لێکدی جیاوازی ئاینی و مەزەبی نێوان کورد بگرە سەبارەت بە لێکدی جیاوازی هۆز و خێڵ و تیرە و ڕەگ و ڕەگەماش، وێستاکەش کوردەواری بە سانایی ژن و ژنخوازی دەگەڵ یەکدیدا ناکەن. فەرمودەی پەیامبەر تەخیر و نەطفەکم فەئین العەرەق دەساس تا ئەوڕۆکەش بەسەر زارانەوە دەگەڕێ. مەسەلەی نەسەب و خزمایەتی گرتن لە کوردەواریدا کارێکی زۆر حەسان نییە، بەڵام جاریواش بووە و ڕەنگە ئەو ڕۆژ هەروە بێت کە بەرژەوەندی سیاسی و ئابووری ئەو کەوشکەنە دەبەزێنێ و دوو هۆزی لێک دردۆنگ و ناتەبا بە ژن و ژنخوازی کێشە و هەرای سیاسی نێوانیان سست دەکەن یا هەر بە تەواوی دەبڕێنەوە. ئەوجا باوەگەڕێنە سەردەمانی دۆن کیشۆتان. ئاتینا و ڕۆما بە پلەپایەیەکی فرە بەرز و بەڵێند گەیشت بوون. لە سەروبەندی خونچە هەڵپیکانیاندا ئیلیادە و ئۆدیسە نووسراون و سیستەمەکانی ئەرستو و دموکراتیس داهێنراون. شێوازی ئەکرۆپۆل و ڕۆمێن کۆشک و تالاری لە مەرمەڕی ئۆیمە و قەبارتە شاری یەک لە یەکی جوانتر و تەرزتر کە سۆمای چاویان دەبرد ڕاندرابوون. ئەوانەی ئەمانە هەیەیان ڕانابوون هەزاران باسکۆ و مەچەکگەڵێ بوون، کەس هەرنێویشیان نەدەزانین و باسوخاسیان لە کوولەکەی تەڕیشدا نەمابوو. بەهزاران باسک و مەچەک بەرد و مەرمەڕیان تاشیوە و گەمیەی زەلام بەهێز و گوردی باز و سەوڵان لێخوڕیوە و تاکە واچەیەک کاری هەرە قورس و گران و پیسیان پێگریاکە و ئەم بە هەزاران باز و مەچەکە بێناونشان و مەفت و بەلاش و حەلاشانە سەر لەبەر بەروبووی شەڕ و شۆڕ و کشت و کوشتار بوون. مایەوە چارنووسی نەتەوەکانی لە ئاتێنا و ڕۆما پایینتر و خوارەوەتر ئەوانە بە دیلێتی و یەخسیریان بڕیار لەسەر دەدران و ئەوەی بەکارێکی حەڵال و پیرۆز ئەمر دەفەرموو خودایەکان بوو. ڕۆماییەکان و یۆنانیەکان کە لە کەناری کە لە ئابووری و زانستدا لە خەڵکی دیکە زۆر زاناتر بوون، لەمڕۆوە هاوکارێکی تازە کوورەیان بۆ خوداوەندی ئەوێ ڕۆژێ دیتەوە بۆ ئەوەی دیلێتی و یەخسیری بەکارێکی مەعزورانە و گردنازادانە و حەقوەدەسانە پاساو بدەن هانایان و بەر خۆڕسک برد. ئەرستوفەنی دێفەرموو خۆڕستک نەتەوە هەرچی و پەرسیەکانی بە چەند پلە و پایەک پایینتر و نزمتر و کەمتر گوڕاندووە و بە دیل و یەخسیری یۆنانیەکانی بەڕەوا فەرمووە. خۆڕسک فەرق و جیاوازی گەلێکی لە نێوان یۆنانیەکان و نەتەوە هەرچی و پەرسیەکاندا لە خۆڕایی نەهێناوەتە گۆڕێ. ئەو فەرق و جیاوازیانە بێحکمەت و بیانگەنین. فەرق و جیاوازیەکان ئەوەندەی فەرق و جیاوازەکانی نێوان لەش و ڕۆح، مرۆڤ و ئاژەڵ، زەق و زۆب دیار و ئاشکران. ڕۆماییەکان هێندەیان گوێ بە زەردی یان ڕەشی ڕەنگی دیلەکانیان یان خڕ و گرۆبەری یا درێژ کۆلەی سەر و سەکوتیان یان ئەمەیانی ئەرمەنستان و ئەوەیان حەبشستانە نەدەدا، وەلێ ئەم جۆرە لێکۆڵینەوە زانستانە بەرزە بەروبووی نامەبارەکی سەدەی بیستەمە. هەروەک لە پێشەوە گوتم ئاتێنا و ڕۆما هەریەکە بۆ خۆی ڕامانەیەکی چینبەندی ڕەگەز و تیرەکانی هەبوو. هەرچی دیل و یەخسیرێکە لە شەڕدا دەردەست دەکران ئەوە بە پێی ڕامانە و تیۆری خۆیان خۆڕسگۆیە هەر بۆەوەی دروست کردبوون ببن بە دیل و یەخسیری چاوی کاڵیوان. بەڵام خۆت دەزانی دنیا مندۆقە کەسی برای قەومە ڕەگەز پارێزەرەکەی ئەرستو واتە یۆنانیەکان کە مافیەوەیان بە خوت و خۆڕایی بە خوددا بوو کە خۆڕسک غەیری خۆیانی بۆ بەندەگی وان دروست کردووە. هەر ئەو نەتەوە نەجیب و فەیلسوف پەروەرانە ڕۆژێ لە ڕۆژان تەقابوون بە تەڵە و تەپکەی بەندەی و بەردەی ڕۆمانەکانەوە. بەڵام بابێژین یۆنان و ڕۆمان لەبەر ئەو بیر و بڕوا پوچانە خۆیان بەو جۆرە و خەڵکانی دیکەیان و تەرحە لە قەڵەمداگا
ئەی باشە محەممەد ئەفەنی کە کوردیش بووگە و مێژوونووسیش بووگە هاخۆ پیاوێکی مسلمان و عەقڵ بووگە و نە یونانی و نە ڕۆمانی بووگە، بەڵام دیارە وە زوان عارەبی نووسیگە وە زەمانە هەر کەسێ وە زوانی عارەبی نووسی با مسلمان بە گوێوەرەگەز و تیرە و تایفە نەدەدا، بەڵام ئەڕایتسا لە تاجل عروسەوە فەرمووگە ئەلەکرا تائیفەت من الجن و لە ڕاوە و شرۆڤەی ئەم فەرمایشەدا مەرەمۆ لەبەرەوەی کە ڕەگەمای کورد زندۆکەیە هەر کوردێ لەم سربستانە هەست چارەگە بەشێکی لەشی لە زندۆکانە و هۆی ئەمەیشە ئەوە ساکە کە کوردەی لە بەڵقی سای ژنی حەزرەتی سلێمانن کە ئەویش دایکی درنجە. هەروەهاش ئەبوو ئەموعەینی نەسەفی لە پەرتووکی بەحرول کەلامدا دەنووسێ کە زندۆکان هەڵیان کردە سەر حەرەمسەرای حەزرەتی سلێمان ئەو کەتن و کەتنکاریەی لێوی کردیان ئایداخوا چەندیان کەیف کرد بێ کردیان هیندێ لە ژنانی حرەمی حەزرەتی سلێمان لە زندۆکان ئاڵس بوون و زۆڵەیەکیان لێ کەفتنەوە کە ئەی کوردەیلی ئارۆکن. شەرەفخانی بەتلیسیش لە شەرەفنامەیدا دەنووسێ هێندێوا دەجێڕنەوە کە تیرەی کورد لە ژن و ژنخوازی دەگەڵ دێواندا کەوتونەوە. مەسعود ئەفەندی مەرەمۆ حەزرەتی سلێمان بۆ چەنانەیە لەسەر کار دەرکرا شەیتان لە پێستی بنیادەمدا کە نیشکەکانی بیلامانی سەقەت و سقوت کردن ئەوانی کە خێوی بڕوابوون قوتار بوون وەلێ کەنیزەیلی دووڕۆ و کافر کە لێر شەیتانە بیلامانەی کەیفیان کرد بوو لە شەیتان ئاوس بوون. ئەوجا کە جارێکی دیکە حەزرەتی سلێمان وەگەڕا سەرتەختی پادشایی فەرمانی لەمەڕ ئەو کەنیشکانەوە دەرکرد ئەکرەدوهن فی الجیبال و ئەو دیتە واتە ئەمانە بۆ چیا و دۆڵان قاو دەدەن و فەت و فەنتەشیرکەن. اینجا ئەمانە کە زاڕۆڵەیان لێ کەفتنەوە بوون وەم کوردەیلی ئەمڕۆکە. لەم بەشەدا وا بە باش دەزانم هەندێکتان لەمەڕ فەلسەفەی مێژوو ئەرزی خزمەت بکەم، چونکە شرۆڤەی بەشەکانی دیکەی زاراوەکانی نووسینەکە دەگەڵ فەلسەفەی مێژوودا زۆر هاوسەر و کارە و ئەوە ئێوەی بەڕێز و شەمەیەک لە فەلسەفەی مێژوو. ئەم گۆی زەوینە کە ئێمەی بەرەی مرۆڤی لەسەر دەژین یەکێکە لەو نۆ ئەستێرە گەڕۆکانی کە بە دەوری خۆردا هەمیشە دەخولێنەوە. ئەمە 1 میلیۆن جار لە خۆر گچکەترە، نزیکەی 4500 میلیۆن ساڵ زیاتر لە تەمەنی تێپەڕیوە. لە پێشدا کۆمەڵە گازێکی داخ بوو پاشانەکینێ ئەو کۆمەڵە گازە خەست بۆەوە بوو بە ترنگێ و وردە وردە کاژە بەستەڵەکێک دایپۆشی. میلیۆنەها ساڵ کاژێکی فرە گەورە لە هەڵمی ئاو دەیگرت بوو. بە ساردبوونەوەی پۆستی زەوین نزمان و بەرزان و هەڵەت و زۆر و چیا و کۆ و کۆسار و شکێر و قەڵش و زەندۆڵ و ڕەهۆڵ و تەختان و کۆسپەڵان و لێژ و ڕەک و هەوراز و نشێ و نەورایی و ڕووکار و بەرینیانان هاتنە گۆڕێ. بە ساردبوونەوەی هەڵمان ئۆقیانوسەکان و ڕووپەر و ڕووخانە و جۆگە و جۆباران پەیدا بوون. لەژی نیشانەوە سەوارمانەچیان نەبوو. دوور نییە لە بارودۆخی تایەندا گەشەکردنی ئاوێتەکانی کاربۆن بەرەو پەیدابوونی ئەسیدەکانی ئامینی دیای ڕاکێشابن و بووبن بە پرۆتین و پێویستەکانی داهێنانی مایژی لە سەر زەویندا بین کرد بێ. لەوە دەچێکە یەکەم بوونەوەرانی زیندوو لە جۆرە ڤایرۆسەیلی پەیدا بووبن کە لە ناو ئاو و بێ ئۆکسیژن سەربەخۆشییا بن. ئەم بوونەوەرانە وەک ئەو جیاو گۆڵانەی کە نەک تەنێ بێ ئۆکسیژن دەژین بگرە تێراویشان دەکەن دەچن. هەر ئەم بوونەوەرانە بوونکە هەلومەرجی دەوروبەری لە بار و گونجاوێن بۆ کامەڵبوون و گەشەکردنی پاشانەکی ژی گیاو گۆڵان و جان لەبەران لە سەرزەوین تەیار و ئامادە کرد. هەلومەرجی ئاو و هەوا و جوغرافیایی زەوین پێی دەرپەی دەگۆڕا و کامەڵبوونی بوونەوەرانی زیندوو درێژەی دەدایە و پێش بەدەچوو تا سەرنجام مامکداران پەیدا بوون. لە دوای سەروبەندی سێمی زەوین ناسی و سەرەتای سەروبەندی چارەم نزیکەی پێش 1 میلیۆن ساڵ یەکەم مەیمونەی لی مرۆڤ ئاسایی کە دەتوانین بە باپیرە گەورانی مرۆڤیان لە قەڵەم بدەین هەبوون. بە کورتی مرۆڤ بە کاوەخۆ پاش چەندین گۆڕانکاری بایۆلۆجیانە کامڵ بوو شۆپ و شوێنەواری خۆی بەدیار خست و پێ بە پێی پێشفەچوونی زەمان ئەم شۆپ و شوێنەوار بەدیار ئێخستنە پێتر دەبوو. ئەمەش 900,000 ساڵی درێژە کێشە تا مرۆڤ کاری یەک دەورەی ململانی و پێشبەچوون و کامڵبوونی بە ئاکەم گەیاند و ئەوجا بەمل و سولوسی و تیفتیفەکراوی و پەرداختکراویە بوو بەم کوڕەی ئیرۆ.
مرۆژ ئەندێشمەندە و بەمداڕشتە و قەڵافەتەی ئەمڕۆوەی پێهاویشتە دنیای بوونەوە. دیارە پێشمێژوو لەو تروکەیەوە کە مرۆڤ لە قەڵەمڕۆی ئاژەڵ گوێ بۆتەوە دەست پێ دەکا. نێوەڕۆکی ئەم جێبوونەوەیە مانایەوەیە کە مرۆڤ بەسەر چەندین لەمپەر و کۆسپ و هەڵومەتاندا کە جارێکی دیکەی لە ژیانی کۆمەڵەکیدا بۆ دوا ڕۆژ هەرگیز ڕوبەڕوو نابێتەوە زاڵ بووە. ژیانی مێژووینە لەو سەر و بەندەڕاکە نوخشەی دەوڵەتان لە ناوچەی کەونارای دۆڵی نیل و ناوچەی دیزلە و فوراتدا بەدیار دەکەون سەری هەڵداوە. ئەمانەش وێ دەسێ 4000 ساڵ لەمەوبەر پەیدا بوو بن. مێژوو بە زۆر ماناو چەمک دەربڕین و لێکدانەوەی بەخۆوە دیتووە. لە سەروبەندی چاخەکانی ناویندا بە شێوەیەکی ناماقۆڵ و خەیاڵ پڵاوانە دەناساندرا. لە سەردەمی بوژاندنەوە ڕێنەسانسدا یەکەمین سریشتەکانی بە دیار ئێخستنی قۆڵی ڕووداوەکانی مێژوو سەرچاوەکانی مێژوو بەرڕەخنە و توانج و تاوتۆکردندان بە دیار کەوت و لە ئاسەواری مێژوو نووسانی سەدەی هەژدەدا هەول و دەول و ڕەنجێکی زۆری بۆ دراوە و ڕووداوەکانی ڕابردووی کۆمەڵی مرۆڤیان بە فەلسەفەیەکی عاقڵانە تێدا لێکدراوەتەوە. ئەم سەروبەندە لە ڕووی لە دیرۆک حاڵی بوونەوە ڕاستیت گەرەکە دەورێکی لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی دیکە پەڕینەوە ڕافتەنیە، واتە سەردەمی لێکدانەوەی مانای مێژوو لەسەر بنچینەی خوایشتی خوداوەند جێگای خۆی بۆ سەردەمێک بەجێ دێڵێ کە ڕووداوەکانی کۆمەڵی مرۆڤ لەوێدا لە سەرپایی چالاکی و هەڵپەی تاکە کەسانی بەرچاو و هەر خۆی حسێ و لێکدراوەتەوە. لە نیوەی یەکەمی سەدەی 19 دەورانی ئەو ڕۆژگارە لە ڕووی ئابووری کۆمەڵەکیەوە بە دەورانی پێشڤەچوون و گەشەکردن و تەشەنەکردن و تەنینەوەی سەرمایەداری دەژمێردرا. زانستی مێژوو کامل بوو، دیرۆک نووسانێکی زۆر کاری کاملبوونی کۆمەڵی مرۆڤیان لەسەر بنەمای یاسا و ڕێسایی کەوشەن و سەرحەد و سنووردار لێک دەدایەوە. وەلێ بە تێگڕایی لە مێژوو حاڵی بوونی ئەم سەردەمەش هەمدیس هەر لەسەر بنەمای ماکی چەمکی کاریگەری تاکە کەس ڕێشاژۆ بووە و هەروە و سنگ و تەرازۆی ئەو کە گۆیا مێژوو قارەمانان دەیگوڕێنن و تەنها مێژووی قارەمانەن و کەڵەمێردانە و ئەو دواکەی سەر لەبەر هۆکار و پێناوی چم و جۆڵی ڕاوڕاوەی مێژووە و لە کۆمەڵە ئەوزار و ئەسپاوێ وەولاوە چیتر نییە و بەس. وێڕایوەش هەموو مێژوو هاژن نەبوو بە زانستێکی ڕاستەقانی. یاسا و ڕێساگەلێ کە دیرۆک نووسانی بۆرجوازی دەیاننووسی و دەیانویست ڕووداوەکانیان پێشی بکەنەوە بە هیچ ئاوایەکی یارمەتی و کۆمەکیشیکردنەوەی ڕاستەقینانیە و لە گشت سەرەوەی ڕوودا و هۆکار و سەوەکارەی لی گۆڕانکاریەکانی کۆمەڵیان نەدەدا. لە نیوەی دووەمی سەدەی 19دا لە زەوینەی دیرۆکدا ڕامانەگەلی نرت و نوێبا و هاتنە ئاراوە. ئیدی مێژوو پێداوێتە وارێکی نوێوە و دەبێ بە زانستێکی ڕاستەقینە و واقعیانە. لەم سەروبەندەدا تەنیا ئانینە ئاراوەی مەسەلەی سۆسیالیزمی زانستیانە و بابەتی چینەکانی ناو کۆمەڵ بوو کە بەلای خستنە گۆڕی ڕامانەگەلی نوێباوە و لە زەوینەی مێژوودا شکایەوە. ڕامانە نوێباوەکان و مەسەلەکانی دیرۆک لە هەموو سەرێکەوە و فرا ئەوە داوێن شۆڕی و بە سنگ و تەرازوویەکی جیهانیەوە و بەرشیکردنەوە دەدرێن و هەڵدەسەنگێندرێن و تاوتێ دەکرێن. ناتەواوی و کەم و کوڕی گەلێ کە لە زانستی بۆرجوازیانەی مێژوودا ئەمارە پوو بوون و بڕستیان لێبڕابوو لە نێو دەچن. مێژوو دەشێوازی جۆرە زانستێکی ئەو تۆداکەیدی دەتوانێت ڕیشاڵەکانی ئەسلی ڕووداوەکانی مێژوو گۆڕانکاریەکانی ناو کۆمەڵ باڕوونی نیشان بدا و کاریگەری چینەکانی ناو کۆمەڵ زەقکاتەوە و کاری گەشەکردن لە هەموو سەرێکەوە ڕوون کاتەوە و شاڕەی پێشکەوتن و کامەڵبوونی پاشینوەکە و خۆش و هەموارکە چاوی دەپشکێ. جەماوەر زۆران کەیف بمێژوو دێ زێتر ڕابردووی خۆیانیانی تێدا دەبین و پتەڕێی دواڕۆژی خۆیانیانی تێدا بەدی دەکەن. جا هەر لە سۆنگەی ئەوە بووە کە چینی فەرمانڕەوە لە گوێلی لاسایی کەرەوەی خۆیانیان وەکارخستون و لەم شەوق و واز و سۆ و ئاڵهایەیان فرەوە نەگریسی و چەپخونانە و نامەردانە سوود و بەهرەی خراویان لێوە دەست هاوردووە و وە ناو مێژووەوە ڕێشمەی دووباد و سێبادیان بۆ لەغاوکردنی مێشک و دەست بەستنەوەیان وە گورزەهۆن و پەلکەهۆن بۆ ڕێساون و بە بازۆک و دۆزەکی ساویلکێ فریوانە ئارایشت و پەرداخت و تیفتیفەیان داگا.
ئاشکرایە لە دوولۆی ئەم نووسینە ساویلکە خاپێنانە و بە زۆر بەناو مێژووە وەسەپێنراوانەدا نەک تەنیا هیچ خەبەرێ لەمەڕ سەرەودەری زانستانە لە مێژوو حاڵی بوون سۆسەی سۆسە ئاسایی ناکرێ بگرە مەبەستەکانی بە زۆرێ دێزەوە دەرخۆ ناکراون و پەردەی چاواشەکاریان بەسەردادرانەوە کە لە پەس نوێژی و بە شان و باه و هەڵدان و مەدی حەسەرایی زێدە و بێتام و ستایشی کار و کردەوەی زۆرداران و بە هەموو جۆرێ بۆ بەناوبانگ جاردان و نامێکردنیان سەرپێوە نەبوون و تەوهین و سەرکۆنەی جەماوەر و دەوری لێ کەمکردنەوەیان و ئاوەژ و هەڵگیرانەوەی ڕاستیان هیچ ستێکی دیکەیان تێدا بەدی ناکرێ. لەم مێژوانە لە هەموو چەرخ و چاخەکاندا تەنیا بۆ پایەدارکردنی دەسەڵاتی چینی فەرمانڕەوە و سەرکوتکردنی خەبات و تێکۆشانی جەماوەر و بەرەو بڕی لە پێگەیشتن و کامەڵبوون و پێشکەوتن و ڕێگا لە بەستنەوە بەولاوە هیچ سوودێکی دیکە وەگیر نەکەوتووە. ئەدی نابینی فاشیزمیش کە لە چینی بۆرجوایی چکۆڵەڕا سەری هەڵداوە لە ستایشت و بەشان و باهووی نەژادی لەبەرتەر و ئافرین لە زۆرداری و هەڵایچانی ئاوری شەڕ و کوشتاری بە کۆمەڵ هەر بەو جۆرە مێژوانە قارەمانپەرستی و خەیاڵ پڵاوانە خەون دەبین و پشت دەبەستن. تەنانەت لەم کەش و هەوایەدا زۆر جار کار بەلای قەرمەن بە خودازانین داشکاوەتەوە و وشاری چینی فەرمانڕەوایی کەڵەگا و دیکتاتۆر هەر بخۆی زەوینە بۆ قەرەمان بە خودازانین و ڕزگارکەر خۆش دەکا. دیارە ئەمە دوولایەنی ئەرێنی و نەرێنی هەیە. چینی فەرمانڕەوا بە هەموو زۆری بەشی خۆی چ بە قایلکردن و چ بە زۆرە ملێ لایەنگری زۆر و زەوەندا لە هەموو چین و توێژاڵەکانی کۆمەڵ دەسەبەر دەکا. لە چەکدار لە دوعاگۆ لە سیخۆر لە راپۆرتنووس و ماستا و ساردکەرەوە لە کۆلکی خوێندەوار و زۆرناژەنی پشتماڵە و پێشماڵە و تا دوایی وە نمونە دڵندەیەکی وەک هیتلەر مۆسۆلینی ستالین فرانکۆ مستەفا کەماڵ دژمنینەتەوەی کورد ڕەزاشا ئیدی ئامین موبۆتۆ سەدام حوسێن ئەمانە سەر لەبەر بەروبووی نامەبارێکی ڕژیمێکن کە بیرمەندانی بۆرجووە و وردە بۆرجووە و پاراستنی بەرژەوەندیەکانی خۆیان 1001 پاساوی خەیاڵچن و چاوچنۆکی هەڵبەست و وڕێنەی مێتافیزیکیانیان بۆ دێننەوە دەیکەن بە ئاەتی نامەخوا ئایتیۆلۆجیایی وشکە سۆفیانی پیرۆز. ئەمەلایەنی ئەرێنی بۆ بەرژەوەندی و حکمڕانی کەڵەگا و دیکتاتۆر کە بەش بە حاڵی جەماوەر دیارە کارێکی نەرێنیە. نەرێنی کار لەوەدایە کە فەلسفەی ڕەژیمی بە زۆرە ملێ و فرت و فێڵدا سەپا و دووگونە شۆڕ بە هەموو شێوەیەک جەماوەر بەرەو نەزانی و چاواشەکاری و گۆمڕایی و لە واقع دوورخستنەوە هەندەدا. نەزانی و سەرکوێرکردن هەمیشە جەماوەر سست و گۆز و بێدەسەڵات دەکا و بەراو نائومێدی و تاریک و پشت بە پێوار بەستن ڕادەدا. لە زیاتی ئەوەی هۆی بێچارەی و دەستەپاچەی و کوێرەواری و کۆڵەواری و بێدەسەڵاتیان لە وشیاربوونەوەدا بدۆزنەوە ڕووی ئاوازیان مێشکیان بەرەو فانتازیە و ناواقعیانە و خەیاڵ پاوانە و چت بە زۆر بە ملێ خەڵکدادان و لەم جۆرە بابەتانە دەدەن. بزاوتە سیاسیەکان بە زۆری پەردەیەکی ئەفسوناوی بەدەستی ئان قەستیان بەسەردا دەدڕێ. لە کاتی هەڵچوون و گەرمەی خۆپێشاندانێکی مانگرتنێ شۆڕشێ یا هەرکارێکی جەماوەریدا کارەکە لە کەف و کوڵێ بەو لاوە هیچ تێدا بەستە نابێ و وەکو کەفی دەریا لە پڕ دەنیشێتەوە یە بۆ تۆڵە سەندنەوە لە یەکدی و قەلت و بڕی یەکتر ئاوری خۆش دەکرێ. بۆیان وەجێرام لە کاتی ڕاپەڕیندا جەماوەر لە گەرمە نسکۆهێناندا دەجیانی یەکدی بەرببوون و ماڵی یەکدیان تاڵان و بڕۆ دەکرد. مرۆڤ هەرچەندە لە پلەیەکی زۆر بڵندی پێشڤەچووندا پێگەیشت بێ بەڵام هەرکەشان نەیپەڕژایە مێگەل پاراستن کار لە کار دەترازێ. هەنگینێ یا گورگ دەیانخوا یان ئاوەکی و ئاوارە دەبن. ئەوەکەی بەغدا 16 نازناوی هەز. ڕۆستەم و الحوکەما لە کتێبی ڕۆستەم و تەواریخدا کە لە سەروبەندی کەریمخانی لە کیدا نووسیوە لە باسی دواشای سەفەوییاندا شاحوسێنی بە بنەچەکە باب کوردی شاری زەنجان و خەلیفەی شێخ زاهیدی و هەردەوێڵی و پاشانەکەی زاوای بەڕێزی وە قۆپیە خزمی ئیمام موسای کازم دەفەرمێ دیرۆک ناسی پێشەخۆم فرایان لە مەڕپیاوی زل و زەباح نووسیگیا بەڵام خۆتەنێ هەر پادشا و میر و گزیر ناوی منبارەکان لە کتێودانە نووسیانگا بگرە لە بەرەی ناودارانی شاری ئەسفەهان دەتوانم بەسەتەن ناوی ئێشێک ئاغا سیتان ئارا بنووسم کە پادشاوە منەتباریەوە هەر ڕۆژە نازناوێکیان پێدەبەخشێ. باوەڕ بفەرموو زیاتر لە 150 نازناوی تەنێ هەر بۆ دەلیلول عشاقان نووسیوە. ئەی هاوار وە ماڵم ئەو جابا ئەوەشت ئەرزی خزمەت کەم کەسی مامی خۆ لە مێژوو گەیشتن کارێکی ڕێژەکی نسبیە.
وێڕای ئەمەش بە درێژایی مێژوو لە سەروبەندی دێریندا بگرێت هەدووە قۆناغی سیستەمی سەرمایەداری دیرۆکنووسانی هەبووکەن کە 1000 ئەمسەر و ئەمسەریان فەرمووگە و خۆیان وە 1000 داروبەرداداگە تا لە گەوهەری مێژوو لە فەلسەفەی وی حاڵی بن و پێی وە سۆنگە و هۆکارەیلی ڕووداوەکانی مێژوو بوون و زانستانە هەڵیان سەنگێنن. ڕوونا ئەم لە مێژوو گەیشتنەوە هەڵسەنگاندنی سۆنگە و هۆکارەیلی ڕووداوانە نەدەکرا لەژێر ڕکێفی بارودۆخ و هەلومەرجەکانی کات و شوێندا نەبن. زووتر ئەم مێژوو نووسانە دە سەروبەندێکدا پەیدا بوون کە گۆڕانکاریەکانی ئابووری و کۆمەڵێکی تازە پیرۆکە دەبوون و ڕوونتری بێژم مێژوو قۆناغی خاڵێ لە خاڵەکانی وەرچەرخانی خۆی دەبوارد. جاوام بۆنەوە ڕەنگە لەبارەوێ ئەم ناوی زانایانە بێرینە سەر زوان: پۆلیبیۆس، سوماتیسن، ناگارجونا، ئۆرلیۆس، ئیبنی خەلدون و دیرۆکنویسانی سەدەی هەژدەهەم وەک ڤۆڵتێر، مۆنتیسکۆ، دیدرۆ، سنت سیمۆن، ڤیکۆ و پاشانەکە دیرۆکنویسانت هەفت سەرخیەت مینانێ شپێنگلەر. تاوێ کە ئاشکرایە و کێشەی لەسەر نییە یەکەم نووسیارێکە مێژووی وەک زانستێکی تایبەت و سربەخۆ لە قەڵەمدا و لێی وەکۆڵی ئیبنی خەلدونە. مانای مێژوو ناساندنی مێژوو بە زۆر قۆناغ و لە زۆر سەرەوە باسی لێکراوە، هەر لە کۆنەوە یەکێکی وەکو پۆلیبیۆس و سوماتسین کە هەریەکە لە بانێک و هەوایەکەوە نۆڕیتیانە مێژوو، یەکەمیان خەڵکی ڕۆژاوە و دووەمیان خەڵکی ڕۆژهەڵاتە. بەڵام ئەوە درەبیر نەچێت کە سەنگەر لە نیگای مێژووینەوە لەم دوو بەشەی جیهاندا بە تەواوی لێکتی دەچن. پۆلیبیۆس لە سەروبەندی هەڵینی دای ڕۆژگار بەسەر دەبرد و ئەوەش ڕۆژگارێ بوو کە ئیمپراتۆری ڕۆمن لە ناوچەی دەریای سپیدا بە نێوی شوانی نەتەوەکان و ئێکئێخەریوان و شێوەی ڕەمۆزنی دوو گونەشۆڕەکەوە هەر خۆی حسێ و لە دنیایەکی پانوبەرین کە لە گراوەکانی بەریتانیاوە تا باختەریانای لە ئاسیای ناویندا دەگرتەوە ڕادەگەیشت. سوماتسین لە ئیمپراتۆری هاندا دەژیا. ئەم ئیمپراتۆریە سەرزەوینی ئێستاکەی کۆماری مەزنی چین و ماچینی دەگرتەوە و فەرمانڕەوای بڵندی وێ ناوچەیەکی بەرفرەوانی لە گراوەکانی ژاپۆنڕا تا ئاسیای ناوین بەڕێوە دەبرد. لە نیگای کۆمەڵێکی و ئابووریەوە سەروبەندی پۆلیبیۆس و سوماتسین قۆناغی کۆتایی مێژووی بگۆڕێ و بە دووردرێژی کۆمەڵی کوێلەتیە کە لەم دوو ناوچەی دنیای کۆنەدا فەرمانڕەوا بووە. ئەم دەورانەکە یەکەم وەرسەرخانی مێژوو بوو بە سەروبەندی ڕوودا و گەلی قوڵ و ئەزموونگەلی سەختی جەماوەر لە قەڵەم دەدرا و لە هەمان دەوران بە نۆرەی خۆی گەنجینە گەلێکی گەورەی وە بەرهاورد و ئەڵها و تاسەی مرۆڤی بۆ فامین و زانینیوی بە چواردەوری داتەشەنە و حوزەڵ ساندن دەدا. بگرە هەر ئەو ئەڵها و تاسەیە بوو کە شاکارەکانی پۆلیبیۆس و سوماتیسینان هێنایە گۆڕێ. ئەم دوو دیرۆکنویسە هەردووکیان پەیدابوونی ئیمپراتۆری سربەخۆیان دەقاودەق وەک ئاراستەقانیەکی مێژوویینە کە نیوەڕۆکێکی بەسوود و فرە بە نرخی هەڵسەنگاندن و هەریەکە بای چەندە بەو تەرحەیان نرخ بۆ دانان. ئەم سەروبەندە لە نیگای هەردووکیانەوە سەروبەندی بەرەو لوتکە هەڵکشان بوو. جگە لەم دوو زاتە کۆشی ناگارجونا لە ڕۆژهەڵات و ئۆرلیۆس ئۆکۆستیۆس لە ڕۆژاوا لە سەروبەندی وارگوێزی کۆمەڵی کوێلەتیە بەرەو فیدرالیزم زۆر بەرچاوە. ناگارجونا گۆشە نیگایەکانی خۆی لەسەر بنەمایی یاسا و ڕێسایی کە بە بیروباوەڕی جیهانی و ئامێژن کرد بوو پەروەراند. بیروباوەڕێکی ئەوتۆ کە ئاینی بوودایی وای لێ کرد بەسەر لایەنی نەتەوایەتی هیندا زاڵ بێ و تخوب و کەوشەنی بەرتەسکیوی ببازێنێ و بە کەوشەن و سەرحەدەکانی دنیای ڕۆژهەڵات بکەیە. ئاینی بوودا کە نوتفەیوی داپزدانی کۆمەڵی جۆلایەتیدا گیرسا بوو، ئیدی بە شێوەی ئاینی لەدایک بوو کە چاوەنۆڕی ئەوەی لێدەکرا خزمەتی کۆمەڵی فیۆدالی ئەو سەردەما کە کۆمەڵێکی نوێ و تازە پشکوتوو بوو بکە. هەرچی ئاین نامەکانی ئۆرلیۆس و ئۆگستینۆس بوون ئەو سەر بە دنیای ئیسەویەتە و ئەوە ئاینێکی دیکەیە کە لە جوێن ئاینی بوودا هەستەی وی لە کۆمەڵی کوێلەتیدا چەکەرەی کردووە و ئێستێکە لە دنیای هێڵیندیدا لە قەڵبی ئاینێکی جیهانیدا داڕژراوە. ئەم دوو مێژوو نووسەوایان هەست کرد کە لە مێژووی مرۆڤدا سەروبەندێکی نوێ گەڵاڵە بوو کە هەریەکە ئەم سەروبەندیان وەک بەرەو لوتکە هەڵکشانی وەسف کرد.
پێیان وا بوو ئەم لووتکێ ڕزگاری مرۆڤ لەلایەن دەسەڵاتی ئاسمانی بەش بە حاڵی یەکەمان بوودا و بەش بە حاڵی دووەمان مەسیحەوەیە. بەڵام لە سەردەمی فیۆدالیزم دەرەبەگایەتیەوە بەرەو کاپیتالیزم سەرمایەداری وارگۆزیدا لە خاڵێکی وەرچەرخانی دیکەی مێژوودا گەوهەری مێژوو بۆ جارێکی دی هەڵسەنگێنرێ و بە بەهایەکی دیکەوە دەنرخێنرێ. ئەم لە مێژوو حاڵی بوونە تازەیە لە ڕۆژاوادا زەق و زۆبتر بەرچاو دەکەوێ. نماینەی ئەمە ژێبێوی کۆیە، ڕامانەکەشی بەناوی خولێکی گەڕانەوەیە. بەڕایوی مێژوو چەند دەورانێکە و هەر دەورێ سێ قۆناغی وەدەمەوە هەس: دەوری بەربەریەت، سەردەمی قارەمانان و چەرخی مرۆڤایەتی. دیارە چەرخی مرۆڤایەتی بە لووتکەی هەر دەورێ دەزانێ و باوەڕی وابووکە لە دوویوی دەوری ئاوابوون واتە دەورانی بەربەریەتدا دێ. بە بڕوای ویکۆ هەر خولێکی گەڕانەوە ئاوابوونی مرۆڤی تێدا بە پلەیەکی پایینتر لە پلەی پێشینی دەبینە و هەر هەڵکشانێکی بەرەو دواگەڕانەوەش مرۆڤ بەرەو لووتکەیەکی بەڵندتر کە تا ئەو سەردەما هاژ ڕێی نەکەوتۆتێ هەڵدەکشێنێ. ویکۆ بڕوای بە کاملبوونی ساکاری مێژوو ڕاستەوخۆ نەبوو، پێیوابوو مێژوو بە دەوری خۆیدا ناخولێتەوە، بەڵکو بزاو تیوی مارپێسانەیە. جغزێ واتە هەرگیز بە جۆرێکی دیکە دووبار نابێتەوە، بگرە هەمیشە هەر بەرەو پێشی هەڵدەکشێ. بەڕاستیەوەی کە لە ڕامانەکانی ویکۆدا سەرنج ڕادەکێشێ ئەوەیە کە ئەو بۆ خۆی دەگەڵ چەرخی خۆدا هاوچەرخە. سەردەمی خۆی بە سەردەمی مرۆڤایەتی، سەردەمی یاسا و ڕێسا و عەقڵ و ئاواز دەزانێ. ئەم خولە لە نیگەویەوە بە سەردەمی مرۆڤایەتی و لەمڕۆوەوە بە خولی لووتکە لە قەڵم درا. کاتێ مرۆڤ لە قۆناغی سەرمایەداری و سۆسیالیزمەوە بەرەو پێشتر دەپەڕێتەوە و ئەڵهاوتاسەی بووە لە گەوهەری مێژوو حاڵی بۆ نپەردە دەستێنێ و تەشەنە دەکا، دیرۆک نووسانی تازە نەفەس هاتنە گۆڕێ. شپینگلەر و توینبی دوو نماینەی سەرمایەدارین مارکسیەکان وایان سەدەق بۆ لێدەدان کە پایدۆستکردن و لە ناوچوونی سەرمایەداری لە چەند بەشێکی دنیایەدا و ئەوە بە چاوە خۆ دەبینن، بەڵام سەرمایەداری لە ناو نەچوو. بە پێچەوانەوە سۆسیالیزمی ڕۆسیا و ئەوروپای ڕۆژهەڵات لە ناوچوو ڕووخا. هەر بەپێی لێکدانەوەی مارکسیەکان ئەم دوو دیرۆک نووسە بیروبۆچوونیان دەگەڵ دیرۆک نووسانی دیکەدا لێکدی تاق و جووت و دووفاق بوون. ئەگەر بیروبۆچوونەکانی پۆلیبیۆس و سۆماتسین خۆشبینانە بوون، ئەوە تا ئەم دوو فەیلسوفانەی فەلسەفەی دیرۆکە بە چاوێکی تا ئەندازەیەک بەدبینانە و ڕەشبینانەیان دەڕوانیە دنیایە. توینبی بە قەناعەتێ گەیشت کە سەرمایەداری لە چاوچنۆکی و چڵەیەسی خۆی ڕووی لە مرۆڤ و خۆڕست کردووە. مرۆڤیش و خۆڕستکیش بۆ قازانجی بێ سنووری خۆی بە هەموو بارێکدا دەتەقێنەوە. تەنانەت کارەکەی بە ئەندازەیەک هەڵکشاندووە کە مرۆڤ لە چاو کارستەی بێجیانەوە دەبینێ و وەک داروبەرد و مەکینە، هەروەک چارلی چاپلن پێشانیدا و هەروەک مارکۆس دەڵێ ڕافتاری دەگەڵ دەکا و بە یەک ڕەهەندی لە قەڵەم دەدا. وەلێ ئەم دوو فاقیە لە دیرۆک حاڵی بوونە لەکوێ ڕاستەری هەڵدا بوو، ئەمە لەوە ڕاستەری هەڵدا بوو کە توینبی بە قسەی خۆی گۆیا هەر بیر و ئەندیشەیەکی دیرۆکینە هەیە بە ئیسلاح ڕێژەکیەوەتە هەریەکە لە چاو بیر و ئەندیشەیەکی دیکەدا زوداوازە و بە هەلومەرج و بارودۆخی کاتی شوێنەکی خاوەن بیر و ئەندیشەدا سەرۆکاری هەست. ئەمە باسی خۆڕسکی بەرەی مرۆڤ. مرۆڤ سوود لە پەندەکانی ڕابردووی خۆی کەم و زۆر هەروەردەگرێ، لێ ئەمە سەرۆکاری بە سەنگی زانیاری و ئاستی زانستی وێستاکەیەوە هەست. ئەم زانیاریانەش هەمیشە ڕێژەکی و لە چاو یەکتیدا لێکتی جوداواز و مێژووینەن. کە دەڕێم مێژووینەن واتە کەڵەکەی ئەزمموی ساڵەهای ساڵی کۆمەڵە و هەروە لە پڕێن نەهاتوونەتە گۆڕێ، چون هیچ سێ بە کونفەیەکوونێ مەگەر فەرمانی خوددا بێ نایەتە گۆڕێ. لە دووەمدەیەی نیوەی پاشینی سەدەی بیستەمدا زانیاری مرۆڤ لە مەڕخۆی لە زانستی دیرۆکینەیوی لە نیوەی سەدەی نۆزدەهەمدا زۆر دەوڵەمەندتر و هاوداوێنترە. لە دوا ڕۆژیشدا زانستی دیرۆکینەی مرۆڤ تا دێفراوانتر دەبێ، چونکە ئەگەر وانە بێ دەبێ مرۆڤ بەرەو هەڵدێر و زەلکا و سەرەونشیو بێتەوە. دیارە لەوێ ڕۆژەوە دیرۆک وەک زانستێ لە پێش مرۆڤدا قوتبووتەوە تا ئەمڕۆ. زانستی دیرۆکینەی مرۆڤ لەمەڕ ڕابردووی خۆی بەرەبەرە ڕووی لە فراوانی و تەشەنە و تەنینەوە کرد. لە ئاکامی دۆزینەوەی ستەیلی نرد و نوێباو کە ڕێیکەوتوتێ و هەڵی سەنگاندون ڕووی لە وردبینی تر کردووە. دوا ڕۆژیش لە چی نوێباو ئاوسە و مرۆڤ تا دێت چی نوێباوتر دەدۆزێتەوە. خۆ ئەگەر گریمان مرۆڤ لەمەڕ هێڵە بنەڕەتەکانی پایی ڕابردووی خۆی بە تەواوی حاڵی بوو بێ و سریشتەی لێکی تازەی کە ڕەنگە لە دوا ڕۆژدا وە سەرخەرمانی زانستی دیرۆکینە کەڵەکە کرێن
ئەوە تەنیا لە زەوینەی لێکی تایبەتیدا دەتوانن کاریگەر بن. جگە لەوەش زانستی دیرۆکینەی مرۆڤ پێ بەپێی بارودۆخ و هەلومەرجی کات و شوێنی بەکەوشن هەر بە کەوشەنە و لەو کەوشەنانە زیاتر ناتوانێت بترازێ. هەر زۆرە لێکدانەوەیەکی کە لە بابەتی دیرۆکی ژیانی مرۆڤ بەش بەوەندەی لە توانستی مەدایە و لە ئەزموونەکانی پێشووی خۆمان ئەنجام لێوەردەگرین و بەش بەوەندەی کە بتوانین لە سەرپایی ئەزموونەکان دواڕۆژ پێشوێژی بکەین ئەنجام بەخش دەبێ. هیچ گومان لەوەدا نییە کە ئەزموونی مێژوویینەی مرۆڤ فرە گەورەس، تەنانەت ئەگەر ئێمە بەسەرکردنەوەی ڕابردووی خۆ لە سەروبەندی بە دیارکەوتنی نوخشەی نیشانەکانی دەوڵەت هاتنە ئاراوە دەست پێ بکەین، واتە بەر لە هەزارەی چارەمی پێشزاین هەنگین خۆ هەر هیچ نەبێت لە ژیانی مرۆڤمان لە مەودایەکی لە 6,000 ساڵ زێترداوە کۆڵیوە. دیارە ئەم 6,000 ساڵە بە تەواوەتی بەشی ئەوە دەکا کە هێڵە ئەسڵیەکانی ئەو ڕێگایی کە مرۆڤ بڕیویە نێوەڕۆکی ئەم ڕێگایە و هۆ بەریانی هەمووانیوی نیشان بدا. لەمەش بترازێ هۆکاری ئەزموونی مێژووینەی سەروبەندی هاوچەرخیش لەمەڕ سوود لە ڕابردوو وەرگرتنی مرۆڤ کاملتر و دیارتر دەکا و هێڵەکانی دواڕۆژ یان بەلای کەمەوە دواڕۆژی نێزیک بە دیار دێخن. لە مێژوودا هێندە سەروبەندی ئەوتۆ هەن کە دەلالەت لە سەروبنی دوو خولت لە دوای سەردەمێکی گەورە و سەرەتای خولێکی تازە بۆ دەکەن. زەم زەمانەیلا کە لە دواڕۆژدا پەردەیان لە ڕوو هەڵدەماڵدرێن بە وەرچەرخانی شۆڕجێڕانەی مێژوو واصف دەکرێ. نوخشەی یەکەم وەرچەرخانی مێژوو داتەپینی دنیای بوو کە جیهانی کۆنی پێێژن. لەم سەروبەندەدا سیستمی بەندگی بە ناوی سیستمی کۆمەڵەکی ئابووری داسەپا و فەرمانڕەوا بوو. بەڵام ڕۆژگارێ هاتە گۆڕێ ئەم سیستمی بەندگیە وەک سیستمێکی داسەپاوی جیهانی لەبەر یەکدی هەڵوەشایەوە. دوانمایینەی بەندگی لە ئاسیای ڕۆژهەڵاتدا ئیمپراتوری هانوو لە ئەوروپای باشووری و ئەفریقای باکووری و ئاسیای ڕۆژاوە ئیمپراتوری ڕۆمی ڕۆژاوایی بوو. ئیمپراتۆری هان لە سەتەکانی دووەم و سێهەم و ئیمپراتۆری ڕۆم لە سەتەکانی چارەم و پێنجەمی زاین داڕوخان. ئەم گۆڕانکاریانە بەرەبەرە ڕووناکایی لێکەوتەوە و پەردەی لە ڕووی دواڕۆژ هەڵماڵی و موژدەی پشکوتنی سیستمی کۆمەڵەکی ئابووری فیۆدالیزمی هێنا. دووەمین وەرسەرخانی گەورەتری مێژوو لە بەریەک داوەشانی دنیایەکە کە سەتەکانی ناوینی پێدەڵن. نێوەڕۆکی کۆمەڵەکی ئابووری ئەم خولە دەرەبەگایەتی بوو، خاونیەتی زەوین بوو. ڕۆژگارێکیش داهات کە ئەم سیستەمە داسەپاوەش پایدۆسی پێکرا. دیارە ئەم گۆڕانکاریانە بەش بە حاڵی وڵاتە گەورەکان لە سەرەتاڕا لە ئینگلستان و فەرانسا ڕوویاندا، بەڵام پەیوەندیەکانی کۆمەڵەکی ئابووری وردە وردە چاویان دەپشکوت و سەروسیمەیان ئاشکرا دەبوو. ئیدی سیستمی سەرمایەداری داهات. سێیەمەی خاڵی وەرسەرخانی شۆڕجێڕانەی جیهان لە سەدەی 20دا ڕوویدا. ئەوەژەوە بوو کە سیستمێکی کرچ و کاڵی بە پەلەی سۆسیالیزم لە رووسیا و بە زۆرە ملەی پاش شەڕی فاشیەت و نازیەت لە ئەوروپای ڕۆژهەڵات و لە چین و کۆریا و ڤێتنەم تا دوایی هاتە گۆڕێ. لە هەریەکێ لەم شۆڕشە کۆمەڵەکی ئابووریانەدا سیستمێکی چینەکی لێک دووفاق و دڕدۆنگ جێگەی خۆی بۆ سیستمێکی لەو بابەتە بەجێهێشت. بەڵام لە سێەم خاڵدا کارەکە لە ڕێک و ڕیشەدا گۆڕابوو. مارکسیەکان لەو بڕوایەدان کە دەبووە ئەم گۆڕانکاریە بەکەشکردن لە چینەکانی لێک دووفاق و دڕدۆنگ دوایی هاتبە. جا لەبەر ئەمەیە سەردەمی ئەمڕۆ دەرفەتگەلێکی گەورەتری لە تێگەیشتنی ڕابردووی مرۆڤ و هەروەها دواڕۆژی وی بەدەستەوە دەدا. دیارە سەردەمی هەوڵدان بۆ یەکتەوەری یەکجەهانی سەر لە نوێ بە شێوەیەکی دیکە لە دیرۆک حاڵی بوون، ئەمانە سەر لەبەر بە دیموکراسیەتەوە کە بووە بە بنێشتە خۆشەی بنددانی هەموو نەتەوەکانی هاوتارە نووسیش و لێک دڕدۆنگیش لەم سەرخەدا. ئەوەی یارمەتی خاڵێکی دیکەی وەرسەرخانی ڕاوڕەوەی مێژوو دەدا. من بەش بە حاڵی خۆم سریشتی مرۆڤ بۆ خۆی تا دێڕێگا بەرەو یەکلاکردنەوەی کێشەکانی بە زۆرە ملێ ماف لە خەڵکی داگیرکردن بە بۆمبای کیمیاوی و گاز و بایۆلۆژیک مرۆڤ قڕکردن، خەڵک لە برسان مردارکردنەوە، ژن بە بەندە و کاڵای فرۆتەنی لە قەڵەمدان و حەز لە هەڵایسانی شەڕ و ئاژاوەجێڕیکردن و تا دوایی خۆشتر دەکا. باشە نێوەڕۆکی مێژوو چییە؟ دیارە هەر کۆشتێ لە بۆ دەرکی مێژووی جیهان بتەوێ و نەتەوێ ئەمانەت لە پێشدا قوت دەکاتەوە. گەلەو مێژوو بە بەریانێکی دیار و بەرچاودا دەڕوا. ئایا ڕەوڕەوەی مێژوو گەوهرێکی هەیە؟ بە پێی وەرامی ئەم پرسیارە دوو جۆرە تێگەیشتنی فەلسەفیانەمان لە بەردەمدا سەق دەبنەوە. ڕامانەیە دەڵێ هیچ مانە و مەبەستێ لە ئارادا نییە،
مێژوو دووبارەبوونەوەی هەتاهەتایی ڕووداوانە و هیچی تێدا بەستن نییە. بەڵام بەرپەرستانەوەی ئەم ڕامانەیە تا بێژی سانایە. شایەتی واقعیانەی لە مەڕامە زۆرن. هیچ سەروبەندێ هەرچەندە هێڵەکانیشی ڕەنگە وەک سەروبەندی پێشە خۆی بچن، ئەوە لێ دەقاودەق دووبارەبوونەوەی هەمان نوسخەیوی نییە. کەس ناتوانێت لافی ئەوە لێ بدا کە دیموکراسی ئەوروپای سەردەمی 19ەم دووبارەبوونەوەی دیموکراسیەتە کۆنەکەی ئاتینە. شۆڕشی سۆسیالیستی سەدەی 20ەم دووبارەبوونەوەی شۆڕشی بۆرجوازی ئینگلیس و فەڕەنسایە کە دەڵێم دیموکراسیەت کە ئەوڕۆ وەختە بێژم جێگای هەموو سیستەمەکانی گرتوتەوە ڕەنگە لەبەر ئەوە باش بێ، چونکە هەر لە سایویدا مرۆ چوەک تاک و چوەک کۆمەڵ دوور لە کشکردن لە بەرابەر دەتوانێت بێتر سیفتکردن بیر بکاتەوە. ڕامانەیەکی دیکەیەژێ نەخێر مەیل و لایەنگری لە مێژوودا هەیە. مێژوو بەرەو سەر و هەڵکشێنە و گەوهەر و نیوەڕۆکیوی پێشکەوتوانەیە. وەلێ بەشێ هەرە زۆری ڕەخنەگەلێکە لەم ڕامانەیە دەگیرێ ئەوەی بیر و بۆچوون و دەرکی پێشکەوتن ستێکی ڕامانەکی و بێ سەر و بەرە یا هەر هیچ نەبێ بابەتێکی بە مشتومڕە و بە گۆشێنەگایەکانەوە بەندە. هەرێک لە ئاوازێ دەژەنێ نمونەگەلێکە بە پێشکەوتوو دەزاندرێن. بە زۆری لە بۆ تێمێژوودا ستێکی ناپێشکەوتون. بەڕاستی ئەم ڕەخنەیە زۆر جگای سەرنجدانە، چونکە مەسەلەکە خۆی کە کێ هەپێشکەوتووە و کێ هێنا پێشکەوتووە ئاغڵەبە لە سەر بنەمای پیشەکی ڕێزکردنی لۆزیکیانەی ڕووتەڕامانەکی و وشکە کەڵک سەر و بەردەنرێ. لەوە دەچێت لە بارترین ڕێگە بۆ سارەسەری کێشەی لە گەوهەری مێژوو حاڵی بوون ئەوەیە دەستە و داوێنی مێژوو هەرخۆی ببین و هەڵسەنگاندن و شیکردنەوەیەکی بێلایەنانە ئەگەر بکرێ، بەڵام هەرگیز ناکرێ لە مێژووی 6,000 ساڵی مرۆڤ لە هەموو بارەکاندا وەکار ئێخرێن. جا هەر لەبەر هەندێ تەشەنەکردنی مێژوو و پاشان لە نیوەڕۆکی مێژوو وەتۆژین کارێکی خراپ نییە. بە پێی چەمکێ کە لە پێشەوە لە مەڕ مێژوو گوترا دەبێت لە هەزاری سارمی پێشزاینەوە کاتێ شارستانی میسر لە دۆڵی نیل و شارستانی سۆمار لە مۆزەپۆتامیا و بە ناوی نوخشەی دەوڵەتان سەری هەڵدا دەست پێ دەکا. یەکێ لە نیشانەکانی ئەم سەدە تازەیە ئەو یەکە بە پێسەوانی پێشزاین کە گوێی زەوین تا ڕادەیەکی تەڕاتێنگای مرۆڤ بوو، ژیانی لە مێژینە لە ناوچەگەلێکی جوغرافیانەی دیاردا لە کوانووی دەوڵەتە سەرەتاییەکاندا خەست و خۆڵ ببەوە. واتە کە باسی مرۆڤ دەکرێ زیاترە و مرۆڤانەی کە لە قەڵەمڕەوی ئەم دەوڵەتانەدا سەواریان بەدیار کەوتووە بە نمونە لە قەڵەم دەدرێن. کەواسە ڕەوڕەوەی دوایی مێژوو درێژانی تەشەنە و تەنینەوەی بێوچانی شان و جوغرافیایی و نەتەوەییەکانی کۆمەڵانی مرۆڤایەتیە. بە نیوچە چاوجێڕانیە بە ڕابردووی دوور و درێژی مرۆڤدا ئەو ڕاستی ئەمان بۆ ئاشکرا دەکا کە مێژوو لە هەمان تروکێ پەیدابوونی خۆیەوە هەمیشە ڕوولاتەنینەوە و تەشەنەکردن بۆ و تا خەیاڵ بفەرمووی خەڵکێکی بێشماری دنیا دەبەردەگرێ. ژیانی لە مێژینە لە دوو مەڵبەندی ناوچەقی سەرەتای خۆوە میسر و سۆمار وردە وردە دەتەنێتەوە و سەرزەوینانی دراوسێ بەلای خۆدا ڕادەکێشێ. ڕەوڕەوەی مێژوو لە میسرەوە بەرەو باشوور دەتەنێتەوە و پێدەشتی حەبەشستان و بەرخۆ دەگرێ و ڕوو لە ڕۆژهەڵات دەکا. نیوچە گراوی عەرەبستان و لە پێش هەمووانەوە بەشەکانی دراوسێوی کە پاشان بە فەلەستین نێونراوە بەخۆوە تێک دەبەستێ و بەرەو کەنارەکانی دەریای سپی پێش دەکەوێ و لە ئاسیای ڕۆژاوە سەرزەوینی ئێستای سووریا و لوبنان و پاشەخۆ دەدا و ئەو جا بەرەو مێزۆپۆتامیا دەتەنێتەوە. ناوچەقی شارستانیەتێکی دیکەی سەرزەوینی مێزۆپۆتامیاش لە دوو لاوە بەرەو پێش دەچێت. لەلایەکی بەرەو ئاسیە بچووک سووریا و لوبنان و فەلەستینن کە دەگەڵ شارستانی میسردا تێکەڵ دەبوونەوە و لەلایەکی دیکەوە بەرەو پشت قەفقاز و ئێران. ئەوجا بەندە لێرەدا بەوەندە ڕاوتەی مێژوودا دەکەوم و هەر هێندەم کار پێیە چونکە کوردستانەکەم کەوتۆتە نێوان ئەم سەرزەوینانە. ئەگەر وەگەڕێمە ناو کڕۆکی باسەکە کە بەسەر ناوی سەرچاوەکانی بیری کوردەواریم نووسیوە، دیارە کوردەکە لە پێشان لەگەڵ ئەم وڵاتانەدا جۆشی خواردووە و سەرۆکاری لەگەڵەوانەدا پەیدا کردووە. باشە ئەم حەمکە تەنینەوە جوغرافیایانە کە تەنیا ئاماژەمان بۆ چەند باژێکی کرد بەش بە حاڵینەتەوەکان چەند کار لە دابەشبوون و لە تووپەتبوونیان یەکگرتنیان کردووە. بێگومان ئەم تەنینەوە لە مێژووی نەجوغرافیایانە لایەنی نەژادی نەتەویشی هەبووە، چون لەم تێکەولێکەیەدا هەمیشە لەکێکی نوێ لە کۆمەڵانی مرۆڤ پێی هاویشتۆتە گۆڕەپانی مێژووەوە. لە هێندێ شوێن ناوچەگەلی تازەکە خەڵکەکانیان هێمان ڕێیان نەکەوت بۆ گێژنەی مێژوو لە سەرجۆخێنی ناوچە کۆنەکان کاڵەکە بوون. لە هێندێ جگای دی نەتەوەگەلی تازەکوورە لە مەفتەن و زێدی خۆیانەوە بەڕێکەوتون و ناوچە تازەکانیان بە بەرتاخت و تازدا.
مێژووی خەڵکانی ژاپۆن، کورا، لاتینەکانی ئیتالیا، نەوەکانی گال و ڤەنداڵ و غەیریوان نمونە گەلێکن ئەوە نیشان دەدەن کە چۆن نەتەوەکان بە وەرسوڕ و داسوڕی مێژووی دراوسێکانی خۆکەمان کێشکران. هێورینی هۆزەکانی یۆنان لە ناوچەی میسین کە بەشێ لە ناوچەکانی لە مێژینەی کۆنی ئاخر و ئۆخری هەزاری سێمی پێشزاین بووە، نمونەیە لە کۆچ و ڕەوی نەتەوە تازەکان بەرەو ناوچە کۆنەکانی مێژوو زۆرمان لەم نمونانە بەبیر دێنێتەوە. هەوارگرتنی ئارامیان لە سووریا، فینیقیا، بابلستان و باکووری مێزۆپۆتامیا تا هەزاری دووەمی پێشزاین، سەیمەریان بەرەو پشت قەفقاز و ئاسیای بچووک لە سەتەی هەشتەمی پێشزاین، هەوارگرتنی هۆزەکانی هسینپێ، هۆن، کیتان و چورچێن لە ناوچەکانی باکووری ڕۆژهەڵاتی باکوور و باکووری ڕۆژاوایی چینی ئەمڕۆکە، کۆچ و ڕەوی گێتەکان، یارمانەکان و سلاڤەکان بۆ باڵکان و تا دوایی نەخشەیەکی بزفت و سوڕ و گۆڕی نەتەوەکانمان پێشان دەدا. خوێندەی بەڕێز لە بەشی چارەمی باسەکەماندا ستێکمان لەمەڕ فەلسەفەی مێژوو بۆ باسکردن، هەروەها باسی تەمەنی گۆی زەوین و بۆ یەکەم جار پەیدابوونی گیاندار و مرۆم لە بۆکردن. هەروەها بەدەم قسەوە باسی لە کوردستاندا پەیدابوونی مرۆی نیاندەرتاڵیشم بۆ کردن. ئیدی هەروە بەرەو پرسیاری ئەدی ژیان کوڕسکایە و کێڕسکاندوویە و خوداچیە و لە نیگەی ئاینی جوولەکە و مەسیحی و ئیسلام و ئاینی سیک و فەیلسوفانی ئەوڕۆی هەندەران و لە نیگەی سۆفیگەری ئیسلامی و بتپەرستی و ئاژەڵپەرستی و لە نیگەی خۆڕسک پەرستیەوە شۆڕ بووینەوە و ئەمان بە باشزانی کە باسی لە ژیان و چۆن دروستبوونیویش بکەین. زانست ئەوڕۆکە ژیان و تەرحە بزاوتێکی مادە بەرزترین شکلی فیزیاوی و کیمیاوی پەدیدەکان لە قەڵەم دەدا. وەلای ئینگلسەوە ژین تەرزی پێکهێنانی تەنە پرۆتینیەکان ئەو چتەیەکە توخمە بنواشەیەکانی پێکدێنێ. ئەو ئاڵ و وێرە بەردەوام هەمبەر یەکدیە کە دەگەڵ دەوروبەرە خۆڕسکەکاندا دەکرێ. مادەی پرۆتئینی یان فۆسفۆر و ئەوانی دیکەی وەگەمانە بەمانەی سیستمی زنجیرە مادەکانی تایبەت بە ژیان دێ. ژیان ئەوەسا کە هەرچتە لە نێو فۆرمە گیاندارە ئاوێتە جیاوازەکانی ئۆرگانیزمەدا لە جۆری خۆی لەدایک دەبێ و دەمرێ. ئۆرگانیزمەکان هەم دەگەڵ خۆڕسکی بێژیان و هەم دەگەڵ یەکتیدا خۆبەخۆ پەیوەندایەتی دەگرن و بەرەبەرە دۆزە بەگرێ و گۆڵکانی لە ساکارترین فۆرمەکانەوە بگرە تا دەگاتە فۆرمی مرۆ. سیستمی ژیانێکی هەمووانی کە بە گۆڕانێکدا تێپەڕ ببێ دێنە گۆڕێ. لایەنی هەرە ڕەسەنی سەرلەبەری گیانداران کاری ئەزمکردنە. پەرت و بڵاوبوونەوەی بنیاتە ئۆرگانیکەکان و سەرلۆنێ دروستبوونەوەیانە، واتە ئۆرگانیزمەکان ماددە بە کەڵکەکان بەلای خۆیاندا ڕادەکێشن و شی دەکەنەوە و ستەکانی دیکە دەرداوێن. زانست وێڕایوەیکە تا ئەوڕۆ هێشتا نەیتوانیوە نەنهێنی چۆن دروستبوونی خودی ژین و نە 100% دەستنیشانکردنی یاسایەکانی ژین بە تەواوەتی ئاشکراکە و لەو نهێنیە تا ئیڕۆژی بێخەبەرە تا ڕادەیەکی باش لە شڕۆبەکردن و لێکدانەوەیەکی فەلسەفیانەی ڕاست و دروستی یاسایەکانی ژیان و ئاشکراکردنی ئەو ڕێسکانەدا کە بۆ ڕوونکردنەوەی ئەو یاسایانە بەکاردەهێنرێن دەوری گەورەی جەراوە. دیارە ئەم جۆرە بیروباوەڕە ماتریالیستیانە دژی بیروبۆچوونی فیدالیستەکانن. ئەوان پێیان وایە ژیان لە سەرەتایەکی ژیەکیڕا سەر هەڵدەدا و 100% پشت بە پرۆسەی فیزیاوی کیمیاویەکان نابەستێ. ئەمەش بیروبۆچوونێکی ئایدیالیستیانەی ئەفلاتونیە. بەڵام لە نیگەی ماتریالیزمی دیالکتیکەوە یاسایەکانی فیزیا و کیمیا دەورێکی پلە دوو دەژێڕن. بەلای ماتریالیزمی دیالکتیکەوە ژیان یاساگەلێکی بیۆلۆژیکی خۆی هەن. بەش بەوەندە لێوە کۆڵینانەی کە لە مەڕژیان ئەنجامدراون ئەم چەڵەمە تێۆریکیە هەمووانی و فەلسەفیانن. چەڵەمەی پەیوەندی نێوان پارچە و بتون، ڕوخسار و نێوەڕۆک، چەڵەمەی ڕسکانی پێش شکەڵگرتن واتە پێشوەی هەیولا ڕوخساری دەرکەوێ، چەڵەمەیەوە کە بوونەوەرە گیاندارەکان تا دێبەرە و بارێکی بەگرێ و گۆڵ دەڕۆن. ئامانج لەمە چییە؟ چەڵەمەی چیەتی و جۆرەکی یەکلابوونەوەی بیۆلۆجیکی، چەڵەمەی گەشەکردن و گۆڕان و تادواییە. بەش بە حاڵی فەلسەفەی ژیان ئەوە دەبێت کورتەیەک لەمەڕ سەرهەڵدانی فەلسەفەی سەبجەکتیڤی ئایدیالیست لە سەرەتای سەدەی 20دا لە ئالمان و فەڕەنسایە کە شۆپنهاوەر ئاڵا هەڵگری بوو بجێڕینەوە. ئەم فەلسەفە یاڕەگۆڕیشەی لە ماتریالیزمی میکانیکی ڕاو دەخواتەوە. ئەم فەلسەفەی ژیانە دەیهەوێت بەرتەسکی و سنوورداریەتی ماتریالیزمی میکانیکی بە تەرزێکی ئایدیالیستیانە یەکلا بکاتەوە. هاسنە گۆڕی فەلسەفەی ژیان قەیرانی کە تا ئەو کی تێکەوتووە فەلسەفەی بورجوازیە.
واتە ئەومان بۆ بەدیار دەخا کە فەلسەفەی بورژوا تا چ ئەندازەیەک زانست بە چاوێکی کەم تەماشا دەکا و تا چ ڕادەیەک دەیەوێ زانست بەرەو هەڵدێری کۆنەپەرستی و هیچیایەتی و نهێلیستیەتدا بخسێنێ. فەلسەفەی ژیان لە ڕووی بابەتیەوەی لێکدانەوەیەکی خواروخێتی ئایدیالیستیانەی ڕەوتی کۆمەڵەکی مێژووینەیە. تەوەریەم فەلسەفە دژ بە مادە و زانستە بریتیە لە چەمکی ژیان کە دەنێو بزاوتێکی ئاکتیڤ و فرەشکل و شێوە و هەتاییدا و سەرەتای دنیای ڕەهاو بێ پایانە. بەپێی ئەم فەلسەفەی ژیانە ژیان لە ڕێی هەستەکان یان لە ڕێی عەقڵ و مەنتیقەوەنە بەڵکو لە ڕێی سۆسەوە دەرک دەکرێ، لە ڕێی وروژان بەر لە هەموو ستێ وروژانی ئاینیەوە دەکرێ بچێتە نێو ژیانەوە. ئەم فەلسەفانەی ژیانە خوار و ژوور دەکرێن بە دوو بەشەوە. یەکەمیان ژیان بە مانای بیۆلۆژیکی و بەرباس و لێوەکۆڵین و سەرجەمی تایبەتمەندیە بیۆلۆژیکیەکان و بە ملی سەرلەبەری واقعیدا دەبڕێ. دووەمیان ژیان بە بەرهەمێکی هێزە ڕوحیەکانی سەر بە وروژانە لە خۆڕاو ناماقۆڵ و دەرونیەکانی دەزانێ. بیرە سەرەکیەکانی فەلسەفەی ژیان بریتیە لە سەرچاوەی ئایدیۆلۆژیای وجودیەت. تەطبیقی بیری کێشەی ململانێ لە ڕێیمان لە ژیاندا بەسەر کۆمەڵدا ڕێی بۆ ئەوە خۆش کرد کە بیری داروینیزمگەری کۆمەڵک کە سیفەتێکی ڕێئاکسیۆنەری هەیە بێتە گۆڕێ. ئەو جا پاش ئەوەی کە چتێکم لە مەڕچیەتی ژیان و فەلسەفەی ژیان و بیر و ڕای دوو فێرگەی دژبە یەکدی ماتریالیزم و فیتالیزم بۆ باسکردن دێمە سەرباسیەوەی کە ژیان دەبەخشێ. خوددا لە ئاینە یەکتاپەرستیەکاندا بە پێی تەورات و ئینجیل و قورئانی پیرۆز بەم جۆرە دێتە پێش چاو. موسڵمانانی سەرلەبەری دنیایە بە مانای قول هو الله ئەحد لەو باوەڕەدان کە خوددا یەکە و نابێ بە دوو لە ئایەتی ژمارە 22 سوورەتی بەقەرەدا خوداوەندە فەرمێ ئەو خودایە هەردی بۆ کردوون بە ڕایەخ ئاسمانی بەرز کردەوە و ئاوێکی لەو حەوایە بۆ باراندن هەموو جۆرە بەروبووی بەهۆی ئەو ئاوە بۆ ڕواندن. دیساکە ئەوە و زانیوە چۆن شەریکان بۆ ئەو خودایە پەیدا دەکەن. پەیامبەرانی یەکتا خودایی دیکەی وەک نوح و ئیبراهیم گوێ بە فەرمانی خودای پێوار و نادیتن و بەڕوایان بە یەکتاییوی هەیە و لە ڕێی و فەرمایشتەکانی ویدا سەریان فرۆهێناوە. تاوێکی ئیبراهیم کوڕی خۆی بە قەولی تەورات ئیسحاق و بە قەولی قورئانی پیرۆز ئیسماعیلە بە دەستوری خوداوەند لە بۆ قوربانگا دەبا. لا ڕاهی خودای سەرژێکدا لا ڕاهی خودای سەرژێکە. خوداوەند کە گوێ بە فەرمانی و گوێڕایەڵی بێچەند و چۆنی ئیبراهیم دەبینێ قۆچێکی قوربانی لە بۆ دەنێرێکە لە جێتی فەرزەندی خۆی وەکوژێ. هەروەها نوح کە لە بڕوانەهێنانی نەتەوەی خۆی و خراپەکاریوان دنیای لێوێک دێ و تەنگی پێ هەڵدەچەمرێ بە فەرمانی خوداوەند کەشتی ساز دەکا و لە هەرچی نێرومەیە جووتیەکان دەنێودا دەنێ و خوداوەند لە سای وەی لە تۆفانی ڕزگار دەکا. پەیامبەرانی ڕابردوو لە مەسەلەی یەکتاپەرستی و بڕوا بە خوداییەکانە و توانای ڕەهاو دەگەڵ پەیامبەرە لێبڕاو و نەبەز ئۆلۆلئەزمەکاندا قسەیان یەکە و پشتیان بە خودای توانە بەستووە. سەرەتا و ئاکامی کارانیان وە پاڵەوی داوە. سەرلەبەری هەستی سەر بەوە و ڕوو لە هەرچوویەکی کەی ڕوت لە خودایە. لە ئایەتی 115 سوورەتی بەقەرەدا بەم ئاوایی فەرمووە خۆرهەڵات و خۆراوە هەرتک هی خودان ڕوو بکە هەر لایەکی خوا لەوەیە زانستی بەربڵاوە و ئاگادارە. هەروەها لە ئایەتی 117 سوورەتی بەقەرەدا دەفەرمێ داهێنەری ئاسمانەکان و زەمینە و هەرکەویستی کاری پێک بێ فەرماندەدا ببە دەبێ. لە ئایەتی 163 هەر ئەو سوورەتەدا دەفەرمێ خودای ئێوە هەر خودای تاکوتەنیا ئەڵڵاه ئەحەدە بەغەیرەز ئەو هیچ شت بۆ پەرستن ناشێ هەر بۆ خۆشی هەندەیە و دلۆڤانە هەر بۆ خۆشی دەهەندەیە و دلۆڤانە. مسلمانان خوددا بە خودایەکی تاکوتەنیا کە پێویستی بە هیچ شتێ و هیچ کەسێ نییە دەزانن. ئەڵڵاه الصەمەد لەم یەلید وەلەم یولەد خوددا لە کەس نەبووە و نابێ. خوددا توانای مطلق و ڕەهایە هەروەک لە ئایەتی 260 هەمان سوورەتدا دەفەرمێ ئەو ساشکە ئیبراهیم گوتی پەروەرەندەم ئەی تۆمریان چلۆن زیندوو دەکەیتەوە نیشانمدا. گوتی ئاخر تۆ هێشتا باوەڕت نییە؟ گوتی بەڵێ بەڵام من گەرەکمە ئیتر بە تەواوی دڵنیا بم. گوتی دەسا 4 مەل بگرە و پەلپەلیان کە و بیانکە 4 کوت هەر کوتێکیان بەسەر کەرێکەوە دانێ و بانگیان بکە بە فڕکە دێنەوە بۆلات بەشزانە خوددا
چەندە خاوەندە سەڵات و لە کارزانە. هەروەها لە ئایەتی ژمارە 259 هەمان سوورەتدا دەفەرمێ با ئەو کەسەی بەلای گوندێکدا ڕادەبرد کە بەسەر یەکدا تەپی بوو کەی خوددا دەتوانێت ئەمە زیندوو کاتەوە پاشمردنێ. ئەوسا خوددا بۆ ماوەی 100 ساڵ مراندی و لە پاشان زیندوی کردەوە. لێی پرسی تۆ چەندت پێچ و گوتی ڕۆژێک. گوتی نەخێر ئەوە تۆ 100 ساڵە مردووی دەبڕوانە خواردەمەنی خواردنەوەت نەگۆڕاوە تەماشای کەرەکەشت کە گەرەکمانە بتکەینە پەندێک بۆ مردم لەم ئێسقانانە بڕوانە چلۆن تێکیان دەخەینەوە و دێناو گۆشتیان هەڵدەکێژین. کاتی ئەمەی بۆ دەرکەوت گوتی و ئێستا دەزانم خوا هەموو کارە پێدەکرێ. هەروەها لە سوورەتی کاهفدا بە تەواوی باسی چۆن باوەڕهێنانی خوڵامانی دقیان وستکراوە و خوێندەی بەڕێز دەتوانێت وەی خوێنێ. بە بڕوای موسڵمانان خوددا تەن نییە ئاوێتە نییە زانایە و توانایە زیندووە و هەموو شتێ دەزانێ. خولاسە نامەوێت درێژە بەم باسە بدەم چون هەموو مسلمانێ ئاگەی لە بیر و بۆچوون و بڕوای مسلمان بە خوددا هەیە. خوددا بە بیر و بڕوای ئاینی سیکەن بە ڕێبەرایەتی نان گۆرۆ کە لە چینی سپایان بوو سەری هەڵدا. کتێبی پیرۆزی ئەمنەتەوەیە ناوی گراند ساحیبە و نیوەڕۆکی ئاینیان نیفتاپەرستی و نێوی خودایان خودای یەکانەیە کە لە ژێر سێبەری بیر و بڕوای ئیسلامانی هینددا لەسەر بنەمای ئینکارکردنی بت و ڕێز لە بتگرتندا گەشەی کردووە. بە باوەڕیوان خوداوەندی متعال لەوە بڵینترەکە لە پەیکەرێ لە بەرد یا فلزێ جێبێتەوە. خوددا لە نیگەی زانە و فەیلسوف و هونەرمەندێکی زۆری هەندەرانە بە مۆجودێکی حاشا هەڵنەگر لە قەڵەم دراوە وەکو ئێدوارد لوثەر کێسل، ڕاسائیل چارلز ئارتیست، جۆرج هەربێرت، بلۆند، ئێلمۆند، ئێلمەر، پۆل ئەرنێست ئەدۆڵف. ئەمانە لا گوێلێکن لە خەرواری ئەو خوددا بە مۆجود زانیە. چلۆنایەتی خوداوەند لە نیگەی تەسەووفەوە لەم قسانەی پایینەوە بەدیار دەکەوێت. بایەزیدی بۆستامی دەڵێ بە غەیرەس خوددا لە جوبەکەمدا نییە. دەجوبەی مندا لە خوددا زێتر شتێکی دیکە نییە و چەند قەدر مەزنم ئەمن سوڵتانی سوڵتانانم. منسووری هەڵلاز دەڵێ ئەنە الحەق من خودام. بابا تایری خۆمان دەڵێ بێ دەریا بێنگەڕم دەریا تەبینم، بێ سەحرا بێنگەڕم سەحرا تەبینم، بێ سەحرا بێنگەڕم کوه دەروداشت نەشونە سقامەتێ ڕەعنا تەبینم. ئەگەر دڵ دڵبەرە دڵبەر کدومە وەگەر دڵبەر دڵە دڵ ڕاچێنومە، دڵ و دڵبەر بە هەم ئاوی تەوینم نەزونم دڵ کێوە دڵبەر کدومە. خوشا ئانون کەس سەرپا نەدونەند میانێ شعل خوشەک و تەر نەدونەند کێنشت و کەعبەوە بتخانەوە دەیر سەرایی خالی از دڵبەر نەدونەند. هەرچی خودای بتپەرستانە ئەوە بە ئەندازەی عەقڵ و ئاوازی خۆیەسی. بتپەرستان بڕوایان بە ڕەگ و ڕیشەیەکەوە هەیە و بە نێوی ئەو ڕەگ و ئەسڵەوە پەیکەراندا دەتاشن و بە خودایان نێو دەبەن. بیر و بڕوای سۆمەریەکان لە سێ ڕیشەوە ئانو، خودای ئاسمانان و ئەئا، خودای دەریاکان و بەل، خودای زەوین سەری هەڵداوە. تەورات و ئینجیل دوو کتێبن کە لەلایەن خوداوەندەوە بە سروش بۆ موسا و ئیسا هاتوونە خوار، هەروەک کە قورئانی پیرۆز بۆ محەممەد هاتوتە خوار. ئەم بڕوایە لە خودی قورئان کەوتۆتەوە کە دەفەرمێ ئەم کتێبەی بەڕاست کە بۆ تۆ ناردووە باوەڕ بۆ کتێبانش دەکا کە بەر لەوەی لە خوارەوە بەڕێکراون. تەورات و ئینجیلیشی لە بەرا هەنارد، بەڵام وەک کتێبی تاوەلۆدی دیگەر ئیدعا دەکا و بەلای بیر و بڕوالائیکەکانەوە تەورات و ئینجیل هیچ کامیان نەک یەک کتێبن و نەش موسا و ئیسا لە ئاسمانەوەیان بە سروش بۆ هاتۆتە خوار. لە مێژووی جیهاندا تەنها کەسێکی دیکە جگە لە محەممەد کە لافی ئەستەغفیرەڵڵا لە خوداوە ڕاستەوخۆ کتێبی بۆ هات بێتە خوارێ لێدابێ جۆزف سمیت دامەزرێنەری ئۆلی ئاینی مۆرمۆن لە ئەمریکایە. ئەوەی ئەوڕۆ لە دنیای مەسیحیەتدا بە نێوی کتێبی پیرۆز بایبڵ نێو دەبردرێ، کۆمەڵەیەک لە دوو بەش ئەهدی ئەتیق و ئەهدی جەدیدە کە تەورات بەشێ لە بەشی یەکەم و ئینجیل بەشێ لە بەشی دووەمە. ئەهدی ئەتیق کە 5 کتێبی هەوڵی بە تایبەتی تەوراتی ناوە بە سەریەکە و 24 کتێب دەگرێتەوە کە نەتەنها بە شێوەی لە یەک شوێن نەهاتۆتە خوارێ بگرە بەرەبەرە و بە درێژایی زیاتر لە 1000 ساڵ بەهۆی کەسانێ یا چەند دەستەیە لە کاهینانی جوو بە نێوی 26 پەیامبەرەوە کە نێویان لەسەر ئەم کتێبانە دانراون نووسراون. ئەهدی جەدیدیش کە 4 کتێبی هەوڵیوی بە تایبەتی ئینجیلی پێدەگوترێ بە سەریەکە و 27 کتێب و نامیلکەیە کە بە درێژایی 200 کەسانی گوێ نووسیمیانن کە هیچ یەک لەوان لە حەواریەکانی ئیسا نەبوون.
ئیسا تا دەمەدەمی سەرەمەرگی خۆی لە بوونی کتێبی بەنێوی ئینجیل ئاگادار نەبووە. بنەمای ژێرخانی هەرسێ ئاینی یەکتایی ئەمەیە کە ئەفراندە و وەگەڕئێخی جیهان خودایەکی یەکتایە و بەدوو نابێت کە لە تەوراتدا یەهوە، لە ئینجیلدا باوکی ئاسمانی و لە قورئانی پیرۆزدا ئەڵڵای ناوە. لە هەرسێ ئەم کتێبانەدا ئەفراندنی جیهان و گوڕاندنی ئایەم بە دەستی ئەم خوداوەندە بە شێوەیەکی چوونیەک جێڕدراوە. پەیامبەرانێک کە ئەو بۆ تیرەی مرۆڤی دەنێرێ، پەیامبەرانێکی هاوبەشن و یاسا و ڕێساگەلێکی ئەغڵەبە چوونیەکن، وێڕایوەش هەموو چیەتی ئاسمان و زەوینی ئەم خودایە لە ئاینەکانی جۆ و مەسیحی و ئیسلامدا وە کتێبی تەوالۆدی دیگەر ئیدعا دەکا بە شێوەیەکی هێند بنەڕەتی لێکتی جوداواز و هێندێ جار هەر بە ڕاشکاوی لێک دووفاقەکە بە زۆری یەکتابوونی ئەم سێ خودایە دەکا بە چستێکی لە ئاواز بەدەر و محاڵ. جیهانی یەکتایی بە نەزایش بێ لە یەک خودای یەکتایی زێتر نییە، بەڵام بەکردەوە خاوەنی سێ خودایەکە خاڵی لێکتی جوداوازیان لە خاڵی لێکتی چوونیان گەلێ فرەترا. خودای تەورات کە نێوی یەهوەیە و لە تەوراتدا تەنها خودای نەتەوەی جووە و بۆ خۆشی خودایەکی 100% جووە. پەیامبەرانێکی کە لەلایەن خۆیەوەیان دەنێرێ پەیامبەرانێکن تەنها پەیامبەرانی نەتەوەی جوون و کاریان بەسەر بێباوەڕی و بێباوەڕی خەڵکانی دیکەوە نییە. یاسا و ڕێسایەکانی وان بە تۆمەری و بە دەوری ئەم خولگەیەدا دەخولێتەوە کە بەرژەوەندی تایبەتی نەتەوەی جوو لە هەڕەیەکەوە پێویست بێ دەبێت بپارێزرێ. خودای دەکرد دەبووە بەهۆیەوە کە زۆر ئاکامی نائاکاری و نامرۆڤانی لێ دەکەوتەوە لە مافەکانی نێتەوەکانی دیکە خۆنەبان بکرێ یان کەسانێ لە خوتۆخۆڕایی و ناحەق وەک ئەوڕۆ لە فەلەستین دەکرێت بکوژێن. دەبەستێنی ڕووداوەکانی ڕۆژانە یا ڕێکەوتە گرنگەکانی لە جوێن شەڕ و شۆڕ و بەڵای لابەلای ئاسمانی و زەویندا یەهوە شەخسی بۆ خۆی لە ئاسمانێڕا بۆ سەر زەوین دێ تا یەکە و ڕاست بە کاروباری سربەنەتەوەی هەڵ و ژێردەی خۆی ڕابگە و لە کاتی پێویستە بەڕێوەیان برێ. یەهوە لەم هەموو کارانەدا لە سەنگەری یەک خودای تاکو تەنهایی جوولەکەوە هەنگاو هەڵدەگرێ، نەک خودای سەر لەبەری نەتەوەکان و هەموو سەرزەوینان. هەروەها لەگەڵ پەیامبەری خۆیدا بڕیار دەدا کە ئەگەر کوڕانی ئیزراییل خەتەنە بکرێن هەنگین بێ سێ و دوو لە پاداشتی ویدا خاکی کەنعانیان هەتایە پێدەبەخشێ و پاشانەکەش سەر لەبەری شارەکانی ئەم سەرزەمینەیان یەک لە دوو یەک دەداتێ. بەڵام بە مەرجێ نەک تەنها ژن و پیا و بزارۆک بگرە گا و گۆتاڵ و پەز و سەگ و کتکیشان بە زیندوی نەهێڵنەوە. یەهوە دەگەڵ پەیامبەرێکی دیکەدا کە باب و گۆشتاوێ دەخە و لە ژێر درەختدا دەحەسێتەوە. لە تەک پەیامبەرێکی دیکەدا زۆران دەگرێ و پێغەمبەرەکە فرەی وەجیر تێریە. لە شەوێکی تاریکدا لە دووی پەیامبەرێکی دیکەی لە بیابانێ دەگەڕێ تا بە بیانووی خۆ خەتەنە نەکردنەوە بیکوژێ. بە پەیامبەرێکی دیکەی دەستور دەدا کەنانی ڕۆژانی خۆی لەسەر تەپکە گۆ ببرژێنێ و بیخوا. لە پەیامبەرێکی دیکەی دەوێت کە ئیلکەم و بیلکەم دەبێژنێکی زینازادە و ڕووسبی لە خۆی مارە بکە. لەکن پەیامبەرێکی گلەیی دەکا کە دوو خوشکیوی کاوینداری بوون یەک لە دوو یەک کڵاوێن لەسەر ناوە و لەگەڵ کەسانی دیکەدا نازام چیان کردووە. هەروەها لە کسانی ناسپەروەردەی ئۆرشەلیم تووڕە دەبێ و فەرماندەدا کە ئیدی بەبڕای موو لەسەر بەریان نەڕۆیە. کەسانێکی کە ڕوو هەڵماڵی ویان لە ڕوویدا کردووە ڕیخۆڵیان لە کونی قونیانەوە دەردێنێ. لەگەڵ شەیتاندا لەسەر بەندەی خۆی ئەیوب گرێو دەکا. دەگرژ پەیامبەرێکی دیکەی ڕادەچێ لۆچی دەگەڵ ژنی یەکێ لە سەردارانی خۆیدا کاری ناشەڕعی کردووە. خۆ ئەگەر خۆی ویستبای کێ هەژنی جوانی دنیایە هەیە لۆی دەناردوو لە باوەشی دەخزاند. وەک سەرۆکێکی مافیا جووەکانی میسرێ ڕادەسپێرێت کە لە هاوسەیە میسرەیەکانی خۆی هەرچەندی دەتوانن زێڕ و زێ و بە ئەمانەت وەربگرن تاوانە لە کاتی لە وڵات و دەرکەوتندا دەگەڵ خۆیان ببەن و بۆ خۆشی لە شەوێکدا چەند میلیۆن نەوجەوان و زارۆکی میسری بگرە گاو مەڕ و بەرخان بەدەستی خۆی دەکوژێتەوە. لە ئینجیلدا هەمان ئەم خوداوەندە دەبێت بە خودایەکی دوو شەخسیەتی کە لە هیچ ئاینێکی دیکەی ئەفسانەیی یان لە یەکتایی مێژوویەی جیهاندا وێنەی ناتوانی بدۆزیەوە. واتە بە پێیەوەی کە کێهە ئینجیل لە ئینجیلەکانی چوارینە و کام نامیلکە لە نامیلکەکانی ئەهدی جەدید بەدەستی چ کەسانێ نووسرابێ لە دۆنی خودایەکی ترسناک و تۆڵەسێن و فریبکار و حەسوودی وەگی هەوەوە دەچێتە دۆنی خودایەکی بە بەزەی و دڵساک و دەهەندە و بێگرێ کوێری دەرونی وەک خودای ئاسمانی حەزرەتی ئیساوە و چیەتی خۆی دەگۆڕێ.
ئەوها خودایەک ناسارە هەمیشە نەخشی کارجێڕی هەبێکە دە هەمان کاتدا هەم بەڕک و کینە و هەم لە خەڵک برد و هەم سەختگیر و هەم ئاشتی خوازە و هەم لە جوو زێتر چی دیکە نییە و هەم بابێکە کە بە فەرزەندانی خۆی لە تەواوی ئەفرادی بەرەی مرۆ دەنۆڕێ و ئاغڵەبە لەم هەموو زێد و نەقیز و دووفاقیەدایە. لە قورئانێدا خدا نەخودایە 100% کینە تۆز و ڕووترش و گرژ و مۆنا بێبەزیەکەی تەوراتە و نەخودایە دوو شخصیەتەکەی ئینجیل، بەڵکە خودایەکە ئەو تۆیە کە لەو پەڕی بێپەروایی و ڕەهایی و خۆکامەی و هەرخۆی حسێوی ئەو تۆدایەکە لە خۆی بەدە هیچ یاسایە هیچ ئیرادەی و هیچ واقعیەتێ هەبوونی نییە و تەنانەت وەڵگێ بێودەمی وی لە درەختێ هەڵناوەرێ هەرچی لە ئاسمان و زەویندا ڕوودەدا لە کەرتەوە تا بتون بتەوێ و نەتەوێ بە هەمان شێوە ڕوودەدا کە ئەو بخۆی گەرەکی بووگە. خودای موسا قورەتێکی ترسناکی و تۆیە کە هەمیشە لە ناو بەندەکانی خۆیدا دەژێ و هاوبەشی هەموو ڕاستی و دروستی و نادروستیەکانی وانە و خودای ئیساش هەم بە سەرسەری مرۆکانەوە هەم دەنێ و دەرونیاندا و خودای محەممەد تەنێ بە سەرسەری وانەوەیە و لە موقعی فەرمانڕەوایی بێ سەرحەد و سنووری ڕەهاوە دەگەڵیان دەدوێ کە هیچ کاتێ لە کەلی خوداوەندی خۆی نایەتە خوارێ. ئەوجا لە نێوانە ئەم سێ نمونانەی خوداوەنددا ئەگەر نمونەی خودای مەسیحیەت باوکانەتر نمونەی خودای ئیسلام سەروەرانەترا ئەوە خودای جوو تەڕووپڕاوتر و خۆشخوێنترا چۆن بەپێی ئەوەی کە لە تەوراتدا باسی دەکرێ هەم ئیلۆهیمە جووەکە و هەم ئاتونە میسریەکە و هەم مەردۆخە بابلیەکە و هەم بەعلا فینیقیەکە و هەم زێئۆسە یونانیەکە و هەم ژوپیتەرە ڕوومیەکە و لە نێو سەرلەبەری خودایانی مێژوودا هیچ خودایەکی دیکە چ لە ڕووی خەسیەتی شخصی و چ لە ڕووی فراوانی و جۆرا و جۆری بەزم و ڕەزمێکی کە بۆ خۆ دەستی تیایاندا هەبووە و هەر خۆی دەوری یاریەکەی تیایاندا جێراوە شان لەشانی نادە و بارتەقایوی نییە. ڕەنگە ئەگەر چەند بەزم و ڕەزمێکتان لەم بارەوە بۆ بجێڕمەوە خراپ نەبێ. یەکەمیان پەیامبەری جوان حەزەتی ئیبراهیم ئابرامە لە حەبرون لە بەڕووستانێکدا لە خاکی کەنعان تووشی خوددا دەبێ. پاش زیافەت و میوان پەزیریەکی چەور و بەردەڵگر خودایی بۆ ئاشکرا دەبێ. پاشان خوداوەند لە بەرایمی دەپرسێ هاوسەرت لەکوێیە دەڵێ لە خێوەتدایە و خوداوەند دەفەرمێ بۆ کات و ساتی خۆی وەدەگەڕێم و سارای هاوسەرت کوڕەکی دەبێ. سارا لە دەرێ گوێی لەم قسەیە دەبێت لە دڵی خۆیدا پێدەکەنێکە کەشوەکەم پیرە و منیش لە بێنوێژی مانگانەوە چووم و چۆنی منداڵم دەبێ. خوداوەند بە برایم دەڵێ سارا لەو پێدەکەنێ مەگەر کارێ حەسلەکن خوددا لە کران نەیە نەخێر هەر بەڕاستی سارا کوڕەکی دەبێ. هەنگی سارا ئینکاری کرد گوتی پێ نەکەنیم چونکە ترسا بوو. خوداوەند گوتی نەخێر پێکەنیت. پاشان ڕۆیشت و برایم بەڕێ ئەیخست. ئەوجا خوداوەند گوتی ئایا ئەوەی کە دەیکەم لە برایمی وەشێرم؟ جارێکان خوددا لە تاریکە شەوێکدا لە چۆڵستانێکی دەگەڵ پەیامبەری خۆ یعقوبدا زۆرانی دەگرێ. ئەم زۆران بازیە وێڕایەوەی کە تا سپێدەی بەیان درێژە دەکێشێ بەڵام بەسەریدا زاڵ نابێ. ئەوجا کە دەزانێ پێی ناوەستێ لە قەیەکی لە ڕانی یعقوب دەدا و لە جوڵەی دێخێ و پێی دەڵێ وا بەرەبەیانە بەرەوکەم بەردا. بەڵام یعقوب دەڵێ تا بەرەکەتێکم نەدەی دەست لێ هەڵناگرم. خدا لەی دەپرسێ نێوت چییە؟ دەڵێ یعقوب. خدا دەڵێن نا لەمە پاش نێوت دەبێت بە ئیسرائیل یاخود ئیسرائیل چون دەگەڵ خودادا ململانێت کرد و سەرکەوتی. ئەوجا یعقوب گوتی کەواتە ئەتۆش نێوی خۆتم پێبێژە. خدا لە وەڵامدا گوتی لۆ لە نێوم دەپرسی ئیدی بەرەکەتی دایێ. یعقوب ئەو شوێنەی نێونا فنۆئیل چون خودای لەوێدا ڕوبەڕوو دیت. ئەوجا کە لە فنۆئیل تێپەڕی ڕۆژی لێ هەڵات و دیتی کەمێ بۆی دەلەنگێ. زاهل لە سۆنگەی وەیەوە کە کوڕانی ئیزرائیل تا بە ئەوڕۆکەش ماسوولکەی ڕان کە بە کوردی ڕەگی سێبەندەی پێدەڵەن ناخۆن چونکە خوددا ڕانی حەزرەتی یعقوبی لە سێبەندەڕا بەر لە قەداوە. ئەمە یەکەمین جارە کە ناوی ئیزرائیل لە تەوراتدا هاتووە. مانای ئەم واژەیە لە زمانی عیبری کۆندا بەرابەر بە خودایە و فینۆئیل بە مانای خودام دیتە. سەیرەوەیە کە خوددا دەگەڵ پێغەمبەری خۆیدا زۆران دەگرێ. وێڕای ئەو هەموو خودایەی خۆی نێوی ئەم پێغەمبەرەی نازانێ. لەمەش سەمەرەترەوەیە کە حەزرەتی یعقوب بە نێوی ئیل نێو دەنێ کە نێوی خوددا ئەفسانەی یە بابلی و کەنعانیەکانە. ئەمەش لەوە ڕاستەری هەڵداوە کە خوددا نەیتوانی حەزرەتی یعقوب بە ئاردی دادا و دیارە بەمە بۆ رە سیفەتێکی خودایانەی لێ بەدی هاتووە. وا دیارە هەر سیفەتێکی کە لە کێشی خواسایی مرۆیەکی دیکە بەدەر بە درێژایی مێژوو بۆتە هۆیەوە کە خاوەنەکەی بکا بە خوددا بە پیر بە مەشایخ بە خاوەن هێزەکی نهێنی. خداوەند کە حەزرەتی موسا ڕادەسپێرێ وە گەڕێتە میسرێ و نەتەوەی جوو لە میسرێ دەربێنێ
موساش چەندین بیان و دێنێتەوە کە ئەو کارەی پێناکرێ و لە ئەنجامدا مل دەدا و ناچار هاوسەر و کوڕی خۆی سواری وەڵاقی دەکا و بۆ میسرێ دەچێ و دار ئاسای خوا بەدەستیەوە دەگرێ. وەلێ لەو کاتەدا خوداوەند هەست دەکا کە ئەو پێغەمبەرەیوی خەتەنە نەکرا و لەما هێندە تووڕە دەبێت کە لێ دەبڕێ شەوانە لە دوی بگەڕێ و سا بە هەر نرخێکی بێ بیدۆزێتەوە بیکوژێ. بەڵام زیرەکی وریایی سەفورەی خێزانی حەزرەتی موسا فریای دەکەوێ لە مەرگی ڕزگار دەکا. وارێک دەکەوێت کە لە ڕێی کە خوداوەند لە دوی موسا دەگەڕێ بەدەستی خۆی بیکوژێ. سەفورە بەردەستێکی تیژ دەدۆزێتەوە، کڵاوەی زەکەری کوڕی خۆی دەبڕێ و گۆشتە براوەکە تۆر هەڵدەداتە پێش موسا و دەڵێ ئیدی تۆ لەبەر ئەم خەتەنەکردنە مێردی خوێنینی منی، ئیدی بەم فێڵە خوددا موسای بەرهەڵدا کرد. ئەوجا بابزانین مەسەلەی خەتەنەکردن لە کوێوە ئاو دەخواتەوە. ئەم واژەیە ئەگەر بە پیتی گەورە بنووسێ بە مانای یەنار خەتەنە سوارانی حەزرەتی مەسیح دێ. دیارە ئەم خەتەنەکردنە لە ئەفسانەکاندا دەکرێت لە زۆر سەرەوە لێک بدرێتەوە. ئەو کتێبانەی کە بە فەرمانی یوشیا و ئۆزرا بۆ خەڵک دەخوێندرانەوە هەروانە بوون بە سەرساوی ئەو یاسا و ڕێسا و موسەویانەی کە پاشانەکێ ژیانی جووەکانیان لەسەر دامەزران. یەکەم هەوڵ و کۆشت لە مێژوودا بۆەوەی بوو کە ئاین بکرێت بە پێگەی سیاسەتەکانی نەتەوەکان و دەستکەڵای ڕێک و پێخستنی ورد و درشتی سەر لەبەر ژیان. ڕێنان لە مەڕەمە دەڵێ ئەو شەریعەتە بوو بە بەرتەسکترین کراسێک کە بە زۆر دەبەرلەشی ژیانی مرۆڤایەتی کرا. خواردن، دەرمان، کاروباری تەندروستی، تاکی و بێنوێژی و زەیستانی و تەندروستی، گشت و لە ڕێی خۆڕسکانەی سێکسی لادان و خۆڕەحەتکردنی ئاژەڵانە. ئەمانە سەر لەبەریان بوون بە بابەتە فەرزەکان و ڕێبەدیەکانی خوداوەندی. لێرەدا دەبینین پزیشک چۆن جارێکی دیکە وردە وردە لە کاهین گوێ دەبێتەوە و لە پاشان چۆن دەبێتە گەورەترین نەیاریوی. کتێبەکانی لاویەکان زۆر بە پەرۆشەوە هەوڵ دەدەن یاسا و ڕێسا گەلێدا بنن کە هیچ ستێ لە دەسەڵات بەری وان نییە. لە شوێنێکی دیکەدا دەڵێ خوداوەند بە پەیامبەری فرە ڕێزدار و سەرگرانی خۆی حەسقیال فەرمان دەدا کە بۆ مەودای 390 ڕۆژان دەبێ پیسایی بەنانی ڕۆژانی خۆیدا بسوێ و پاشانەکە بیخوا. هەروەها بە پەیامبەری زۆر هێژای دیکە هوشع فەرمان دەدا دەبێژنێکی زیناکار و زینازاتە لە خۆمارە بکە. جگە لەمانە کی بەسەرهاتی ئەیوب پەیامبەری نەبیستووە و خوداوەند لە مەرزێکی کە لەگەڵ شەیتانی دای دەکا لەبارەی ئەزموونکردنی بەندەی گوێ بە فەرمانی خۆی و هەرچی پەتپەتی دنیای هەیە پێ بکە، چون هەر ملکەچیە و سەرپێچی لێ ناکە. هەروەها خۆحەکایەتی ڕۆنانی بورجی بابل و گۆڕانی حەزرەتی نوحتان بیستووە کە چۆن خوداوەند لەوە دەترسێن نەبادا ئەو بورجە هێند بەرزکەنەوەکە دەستیان بەنهێنەکانی بگە و چۆن پیلانەکانیان لێ دەکا کە زمانیان لێ تێک دەدا و سەر لەبەریان سەر لێ دەشوێنێ. هەروە حەکایەتی ساموئێل پەیامبەر و کچانی ئۆرشەلیم کە خوددا لەسەر لە خۆیابوونێک و لێیان تووڕە بۆ و فەرمان دەفەرمێ ئیدیموو لە سەربەریان نەڕوێ. جارێکی دی خوداوەند سکاڵا و بەرحەسقیان پەیامبەر دەبا کە لە ئۆرشەلیم و سامێرا دوو پێتەختی پیرۆزیوی بەجارێ شیرازەیان تێکچووە و خەڵکەکانی چۆن دەستە و داوێنی نەتەوە هاوسەیەکانی ئاشووری و بابلیە و میسریان بووگن. بەڵام ئەم هەناوە بەربردنە بە زمانێکی دیکە ئارز دەکا کە نەک تەنێ ئاوازێکی خواسایی کتێبێکی ئاسمانی پێوە نییە، بەڵکو ئەوەی وەک ئەمە دەچێ لە سێکس شاپەکانی ئەمڕۆکەشدا بە هەسانی دەست ناکەوێ. هەروها واڕوویدا کە لە ڕۆژی 5 مانگی 4 لە ساڵی 3 لە نێو یەخسیرانی چۆمی خابووردا بووم. ئاسمان قەڵشایەوە، فەرمایشتی خودام بۆ هات، گوتی ئەی کوڕی مرۆ، ئەتۆ بزانە کە دوو ژن هەبوون لە یەکدا کۆبا و هەردوو گلە میسرێ کاری ناشەڕعیان کرد و لەوێ گۆی مەمکیان خوتوکەدان و میتەکیان خرۆشاندن. نێوی خوشکی گەورە ئۆهلە و نێوی خوشکی گچکە ئۆهلی بەبوو. ئۆهلە لە دژی من زینای کرد و حەزی لە ئەویندارانی سەمەنجۆنی لەبەرە و فەرمانڕەوایان و والیان و سەرلەبەری کوڕ و کاڵ حەز لێ کردەی خۆی کرد و خۆی بە سەبیلخانەی هەر کەسێکی حەزیان لە شەو باخەڵی بوو کرد و بتپەرستی هەرکێ هەیەن لە کوڕانی ئاشۆر کە حەزی لێ کرد بوو داوێن پێس کرد و دەستی لە ڕوسپیەتی کە لە میسریانی فێر بوو هەڵنەگرت و هەر لە سەرێنی خوبابوونیدا سواری ببوون و میتەکیان خرۆشاند بوو، تۆماوی زینایان تێڕژاند بوو.
لە بەرهەندێ منیش بەدەست ئەوینداریانەوەمدا بەدەست کورانی ئاشور ئەوانیش پەردەی شەرمیان لە ڕووی هەڵدایەوە کوڕۆچیژیان بەدیل بردن و لە شیرینیان کێشان و بۆژنەن بوو بە پەندی زەمانە و هلیبەی خوشکی دید ئەویش دەهێندەی وی شوڵی داوێن پیسی لێ هەڵبڕی بوو بە ماشوقەی کوڕەی ئاشویان ئەو جادیتم ئەویش تووشی گێمارووی بووە و هەردوو خوشک هەر هەما ڕێگەیان گرتووە بەڵام ئەمیان بەجارێ شوڵی لێ هەڵبڕی بوو کە چاوی بە وێنەی کوڕی کلدانی مێزەر بەسەری کە لە دیواری هەڵکەندرا بوو دیتن هەر بەجارێ هۆشی لەبەر بڕاو یەکسەر جیرۆدەی داوی عەشقیان بوو پەیک و قاسیدانی لەو خەڵکی کلدانیان هەنارد کوڕانی بابلی بۆ هاتن ئەوی لێگەڵی کردن کردی و بە چەپەڵی خۆیانیان دژوێن کرد پاشانێکێ لێیان بێزیا و لێیان تۆرە ئەمنیش هەر بە دەردی خوشکەکەی دیکەی لێی بێزیام بەڵام ئەو پێی لە زیناکاری هەڵبڕی و بە ئاشکرا و بێپەروا عاشقێنی خۆی دەگەڵدا دەکردن کە گۆشتیان وەک گۆشتی کەرێ و تۆماویان وەک تۆماوی ئەسپان بوو ئەمێستاکەش ئەتۆ پێیان بێژە کە خوددا دەفەرمێ من ئێرەیی خۆم لە دژی تۆ بەدەنگ دێنم تا بە تووڕەیی ڕەفتار لەگەڵدا بکەن هەنگین بەڕوت و خوتیت بەجێ دێڵم بۆ ئەوەی بە ئاشکرا زیناکاری و دزەیوی و ناشەڕعیەت گەریت ڕەپ و ڕاست بەدیارکەوێ چۆن منت لە بیرە خۆ برد و فەرامۆشت کردم بەشێکی دیکە لە سکاڵانامی خوداوەند لەمە هێش سەیر و سەمەرترە ئەمنەتەوە وەک جیاوگۆڵی ئاڵفیا ژەلان کە لە دەشتی دەڕوێت پەروەران تا فراژوبووی و بە تەمەنێ گەیشتی کرد کە کیژان لەو تەمەنەدا ئاڵهای ئارایشت و خۆ لە تەلدان دەکەن و نەختە مەمکت خڕبوون و گەندەمود لەسەر زەهاریت سەر ببوو لەو دەمەدا بوو کە بەلادا تێپەڕیم ئەتۆ لە هەڕەتی عیشقبازیدا بۆی داوێنی کەوێ کەمم بەسەر ڕوودا کێشا و خوێن و خوڕم شوشتی و بەسەر داڕاکشام تا دزێوی کردەوەکانت وەشێرم ئەو جاکراسی ڕەنگا و ڕەنگ و کەوشی ئابی و پشتێنی کەتانیم دایەی و بە زێوەری زێڕ و زێوانم ڕازاندیەوە و نان و هەنگوێن و ڕۆنم لە بۆ هێنای وەلێ تۆ بەجوانی خۆ خەراب بووی و زینای خۆت کرد بە سەبیلخانە و کارخانەیەکت لە بۆ زیناکاری ڕانە و لە هەمان کاتدا لە کوچە و کۆڵان و ڕێوبانانیش لە گەندانیت قسوور نەدەکرد لە جیاتیوەی پوڵە دوێدەن ئەتۆ پوڵت بەوان دەدا تا بە ڕۆژی نیوەڕۆی سوارت بن یەکێ لە نیشانە بەرچاوەکانی یەهوەی خوداوەند ئەوەیەکە چەندین جار ددان بەوە دادەنێ کە بۆ خۆی بە ئانقەست یارانی خۆی گومڕادەکا و بەڕێی هەڵەیاندا دەبا هەر بۆ ئەوەی بۆرە بیانوویەکان لێوە هێڵێ تا ئازار و ئەشکەنجیان بدا ئەگەر باسی حەزرەتی موساوە خوێنی دەبینی ئەم یاریبانێک و دوو هەوایی یەهوە لە ڕوودانی ڕۆبەڕووبوونەوەی موسا لەگەڵ فەرعەوندا چەندین بەڵایی ناگەهان و سامناکی لێ بەسەر میسیان هێناوە سیرترەوەیەکە هەر لەم بارەیەوە لە ئینجیلدا دەفەرمێ گوتەی خوددا دەڵێ لە سەهیون بەردێکی دادەنێم کە خەڵکی پێ هەڵەنگوتن و سەرنگرێ دەدەم و لەو بەردەی تاوێرێکی دروست دەکەم لەسەری هەڵزەڵێن لە قورئانی پیرۆزیشدا خوددا فەرموویە هەر شارێک کە قڕمان تێخست تازە ناشێ بەرەو دوا بگەڕێنەوە لە پێشان ئاسپ و تیامات بە مانای ئاوی سوێر و ئاوی شلەتیان تێکەڵ بە یەکدی بوون خوداکانیان لە لێکدانی ئەم ڕاگەزە هاتنە گۆڕێ بەرەو نوخشەکان هێز و گوردێکی ئەوتۆیان نەبوو وەلێ پاشەوان نەژادێکی بەهێزیان لێکەوتەوە کە بە گورتترینیان ئانۆ نابوو سەرنجام لە نێوان خودایەکاندا ئاوری شەڕ هەڵایسە و تیامات بڕیاریدا کە سەرلەبەریان قڕکە لەلایەن خودیانەوە مەردووک بۆ فەرماندەی هەڵبژێردرا و شەڕدەستی پێکرد مەردووک تیاماتی بە دوو کوتەوە کرد لە نیوەیەکی ئاسمان و لە نیوەکەی دووهەم زەوین هاتە گۆڕێ پاشانەکێ پەرژایە سەر ئاسمان و لە نیوەکەی دووەم پاشانەکێ پەرژایە سەر مرۆ دروستکردن و شاری بابلی ڕۆنا ئەو جابیریان لەوە کردەوە کە مرۆ دەبێ هاوسەریشی هەبێ خودایانیش بڕوایان بە دووتایەتی هێنا هەروەک ئانتوو یان بە هاوسەری ئانوو لە قەڵەمدا نەتەوەی نێوبرا و جگە لە خودایان باوەڕیان بە ئەروەی خراپکار و ئیفریت و زندۆکەش هەبوو بۆوەی لە گەزەن و زیانی وان بەدوور بن گوڕی و قوربانیان پێشکەش دەکردن
لە شەڕ و شوڕاندا گرنگترین کارێکی کە دەیان کردەوە بوو کە بتێو شارەیان بۆ شاری خۆیان ڕاگوێزن. ئەمەش بە مانایەوە بوو کە تەواوی شاریان بەدیل برد بوو. هەروەک دەزانین لە شەڕەکانی کەلدانیاندا پەیکەرەی نانا یان پەیکەرەی نانایان لە ئاشوورستانڕا بۆ کەلدانستانێ وەگوێست. پاش 1635 ساڵ نانایی مێچکە خوداوەند بە دەست کەلدانیانەوە بوو. ئیدی ئەوە بوو پاشانەکەی بانی پاڵ شای ئاشور توانی خوداوەندی نێوبراو کە لە ژێردەستی کلدانیاندا بوو بۆ شاری ئوروخ وەجێڕێ. کاری بتپەرستی جگە لە ئێرانیان درێژە دەکێشێ تا هاتنە گۆڕی ئیسلام کە بتێکی زۆر لە نێو عەرەبی چۆڵ نشین لە کابەدا هاتنە پاڵی و هەموو ساڵە بۆ زیارەتێ دەچوون تاوەی کە هەر نەتەوەیە بوو خۆی بتێکی تایبەتی هەبوو وەک 4 بتی گەورە بە ناوی لات، مەنات، هوبەل و ئوزا کە ناوبانگێکی فراوانیان هەبوو. بتپەرستان لە نواوە لەسەر ئەو بڕوایە بوون کە بتەکەیان ڕۆزیدا کارساز هۆی دژمن بەزێنی و هێزبەخشن. بتپەرستان لە بۆ هەر بتێ ڕەگ و ڕیشەیەکیان هەیە. بە نمونە سۆمەریان بۆ خوداوەندەکەیان بڕوایان بە سیفەتگەلێکی وەک تووڕەیی، ئالوودەگی، شاوەت، ئەوین و ڕەک و کینە هەبوو. مەزنترین خودای سۆمەریان ڕەبونوعی فراوانی نیعمەت بوو کە ڕۆزی بە مەردمی سەرزەوین دەبەخشی. ئەم پەیکەرەیان دەبیچمی ژنێکدا بوو کە بە شیری خۆی دنیای شیر ڕشێن دەکرد ساز کرد بوو. ئەم خوداوەندە لە کاشان، گورگان، دامغان، نەهاوەند و قەرەداغی کوردستان دیتراوە. پاشان لە ئاسیای چکۆڵە و یۆنانستان بە ڤینۆس ناسرا. نێوی ئەم مێچکە خوداوەندە لە شارەکانی مۆزەپۆتامیا بە نێوی ئۆرانی ناو ئیشتار نامێ بووە. بەش بە حاڵی خوددا لە نیگای ئاژەڵپەرستیەوە ئەوەیەکە لە سەرەتاوە بەهۆی ئین ناتوم شاپاتسی شاری لاگاشەوە پەیدا بوو. ئەو مێچکە خوداوەندەی مانگی بە جوانەگایەکی پڕهێز کە چارەنووسی مرۆیانی لەدەستدا بوو دەناسی و ئەویش هێز و گوردبەخش سەروەری و شکۆ بدە و پاشان ڕۆزی دەبوو. پاشپاتسی جگە لە مێچکە خوداوەندی جوانەگا مێچکە خوداوەندی مار کە فەرمان فەرمای زەوین بوو هاتە گۆڕێ. نەتەوەی لاگا ژمارێکی پەپکە خاردوویان لا فلزات دروست دەکرد و لە ملی خۆیانیان دەکرد و لەو بڕوایەدا بوون کە ئەممارە لە بەڵاو نەهامەتیان دەپارێزێ. جوانەکە پەرستان لە ئەنجامی شەڕ و شۆڕ و بەزین و بۆر خواردن وردە وردە بەرە وڵاتانی میسر و جەلیلە و هیندستان بڵاو بوونەوە. ئەو نەتەوەی کە لە جەلیلە هێوری بوون بە دەستی حەزرەتی موسا ئەوی سەری بە فەتەرات چوو قڕکرا. ئەوی بڕوایی بە یەکتاپەرستی هێنا. بە بڕوای ئێرانی نەژادان پێش پەیدابوونی زەردەشت گایەک هەبوو ئەو گداتیان پێدەکوت و ئەو گایە یەکەم گایەک بوو کە لە دنیادا گوڕا بوو. هەندێک لە مێژوو نووسان لەو بڕوایەدان کە گایەکە نێر بووە و بە مەزەنەی هەرە زۆری مێژوو نووسان مێینگە بووە و دەگەڵ کیومەرس پادشای پێشداییاندا هاوزە بووە و لە یەک ڕۆژدا لەدایک بووگەن. ئەم گایە لە هیندستان و میسر نێوبانگێکی فراوانی پەیدا کرد و میسریەکان تا پەیدابوونی ئیسلامیش هەر بە نێوی گای ئاپیسەوە لە قەڵەمدەدا و بڕوایەکی تایبەتیان بەو گایە هەبوو. کەمبوزیە شای ئێران کاتێ لەشکری لەسەر میسریان کرد و شاری مەمفیسی داگیر کرد بۆ جۆڕاکێشانیان فەرمانیدا کە گای مەمفیسی بۆ کن بێنن کە هێنایان خەنجەرێکی دەستگیرا کرد و گای ئاپیس کوژرا. لە پاش ماوەیە کەمبوجیە بۆ دڵدانەوەی خەڵکەکە و قایلکردیان گایەکی ئاپیسی دیکەی سەر و بەرناو لە پەرستگەی میسریاندا دامەزراند. دەڵێن میسریەکان بە بۆنەی کوژانی ئەم گایەوە حوتویەکی خشت پرسە و تازەیی گشتیان ڕاگەیاند و تازێمانیان بۆ دانا. لە میسرێ لە پێش ئیسلامدا کتکی گوربەش بەجیان لە بەرێکی پیرۆز دەژمێردرا. بە جۆرێکە کاتێک گوربەیەک دەمرد ڕێڕەسمی تەرم بەڕێکخستنی بە تابوتیان لە بۆ بەڕێوە دەبرد. لەشیان مومیایی دەکرد و لە نێو تابوتیاندا دەنا و ئەو جاتەیان ناشت. کاتێکی کە قەیسەر سەرداری ڕۆمی شکستی بە میسریان خوارد لەگەڵ سپایاندا پێی هاویشتە گوێدەریای نیل و لە هەمان ڕۆژدا یەکێ لە سەربازانی 3000 گوربەی لە بنپێی ئاسپەکەیدا کوشت بوو. میسریان وێڕایی یاسا و ڕێسایەکانی زۆر سەختی قەیسەر سەربازەکەیان گرت و هێندەیان تێڵاترێن کرد تا گیانی لەدەستدا. پلوس کە قەڵایەکی مەحکەمی لە زاری نیلدا هەبوو بە هۆی گوربە پیرۆزەکانەوە بەدەست سپایانی کەمبوجیە کەوت. لەبەرەوەی کە قەڵایەکە زۆر سەخت بوو پۆلیس و سەربازانی میسری بەو پەڕی لە خۆبوردنەوە داکۆکیان لێدەکرد ملی نەدەدا.
تاوە بوو کە کەمبوجیە دەستوری بە سەربازانیدا کە هەر گوربەیەکیان دەردەستکەوت دەستەمۆی بکەن سەرنجام ڕۆژێکی هەینی سەربازانی ئێرانی لە حاڵێکدا کە هەریەکە گوربەیەکی لە باوەشی خۆ کردبوو هەڵمەتیان بۆ دژەکەی پلوزی برد. میسریەکان هەر بەوەندی کە چاویان بە سەربازانی ئێرانی و گوربەکان کەوت پاشەکشەیان کرد، تەنانەت تاکە سەربازی میسری زاتی ئەوەی بەبەرەوە نەماکە هەڵمەت بۆ سەربازانی ئێرانی بەرێ، چونکە لە گوربە پیرۆزەکان زۆر هەراسان دەبوون. سەربازانی کەمبوجیە بەبێ ئەوەی کە تەنانەت یەک تیر لە کەوانەکانیان پڕتاوکەن شاری پلوزیان داگیر کرد. ڕەگوڕیشەی پشی لە گوربەی پیرۆز بەم شۆڤەیەی پایین بەدیار دەکەوێ. ئیزیس پیرۆزترین مچکە خوداوەندی میسری لە بۆ ئەوەی بتوانێت لە دەستی یەکێک لە خوددا بێبەزەیەکان کە نیازی کوشتنیوی هەبوو گیانی بە سڵامەتی دەربەرێ، خۆی لە شکلی گوربەدا سەروبەر نابوو، لە بەرهەندی خوداوەند لی خۆش بوو. نەتەوەی پێرمانیش گوربە بە پیرۆز دەزانن. لە شەڕی دووەمی جیهانیدا سەربازانی پێرمانی کۆمەگیان بە ژاپۆن دەکرد. ئینگلیسەکان بیریان لە تەکبیرە کردەوە، سەر لەبەری فڕۆکە و زرێپۆشەکانی خۆیان بە وێنەکی کتکی گورپەی سپی ڕازاندەوە. بەم تەکبیرە پێرمانیەکان لە زیاتیەوەی کۆمەک بە ژاپۆنیەکان بکەن بوون بە بەشێک لە هاوسوێندانی ئینگلیس. گاپەرستی تاوەڕۆکەش لە وڵاتی هیندستانێ لە هەرمێن و برەودایە. ژمارەیەکی زۆر لە خەڵکی هیند گاپەرستن. گاپەرستی هیندستان لە سۆمەریەکانەوە وەرگیراوە، چون سۆمەریەکان بەڕوایان بەبوونی گایەک هەبوو کە مەردووکی پێدەگوترا و نێرە بوو. ئەم گایە هەر ئەو گایەیە کە لە شەڕێدا تیاماتی بە دوو کەرتەوە کرد. لە کەرتێکیان ئاسمان و لە کەرتی دیکەیان زەوین هاتنە گۆڕێ. بگرە لەم ئاخرۆخرانەدا مەهاتما گاندی لە بۆ پاراستن و لە گەزاندە بە دوورگرتنی ئەم گیانلەبەرە فرەی زەخت لەسەر دەکرد و ئەوەی بە خاڵی چەقی چەمبەرەی هیندوئیزم نازنا و پێیبەخشی و ڕێز و ستایشی گیایی زۆر بە پەرەوشەوە ڕادەگرت. خوددا لە نیگەی خۆڕسک پەرستانەوە بەش بە حاڵی ئێرانیانی پێش زەردەشت پەیامبەر سۆسە دەکرێ. ئێرانیەکان لە پێشدا بڕوایان بە زەروان کە چاکە و خراپە لەو ڕاکەوتونەتەوە هەبوو. دنیای ڕۆشنایی لەسەرەوە و دنیای تاریکی لە ژێرەوەدا مەزران و لە نێوان ئەو هەردووانەدا هەوایە. ئەوان زیاتر ڕەواڵەکانی خۆڕسکی وەکو خۆڕ و مانگ و چیاکان و ئەستێرەکانن دەپەرست. سرشتی بە کەڵک و سپی و نورانی دیۆس یا خودا و خودای خودایانی بەنێوپاتر واتە بابی خودایان هۆرمۆست نێو دەبن. وارونا خداوەندی ئاسمان، ئیندرا خداوەندی شەڕ، ئاگنی خداوەندی ئاور، میترا یا میهری خداوەندی نور و دادپەروەری و سۆما خدای جیای پیرۆز هۆم بوو. جیای هۆما واتە گاوما تا ئێستاش لە ناوچەی قەرە حەسەن بۆ ماسی ڕاودەکردن دەگۆم و گۆماندا دەخوسێنەوە و ماسی پێسەرخۆش دەکەن و دەیانگرن. زەروانیەکان تا سەروبەندی سەسانیەکانیش هەرمابوون و ناوبەناو پەیڕەوانی زەروان لە بەرابەر زەردەشتیاندا بەرگریان دەکرد. پلەپای خۆر لە ڕاتەیەکدا بوو کە پەیکەرەی هورمزیان بە خۆر دەچواند. سیفەت و ناونیشانی زەق و زۆپی خۆری ئێزدیان بە نێو ئاسپی تیژڕۆ دەردەبڕێ. جا هەر لەبەر هەندێک چەرخی پیرۆزی خۆر لە نێو ئێرانیەکاندا بەهایەکی تایبەتی هەبوو لە زۆر بۆنە و کاتی گرنگدا بۆ پیرۆزکردن و بە گەورەزانینی ئەم سریشتە ژین بەخشە لەگەڵ خۆیانیاندا هەڵدەگرت و لە گەزینگی ڕۆژهەڵاتن و ڕۆژاوابوونی خۆردا بۆ ستایشی وی ڕێوڕەسمەکان بەڕێوە دەبرد. لەم کارەدا زیاتر نەتەوە ئاریایەکان و سامیەکان هاودەنگ بوون. خۆرپەرستی یەکێ لە کۆنترین شێوەکانی پەرستن و ئاینە بەش بە حاڵی کلدانیەکان ئەستێرە گەڕۆکە بنچینیەکانی موشتەری زوحەل، زۆهرە، مەریخ و ئوتارید و مانگ و خۆریان بە ڕاواڵی خودایان دەزانی. زۆهرە ڕاواڵی ئیشتار خودای ئەوین و موشتەری نماینەی مەردۆ خودای خودایان بوو و بزاوت و خەڵاتن و ئاوابوونیان لە چارەنووسی خەڵک و وڵاتی خۆیاندا بەکاریگەر دەزانین. چینیە کۆنەکان زەوینان دەپەرست. لەمڕۆوە لە هەر کوندێکدا بە مانای بڕشتی زەوین گردی تورەکە ڕێژ و تەپەی بڵیندیان لە خاک خود دەکردەوە و لەسەر قولەی وی درەختێک و بە چاردەوریدا نەمامانی پیرۆزیان دەچەند و گرد و تەپە تورەکە ڕێژانەیان بە نێوی شیەوە نێودەنا. شی لە هەر گوند و دێهاتێکدا مەڵبەندی پەرستش و جێگای خوداپەرستی دێهاتیان بووە کە تەشریفات و ئادابێکی تایبەتی نیسبەت بە خودایانی زەوین لەوێندەرێ بە عەمەل دەهات. خەڵکەکە سرودی بە ئاواز و سەماوەیان بە ڕێوە دەبرد و لەو بەڕوایەدا بوون کە ئەم جۆرە کردەوانە لە پێشگای شیدا دەبێت بە مای خێروبێری زۆر. ئەم گردە تورەکە ڕێژانە لە شاری مەرکەزی کە نشیمەنی خاقان بوون
هەموو شی بوون و فرە گەورە بوون و لە 5 خاک کە هەر نهۆمێکی بەڕەنگی بوو ڕۆدەنا تا بەرووبووی خوداپەرستی لە دابێنیوان بە نسیوی سەر لەبەری خەڵکەکە بێ. خاقان بۆ خۆی لە تاوساندا لە پێش ئەو گردە توورەکە ڕێژەدا ئامادە دەبوو، زەوینی بەدەستی خۆی شۆ دەکرد و ئاروای زەوینەی دەپەرست و لە بۆ سەرپاکی مەردمی سیند و ئای دەکرد. چۆن ڕۆژگارێ بەسەرت و زەوین پەرستی ڕاونەقی خۆی لەدەستدا، ئاسمان پەرستی لە جێوی بەرهەمێن و بەراوکەوت. لە سەروبەندی پادشایی شانگەکاندا پەرستراوێکی ئاسمانی بە نێوی تی یان شانگتیەوە بوو بە پەرستراوی تەواوی خەڵکی چین و پەرستراوی تیان بە خوداوەندەگاری ئاسمانی یان خاقانی ئاسمان زانی و پادشایەتی ئەو زنجیرەیە لە بۆ فەیز و بەرەکەت خوازی لێ دەپارانەوە پلەپایەویان بە لەبەرتر و باڵاتری سەرزەوین لە قەڵەمدا. کاتێکی نورەی پادشایەتی هاتە سەر زنجیرەی چوو لە زیاتی تی نازناوی تین واتە ئاسمانیان پێبەخشی کە مەنزڵگای ئەروای باڵا و مەقامی نزدیکانە. ئیدی لەبەر هەندێ ئەو زنجیرەیان بە نێوی تین تیرۆ واتە کوڕی ئاسمانەوە نێونا. ئەوڕۆ خۆڕستگەریەکان بە پێچەوانی یەکتاپەرستان ئەفراندەی بوونەوەران بە خۆڕسک دەزانن و لەو باوەڕەدان کە خۆڕسکی گوراندەوە تا ئەسپەرم ڕێحانەی نێر دەگەڵ هەواڵ مادەدا تێکەڵ نەبێ زایمان و زاوزێ پێک نایە. زانایانی ژیناس دەڵێن مادە خەسیەتەکانی ژیانی تێدایە. پێویستی بە فەرزی هێزی جگە لە هێزی مادە بۆ تەفسیرکردنی پەیدابوونی ژیان لە گۆی زەویندا نییە. زانایانی کیمیاناس دەڵێن تیشک لە بۆ تەفسیری مادە و لێکدانی ئۆرگانیکی و غەیری ئۆرگانیکی بەسە و سەر و زیادەتی. ئۆرقیا ئەسیر بە مادەی ئەسڵی جیهان لە قەڵام دەدا و فیساگۆرس بە ڕۆحی هەمووانی کە سەرچاوی ئەڕوایی جوزئیە. گومان لێ دەکرد و ئانکساگۆراس بە ئەسڵی ئاوی دەزانێ. بەڵام لە نیگەی زانستمەندانی نوێوە ئەسیر مادەیەکە لەو پەڕی لە تافەتدایە و لەسەر لەبەری جیهانی پڕ کردووە و هەڵگری شەپۆلەکانی ڕووناکی و گەرمی و شتەکانی دیکەیە. یەکەم کەسێک کە تیۆری شەپۆلی لە ڕووی ڕاجۆزانی ڕووناکی بە پێشیمانی ئەسیر پێشبینی کرد هۆجنس زانستمەندی زانستەکانی خۆرسک بوو. لەمار ڕاستینی ڕووناکی لە ناو زانستمەنداندا دوو نەزەریە هەن. ئەلف نەزەریەی ئەتۆمیکە بە پێی تیشکەکانی ڕووناکی لە زنجیرە گەردێکی یەکجار وەرد و چکۆڵە پێکاتووە کە بەڕێک و پێکی لە سەرچاوی ڕووناکی جودا بۆتەوە و بە خێرایی 300 کیلۆمەتر لە چرکەیەکدا بە فەزادا بڵاو دەبێتەوە و لە بەتاڵایی و هەوا و تەنە شەفافەکانەوە تێدەپەڕن. بێ نەزەریەی چەپۆلیکە بە پێیوی تیشکی ڕووناکی لە شەپۆلە خواسایی بەدەرە یەکجار خێرا و کورتەکان پێکاتووە و بە خێرایی 300 کیلۆمەتر لە چرکەیەکدا بە فەزادا بڵاو دەبێتەوە. پێویستی بە مادەیەکی ڕەوان هەیە کە سواری بێ و بە هەر لایەکدا ویستی بڕوا. لایەنگرانی نەزەریەی شەپۆلی کە شیمانەی ئەسیریان وە بەرباس و لێکۆڵین داوە لەو بڕوایەدان کە هەڵگری شەپۆلەکانی ڕووناکی مادەیەکە بێڕەنگ و بێکێش و بێبێن و بێچتی دیکە و یەکجار ڕەوان و کە سەرتاسەری جیهانی تەنانەت لە نێوان خڕکەکانی ئاسمان و ئەو شوێنێک کە پێی دەڵێن بەتاڵایی پڕکردووە و شەپۆلی جۆراوجۆری ئەم مادەیە کە جارێ بە شێوەی مادە و گاهێ بە شکلی دەنگ و ناوبەناو بە تەرزی گەرمایی و دەبەرابەر نەزەریەکانی دواییدا هێندە جار بە شێوەی تەن و مادەی خواسایی بەدیار دەکەوێ. هێندێ لە بڕوایەدان کە ئەم ئەسیرە هەر بۆ خۆی ئەو خودایی جیهانەکەیە. تەنانەت هێکڵیش تووشی ئەم وەهم و خەیاڵە بوو بە تەرزی ماتریالیستانەی بیر دەکردەوە، بەڵام لە بیری ئایدیالیستیانە قوتار نەبوو. جا لە بەستێنی باسی بتو خودای یەکتایی چوەک زەرتەشتی ئێرانی نێژادان و چوەک یەهوەی جوان و چوەک مەسیح و چوەک ئاڵای موسڵمانان دەبێ بزانی نەتەوەی کورد تا ڕادەیەک بەرکاریگەری ئەم جۆرە بیروباوەڕانە کەوتووە تا ئەندازەیە کەڵکی لێبەرگرتووە. کاتێ مرۆڤەکان لە تاریکستانی ناومێدیدا بە مردوێتی لەدایک دەبن و دەگەڵ کەسانی دیکەدا سەر و ساخت پێدا دەکەن، سەر لە نوێ لەدایک دەبنەوە. وتوێژی دەگەڵ خات و جاکلیندا ژیانم بریتیە لە هیچ. جاکلین هەرچەندە بەدەگمەن خۆی دەگەڵ کەسانی دیکەدا ئاشکراکە، ئەوە بیر و بۆچوونی خۆی بوو لە مەڕخۆی. دەکرا ژیانی بە جۆرێکی دیکە بە، بەگرە مێژووی مرۆڤایەتیش دەکرا بە بارێکی دیکەدا هەڵکەوت بە. مەبەستمەوەیە کە مرۆڤ لە قۆناغەکانی مێژوودا بەش بەوەندەی کە لە ڕاستیەکان دەگا دەیتوانی لە دروستکردنی مێژوودا ئازادانە دەور بجێڕێ، واتە لە بڕیاردان و ئەنجامدانی هەندێک ستاندا ئازاد بووە و ئازادە. جاکلین سەرگرانە لە هەموو شتێکی کە لە دەوروبەری ڕۆیان دەدا بە وردی بیر لێدەکردنەوە، بەڵام بیر و بۆچوونەکانی لە دڵی خۆیدا دێڵێتەوە.
ئەگەر ناو بەناو یەک دوو چتێکی ئەویش بەدەگمەن کە بە بیردادێن و لە زاری دەردەچن ئەوە وەک بڵێ ڕاستیەکان نەبادا لە قەپێڵکی خۆیانەوە دەرکەون و کتۆمەت وەکو ئاردی نێو درۆیان لێبێ دوو دڵانە بە چپەوەیی دەگوتن تروسکەیە کە لە دوور چاویدا هەڵدەبوو دەکوژایەوە بە زمانی حاڵ دەیگوت وا بیر دەکەنەوە کە جێلم بەڵام من جێل نیم. جاکلین لە دەست و برد و هوەری ماڵ بەڕێوەبردنیدا کێ هەست سەرە کابانی وەستا دەگری دەستکی لە دوود نەدەکرد و ئێرەی خۆزەی پێدەبرد. تەنانەت هەرژنە دەسڕۆیەکی منداڵداری بە ئەرک و ئورک خۆزەی بەوە دەخواست کە کارامەیی لەو تەرزەی لە بۆ هات بە ڕەدایە و چەند سەعاتێکی کار و فەرمانی ماڵەکەی بۆ ڕاپەڕاند بە. بەڵام جاکلین هەروەک لە ساناکردنی کاروباری ماڵانی دیکەدا ئەو وەستایەتی و کارامەیی دەنواند داخوای لە ماڵە خۆشیدا و هابوو دەکارەکانیدا تابڵەی سەرڕاست و جێی متمانە بوو بیری لەلایەنی هەرە گرنگ و هەرە ناسکی کارەکانی دەکردەوە کەچی لە کاروباری ڕاپەڕاندنی ماڵەکەی خۆیدا زۆر خەمسارد و کەمتر خەم بوو نەیدەپەرژایە هیچ و بە هیچ ڕانەدەگەیشت. جاکلین داکیشی وەختی خۆی هەر ئیشگەری ماڵان بوو هیچ سکاڵا و گازنێکم لە دایکم نییە. دەیگۆ بۆ لێدان لی دەداین بەڵام باشی پێگەیاندین. جاکلین هێشتا تەمەنی 7 ساڵان بوو دایکی بێوەژن کەوت لە سبیانێ ڕازووە دەردەکەوت ئێوارانیش وەدەگەڕایە ماڵێ زۆر کەممان دەدیت. دیارە جاکلینیش کەمتر زەین دەداتە دەرز و دەوران زێتر خۆ دەداتە لاساری. چوونە فێرگە بە کەڵکی چ دێ لەوە حاڵی نەدەبووم بە تووشی هاوڕێیەکەوە کە سەر و ساختێکی تایبەتی دەگەڵدا بوەستێ مامۆستایەکی ڕێی عەقڵشان دەرەوە کە دەرەی دنیا چکۆڵەکەی ڕا دەستێکی بۆ درێژکە نەبوو نە دیپلۆمایەک نەشایەت نامەیەک بێەوەی هیچ ستێکی بەدەستەوە هەبێ و دەرویەکی پێ بکرێتەوە نەبوو بۆ خۆی دەستپاچە بوو کە تەمەنم بە 16 ساڵان گەیشت ستێکی گەوجانم کرد چ بکە مرد بە بابی منداڵەکەی دەکا و 8 منداڵی دیکەشی لێ دەبن. مەڵێ کابرا زۆر کەیفی بە منداڵان دەهات بەڵام تاساوا بوون کە هەراش دەبوون کارەکە تمەز ڕووی لە دژواری و سەختی دەکرد. مردەکەی تا لە سەربازی بوو دارتاشێکی زۆر ڕێک و پێک بوو لە سەرەتاوە زۆری بە دەور و پشت دەدات ڕاستیش گەرەکە جاکلین عاشقیشی بوو بەڵام زۆری پێناچێت کار لە کار دەترازێ دەبێتەوە کە ئافرەتێکی دراوسەی چیژێکی شەشمانگان بە بەرمەمکانەی بووە بە قەپاتمەی ئیدی لەو قەرا متمانەی بەبڕای بەبڕا بە مێردە نامێنێ. کابرا هەمیشە دەستە دەرێ و بە ماڵە ناکەوێ ئەویش بە هەموو مەزنەکەیەوە بیر و هۆشی بەلای ئەوەدا دەلەنگێکە هەمیشە دەگەڵەوی ڕادەبێرێ لە پڕ مێردە خۆدەداتە مێگوساری و ئارە خواردنەوە و لە سۆنگەی لە کارماندوو بوون بەرەبەرە کاری کەمتر پێدەکرێ و دەداتە باری کەزی و کەنەفتی. دەست بە لێدان و هەڵدانی جاکلین دەکا سەرتاپای لە شم بریندار بوو بەڵام هێندە شەرمەزار بووە ئەو حاڵەی لە کەس نەدرکاندووە. هەر لە باخچەی ڕاکە بەرەو ماڵی بە دیار دەکەوت یەکسەر لەرزم دەهاتێ. باشە بۆچی وازی لێ نەدەهێنا؟ ترسەم لە وڵاتی وان دژیاین تەنێ بووم کەسم نەدەناسی هەر لە پاشوکردنم سەر و کارم بە ماڵی کەس و کارمەوە نەما بوو 14 ساڵی خشت بوو چاوم بە خوشکەکانم نەکەوت بوو نەیدەهێشت هاتوچەی دەرەی ماڵی بکەم چوونە بازاڕ و شمەکڕین منداڵەکان دەیان کرد تەنانەت چوونە سەر تەرمی براکەشمی بەرە و بڕی لێکردم خوشکەکانم نەمابوون تەنێ بۆ چوونە سەر کار ڕێی چوونە دەرەی دەدام کە کار بۆ حاڵە گەیشت ئیدی هیندەی وەخت بەدەستەوە نەدەما بەشی چاو دێری منداڵەکانی بکە ناچار منداڵەکان لەلایەن دەستگایەکی خزمەتگوزاری کۆمەڵایەتیەوە کاریان ڕاست بێ خرانە پێشکاری خێزانەکانەوە. دیارە جاکلین دەبەرابەر ئەمە هەستی بە شەرمەزاریەکی زۆر دەکرد کاتێک خەڵک ڕووی توان زیان بە قەستی لێ کەمکردنەوە تێکرد دەیانگۆ ئەگەر دایکێکی تەواو بە منداڵەکانی بۆ دەردە نەدەچوون بەڵام جاکلین زۆر بەتوندیان لێ بەدەنگ دەهات ئەگەر ئەوانە لەو دیوی کارەکە حاڵیبان ئەو قسانەیان نەدەکرد. پاشان کە مێردەکەم لە لێدان و هەڵدانمدا بەجارێ شوڵی لێ هەڵکێشا ئەمنیش دەستم بە لێدانی کرد ئەسڵەن دەبا زووتر دەستم بەم کارە کردبا بۆەوەی واز لە مێردەکەی بێنێ وەختێکی زۆری پێدەچوو مانگێ بەسەر تەلاقدرانیدا تێنەپەڕی مێردەکەی تۆخۆش هیچ خەمم بۆ نەخوارد بگرە پێشکەنیم ئێستا پێش دەکەنم بەڵام تا دەگەڵیدا بووم زەردەم وە سەر لێوان نەکەوت لەوێ ڕۆژێوە لە بۆ تەنێ یەکامانج هەڵپەی دەکرد یەکەم ئامانجم لە ژیانمداوە بووکە بە خاوەنی ماڵ و حاڵی خۆم ببم هەر بۆ یەکە لە پاش چەنانێک ئەو ئاپارتمانێکە تێیدا بوو کڕی ئەم بەخێوی مەڵک بوونا بوو بە سەرچاوی شایی بەخۆبوون و بەخۆوە نازین ئەم بەخێوی مەڵک بوونا زێتی پشتە سوور و بەهێزتر کرد بەڵام لە تەنهاییش دەترسا تاقی کردبەوە وەلێ لە بۆی بەسەر نەچوو بوو ئێستا پیاوێکی دەژیاندا هەیە ئەوەش بۆ دڵنیایی شەوانە پێویستە
هێندێ جار تەنهایی پێ باشتر بوو، چ گومانی لەوەدا نەبوو کە وازی لە مێرد پێکردنی نییە. کچی ئەم زەمانە کێ هەیان مێردکردن بە گرنگ دەزانێت جا چییە ئەمنیش وەکەوانم. پیاوەکەش لەبەرەوەی ژینی تەلاقدا بوو پێویستی بەسەر سووکی هەبوو، هەرتک کورتێ و کەژێ لێک دەهەژێن، دەگەڵ یەکدیدا ڕێککەوتون. جێشت و مێشتەکە پیاوەکە لی دەنان، بازار و شمە کڕینەکەش جاکلین دەیکردن. یەک شەموان بە بازاراندا دەگەڕا، زۆر عاشقە دیتنی شمەکان بوو بەدەست، بۆ دەست بە کاڵا و قماشی جوان جوان داهێنان فراقی ڕەشی دەکرد. ئەم گەشت و گەڕانانەی وەک خەونێکی بە پەڵەو لە کەی ڕاستیەکە نالوودە دەبوو، نەدەهاتنە پێش چاو. بەڕەنجی شانی خۆی پۆڵ پەیداکردن هەست و خستێکی بەهێزی ئازادی و سەربەخۆیی پێدەبەخشی. کابرای هاوڕێشی خانوویەکی چکۆڵەی لە دەری شار کڕی بوو، چونکە هەرزوو ئەوەی بەڕاشکاوی پێگوت بوو کە دە حاڵێکدا نێوانە ناڵۆز بوو وە دەری دەنێ. هەر کاو ناکاوێ ئەوەی بەبیرت هێناوە کە خانووی خۆیەتی و بە ناوی مەیدانداری لێکردنەوە دەیگو هەر کاتێکی وازم لێبوو وە دەردەکەوم، کەنگیم ئارزوو لێبوو بۆ سەردانی دۆست و هەواڵانم دەچم. زۆریان دەگەڵ یەکدی نەداخاوت. خۆشترین کاتی جاکلین ئێواران حەسانەوە بە تەنێ خۆ دەبن پێخەوی خزاندن بوو. کتێب مانای نەدەخوێندەوە و هەر هیچ نەیدەنۆڕیەوە تەلەڤیزیۆن. لە زیاتی ئەمانە زێتری حەزلەوە دەکرد کە چرایی وەکوژێنێ و بیر لە ڕابردوو بکاتەوە، بیر لە داکی لە مێردەکەی لە منداڵانی و لە دەهشەتی بێکاری بکاتەوە. سبەی دووسبەیەک کار بەوە بگا منداڵان کاریان وەگیر نەکەوێ زۆر ناخۆشە. خەمیەوەی بوو کە منداڵەکانی ژیانێکی لە ژیانی ویان خۆشتر وەچەنگ نەکەوێ، ئەمەش کە بەو ڕەنگەیە کارێکی نەهەقا. جاکلین ئەمەی لە چاو زۆربوونی بیانیان لە فەڕەنسا و پێشبڕکەی وان لە خەڵکی وڵاتەکە دەزانی. ئەم بیانیانە دەرەتان و کارەکان لە ئاسمانی دەخوازنەوەکە ئەوە حاڵەکەیە هیچ بۆ فەڕەنسیە دەستکورتەکان نامێنێتەوە. نامەوێ ڕەخنە لە عەرەب و ڕەشپێستەکان بگرم، بەڵام ناحەقیەک لە گۆڕەدا هەیە. منداڵەکانی من کە بە کولەمەرگی دەژین ئەوە خەتایوانە. یەکە لە کچەکان لە کارگا ئەوی دیکەیان لە پۆلیسخانە کار دەکەن، سێیەمیان پاکاری دەکا. وەک بڵێ ئەم خێزانە هەتایە دەبێ بەو کەم بژێویە ژیان بەسەربەرن و نەزمترین دەسمز وەرگرن. باشە جاکلین بەم دەم کارەوە بیر لە چی دەکاتەوە؟ وەڵا بیر لە هیچ ناکەمەوە، لە کاتی کارکردندا یان بیر لە هیچ ناکەمەوە یان بیر لە ئیربار و قاپ و قاچاغەکان دەکەمەوە. لە کارکردن واتە لەسەر قاڵی و سەرجەنجاڵی ماڵی دوورکەوتنەوە، چونکە جاکلین ماڵەکەی هەرچەند لە بارودۆخێکی بەلەنگەر و سەرسووکیشدا ڕاگرێ، کەسانی دەوروبەرەکەی هەر یەک ژیشکێکی دەڕکن دێنە پێش چاو. دە هاوسەر و کاریەتیاندا دەبێ هەمیشە دەست لەسەر پیتەکە بێ، هەرچەندە خۆی وەک جاران بەناسک نازانێ، بەڵام دە بەرابەر تیر و توانجی دەوروبەری وەنەبێ زۆریش خۆراگر بێ. بە تەنێ کارکردن سەر بەخۆی پێ باشترە، چونکە لە قسە و قسەڵۆکی سەرزاری خەڵک لە جێی کار و کارگەکان دەسڵەمێتەوە. خەڵکەکە هەمیشە بێ و چەند ستێکیان دەربارەت لە سەرزاری دەگەڕێ. قسەکانتان هەڵدەجێڕنەوە. گرنگەوەیە کە جاکلین سەربەرزی و بە شەڕەفەوە ژیانی هەرگیز لە دەست نادا و سکاڵە ناکا. تەنانەت دەگەڵ مێردەکەیدا کو دەگوزارێنێ و ناگوزارێنێ ئەو باس و خواسانی هەرگیز لەگەڵ خوشکەکانیدا ناکا. ئێستاش کە بۆ سەردانیان دەچێت لە مەڕ چۆنچۆنیەتی ژیان وانیش چناڵێ، ئەوانیش هەر بەو ئەندازەیە هیچ لە مەڕ ڕابردووی ناهێن نەگۆڕێ. تەنادەزان هەواسم چەند بەو قسانەتێک دەچێ. بۆ نمونە خوشکە چکۆڵە شومردووەکەی کە زۆر کەم بەختەوەرانە دەگەڵ کابرایەکدا دەژی، سەری زمانی و بنی زمانی باسیەوەیکە چۆن هەر سات و ناساتەیە لەسەر پیتەکەیە و خەریکی بۆ قسە و بە زگوڕ و پێچانەوەیە و لە هەڵاتندایە. جاکلین خۆی لەو جۆرە کارانەش ناگەیەنێ، کێشەی خۆیانە بەوچی. ئەگەر ناو بەناویش قەزاوەتی دەکار کردبا، خوشکەکەی وەڵامی خۆی دەردەپەڕێنێ، ئەتۆ خەریکی کاری خۆت بە. هەروەک جاکلین دەڵێ خوشکەکانیشی هەموو هەروەکەوین دەردە دڵی خۆیان دەرنابڕن. لە نێو خێزانی خێوی منداڵی زۆر و زەوەندەدا هەراو بگر، بازاری هەمیشە گەرمە. باش بە حاڵی هەرە گەورەکەیان کە گویا لە نێو منداڵەکانیاندا زۆر بەباشی دەژی، ئەویش هەر مێردەکەی مردووە و دەگەڵ پیاوێکدا دەژی کە بێ ئیزنیوی دەست بە ئاویدا ناکە. ئاغای ماڵێ هەر خۆیەسی، پیاوەش ئەحمەقێکە بۆ خۆی، چونکە کیژەکەم زۆری سەربارەتی دەکا. بەڵام وێڕای وەی ئەوەشی وە پارسانگ دێخێ، خۆ لە ژیانی تایبەتی منداڵەکانم هەڵناقورتێنم، ئەگەر لە بەرچاویشم بە شەڕ بێن نێوبژیان ناکەم. ئەوەی کە لە دنیای جاکلیندا بووە بە مای هەرە نیگەرانی چیژە تەمەن 7 ساڵانەکەی پیاوەکەیە. ئەم چیژە کوتومت وەک مێشە سەگانەیە بە ئامان و زامان لێت نابێتەوە و گازت لێ دەگرێ. دایکی لە سەرینێ شوویەکەی ناکامەوە کە بە تەلاق درەن ئەنجامی هاتووە لە هۆتێلی دەژی. جاکلین وێڕای هەرسی پەتپەتی و بەسەرهاتی دڕدایکێکی کلاسیکانەیە.
بە بۆنەی ڕۆژی دایکانەوە دەگەڵمدا نایی چونچیژی من نیت ئەگەر پێشی بە بۆنەی ڕۆژی باوکانەوە بچۆ. جاکلین هیچ گومانی لەوەدا نەبوو کە ئەم چیژە لە بارێکی ڕەوانی زۆر خراپدایە. چیژە بەسەرهاتەکانی جاکلینی ورد و درشت بەرگوێ کەوتبوونەوە و لا یەکبینە دەیگۆ بەدبەختێکە بۆ خۆی. ئەم قسانە شاخ و باڵی بە جاکلین دەکرد. چ بکەم ئەگەر چیژی خۆم با دەمزانی چۆنم قەیار دەکرد. کچە بە چاوقایمی زۆر سەقەت بەخێوکرا بوو لە ماڵێ دەست بە ئاوێدا ناکا. نەسلی نوێی ئەم زەمانە هەرگیز نایەنە ڕایە کە ئەمانەی دەگوت کچە کەف و هەڕەشەی بە مەحکەمەدانی لێ دەکرد. گەف و هەڕەشەی بە مەحکەمەدانی لێ دەکرد. دەزیندانت داوێن. دێگۆ جاکلینیش زۆر لەوە دەترسا سەری خۆی بە بەڵای یاساوە بەئاڵێنێ. هەرچی کابرایەکی جاکلین بوو هەروەکو بای بێ خۆی لەو بەزماوانە دەگڵاند و هەرسەی دیکەر بوو. پیاوە سەر سووکی دەویست. لەبەر هەندێکە بگرە و بەردەکان بۆ هەنگامەیە دەگەیشتن جاکلین دەفتەری چەکەکانی هەڵدەگرت و بۆ گەشت و گەڕانێ دەچوو. دەفتەری چەکەکەی وەک پاسپۆرتی بەڵگەیەوە بووکە جاکلین ژنێکی سەر بەخۆیە. لە شێوەی بەکارهێنانەکەی بنواری لەو بڕوایەدا بووکە لە هونەری سەر بەخۆبووندا هەر دەتگوت پلە و پایی وەدەستێناوە تا پێش چەند ساڵێکیش بۆ ئەوەی لە دوایین تەوهین کرانێکی کە تووشی بوو سەر لە نوێوە خۆ بێتەوە شێتانی هەڵس و کەوت دەکرد. بێبەی بیر بکەمەوە پوڵم خەرز دەکرد. هەرزانی و گرانی نرخی ستانم بەراورد نەدەکرد. ئێستا زێتر لەسەر خۆم. پێم وایە هاوڕێیەکەم لەم ڕۆوە کاری تێکردوم. ئەو ورترا پتری بە تەوشتر و هاوسەنگتر کردم. ئێستا زۆر باشم. جاران فرەگرژ و مۆن بووم. کۆمەڵی استهلاکی بۆ خاوکردنەوەی دەماری کرش هەڵات و دەورێکی گەورە دەجێڕێ. جاکلین لە سەرێنی لاوێنیدا 13 ساعەتی کار دەکرد. هەنکە کار کەمتر دەکا بەڵام ئەوڕۆ لە هەر کەسێکی کەمتر دەست دەکەوێ. بیەوێ کاری وای وەگیر دەکەوێت کە پۆلی زێتری لێ دەردەست دەکا. بەڵام ئەو کارێکی پێپەسەندترە کە دەگەڵ خاوەنەکەیدا بکارێ باش هەڵبکە و تێبگە. نەک دەگەڵ کەسانێکدا کە بەرەخنە و توانجلێگرتن سەر و دڵی بگرن. هەر بۆ ئەوەی لەنگەر و هاوسەنگی باری ڕەوانی خۆی ڕاگرێ بۆ چەند ماڵێ دەچێ و وەک هەر پارێز بەجێهێنێ زۆر وردکارانە سات و کاتەکانی بەسەرکار و فەرمانەکانیدا دابەش دەکا. لە کابرایەک بە درێژایی ڕۆژگار بەسەریدا بقیڕێنێ و بنەڕێنەیە کار بکەی و ئێوارانیژ بگەڕێە نک مێردەکەت کە هەمیشە بەسەردا بقیژێنێ و بنەڕێنێ. ئەمە کاری بوو لە توانست و کێش بەدەر. ڕاستە یەکێ لە ژنەکان بۆ پاکی و تەمیزی ماڵ ڕاگرێ هەمیشە دەیقیراند و دەینەڕاند بەڵام دڵی پاک بوو. یەکی دیکە نەوەی یەک لە سەرک وەزیرانی فەڕەنسای سەبارەت بە خەمۆکیەکی کە لە سۆنگەی زۆر هانە خۆشین بەرەوکی گرت بوو شەو ڕۆژپاڵی لێداوەتەوە چی پێناکرێ. هێندە بە تەنگ خۆوە نەهات با لەوانە بوو شتایەکی کە سەرکاری بە ژیانەوە هەن کرد بە. بەش بە حاڵی دڵپاکی ژنەکە هیچی پێنەبوو بیڵێ. سێیەمیان کابرایەک بوو کە سەری بە دەرد و مەینەتی منداڵ و ناساغیەوە جێژ بوو. ئامۆژگاری ئەوەی دەکەم کە زۆر ئاگای لە تەندروستی خۆی بێویش. باشە دکتۆر دەڵێ. کەسی جاکلین لە کاتێکدا کە چارمیان دکتورێ بوو نەخۆش دەکەوت هیچی گوێ نەدەدایە. دەگەڵ پێنجەمیاندا زۆر جیاواز بوو. خۆڕنگ نەبوو پۆخەیەکی لێوە بێ. هەرێکسەر بۆ ناڕەحەت دەبوو. ئێرە کارگەن نییە. دەیگۆ جاکلین ئەو نیو ساعتێک کە هەموو ڕۆژێ پێشدەست لە کاری هەڵگرتن ئیزنی دەدا وەگەڕێتە ماڵێ بە بەختەوەرترین ڕۆژگاری ژیانی وە بیردێتەوە. بەلانی کەمەوە بڕێ لەوانەی کە کاریان داوەتێ بە هاوڕێی خۆیانی دەزانێ بە یەک لەوانەیە ئەو هاگوت بوو. چ دەبێ با ببێ بەجێتان نایەڵم ناتوانم ئەوەنە دەرکێنم کە جارێکی دیکە یەکێکی دڵچاگە وەک ئەنگۆم لێ هەڵناکەوێتەوە. وێڕای لایەنە سەلبیەکانی دکتۆر 24 ساڵی خشتی دەخزمەتدا پڕکردبوونەوە. چونکە باشی دەناسم دەزانم کوی دەگەڵدا هەڵ دەکەم. هەر کاتێکی بزانم لەسەر بەرعکسی خۆی دەڕوا ورتەی دەگەڵ ناکەم. ئەسڵەن کێشەکان لەوە ڕادەست پێ دەکەن کە لە کارەکان بەگازن و دەم بە هاوارین. خاوەن ماڵی ژیر و ئاڵ و ساڵ لە پێش میوانان لەسەر هەڵەیەکی سکۆڵە ڕاناسێ و نایکاتە هەرا. کارەکە لە متبەقێ سەرەسەر دەکا هەشە وانە دەم بە هاوار و عاشقە شاتە شات و هات و هاوارە. جارێکیان جاکلین لە زیافەتێکدا دانانی پەتاتەکانی بەڕیز لە 4 دەوری گۆشتی لە بیر دەچێ. لە قاپێکی دیکەیاندادا دەنێ خانمی ماڵە پێی دەڵێ مێشک بوو قەلەمون. جاکلین گەروی پڕ لە گریان دەبێت دەڵێ دەست لە کار هەڵدەگرم. دکتۆر ئوزری بۆ دێنێتەوە بەڵام خانمەکەی هەرخۆشی تێناگەێنێ. جاکلین دەمێنێتەوە. لە ماڵێکی دیکە بە پاکار و قەرەباشی نێو دەبن. بەم جۆرە نێوهێنان و باسکردنم بۆ قوت ناچێ. بەڵام پاشان تووڕاییەکی خاو دەبێتەوە. مرۆ دەبێ فێری بە هەر هەموو بارێ ڕاهاتن ببێ. هەر خاوەنکاری دەگری کەم کوڕیەکەی خۆی هەیە لە مانای پاکاری ماڵان بگایان نەگا.
ئیدی جاکلین بەم جۆرە دڵی خۆی دەدایەوە. ئەم ئینسانانە متمانم پێ دەکەن دە خزمەت ئەمانەدا سەواد و ڕۆشنبیریم زیاد دەکا، دنیای ستم فێر دەکەن. یەکیان پیاوێکی زۆر ڕۆشنبیرە دەردە دڵی خۆیم بۆ هەڵدەڕێژێ و لە یەک بینەش بینی خۆمان بێ دڵێ ئامۆژگاریم دەکا. ئەم جۆرە ڕێککەوتانە کە ژیان و گوزەرانی جاکلین ڕوودەکەنەوە بەم ئەندازەیە لە تەنکاو یان ڕۆتینەندا زیاتری لە بیر و ئەندیشەدا ئاڵوێر دەکا. لەو بیر و ئەندێشانەی کە دەهاتنە ئاراوە و مرۆڤانەتر بان لەوانە بوو ئەم ژیان و گوزەرانەی وی بە زۆرێکی دیکە بە. ئەگینە ئەم بەرتەسکردنەوەی بیر و ئەندێشانە لە نێوان خاوەنکارەکان و کارەکەر و کرێکاراندا بگرە لە نێوان بڕێ خەڵکیشدا کە پێکەوە دەژین، واتە سنوور و بواریوەیکە چ دەگەڵ یەکدیدا بڵێن یان نەڵێن چتێکە لە بەروبووی خەیاڵات. مەبەستم ئەوەیە مرۆڤ خۆی بۆ خۆی کۆت و زنجیر بە خەیاڵ دەملی خۆی دەکا. لە لێهاتووی و کارامەیی جاکلین بنواری ئێستاکانیش لە سەرەوە سوورەکە تاکە کارێکی بە درێژایی ژیانی ئەگەر بەدەستە خۆی بە پەسەندی کرد بە. خزمەتی پیر و کەنەفتان بوو بەڵام چ بکە ڕۆی بێشادەنامەیی ڕەش بێ. لایەنی هەرە تراژیکی کارەکە لەوەدایە کە جاکلین سەرنەکەوتنی خۆی دە هەر کارێکدا کە لە خزمەت کەسانی دەسەڵاتداراندا ئەنجام داوە بۆوە دەباتەوە کە دەسەڵاتدارەکە هەمیشە بەڕەکەی بەلای بەرژەوەندی خۆیدا ڕاکێشاوە. خوێندەی بەڕێز، ئەم چیرۆکە دەشێ بە لە یەک دوو ڕێگا زیاتر لێک بدرێتەوە. دەتوانین بڵین ئیدی ژیان ستێکە لەم قماشە لە بۆ بەو جۆرە بوونەشی 101 سۆنگەی هەن، یان بڵین ئەگەر مرۆڤ بیەوێ ئەو کۆت و زنجیرانەی کە دەمری خۆیاڵاندون داماڵێ ئەو دامدەستگا لە عەقڵ و ئاواز بەردەرانەی کۆمەڵ بە باریکی عەقڵانەتر بەرێ و بە ئەنجامدانی ئەم کارە بە ئومێدی پایدۆست بە هەژاری و بەرزەتی بدرێ ئێسکی ژیان نەختی سوکترکە. ڕەنگە ئەم کارە دەیان بگرە 100 ساڵی گەرەک بێ و وەک مەتەڵی شیردا بۆ داپیرداکەی لێبێ، یان بڵین بابا پیاو نابهێندە بە تەنگ دنیاوە بێ و چش لە مەینەتی ژیان و بۆ ئەوەی بتوانێ ساهەرچۆنێ بێبی گوزەرێنێ و وە بەرگاڵتە زاری و باری خەیاڵ پڵاویدا یان شەو و ڕۆژ مەراقی باوێتە سەر ئەو پێناسە و تاریفانێکە زۆر بە قوڵیەوەیان بۆ ژیان کردووە. ئەو جاکە ئەوانشی کرد هەرچی پێشنەهادیکە بۆ چارەسەری ناماقۆڵیەکان هەیە سەرلەبەری وەک ماڵی قەڵب بەسەر ساحبەکاندا بداتەوە، هەرچی هەڵبە و تەقەڵای بێهودەیە هەیە و نییە باگیزەی مەگەز بە هیچ بزانێ و دەتوانێت بەما خۆی لە شەوارەیی خەمۆکی و ناومێدی قوتار بکە. ئەمن مەبەستم جیاوازە، ئەمن لە پشت بێ یەغباڵەیەکانی جاکلینەوە سەرلەبەری ئەو ئینسانانەی کە وێ ڕایوەی ژیانێکیان بەسەر بردووە خۆیان بە هیچ لە قەڵەم دەدەن یان ئەوانەی کە ڕافتارێکی ئەو هەیان لە کەسانی دیکە دیتووە بە چاوی خۆم دەبینم. قورسترن هەست و خوستی سەرنەکەوتن و بەزینی ئەم جۆرە ئینسانانە لەوە ڕاچەکەرەی کردووە کە قەنەعەتیان وایە ئەسڵەن هەر نەژیاون وەک مرۆڤێکی سەربەخۆ و ئازادیان نەنۆردراوەتێ، هەرگیز گوێیان نەدراوەتێ، قەت جارێکیان لە بیر و بۆسوونیان پرسیار نەکراوە، هەروەک کاڵایەک چۆن لە بازار سەودای بۆ بکرێ بای چەندە و چەند نییە. بۆ جۆرەیان نرخلێنراون. حاڵی کوێلەکانیش بە گشتی هەر بۆ جۆرە بوو. ئێمە هەمومان لە بەرەی کوێلەکان یان بە کوێلە لە قەڵەم دراوەکان هاتوین. ئەگەر کرابە پاشە و پاش بەرەو ڕابردووی خۆوەگەڕابین کارەکە لە بەڕادەستی پێدەکرد کە باپیرانمان چۆنی کەم تا زۆر بە کوێلە کران و تا چە ئەندازەیەکمان لەم کوێلەتیە بۆ بە میرات ماوەتەوە. وێڕایوەی کە کوێلەتی بە یاسا لە ئارادان نەماوە و ماناکەی بە داوێنی مەجازیانەی هەیە، لەوانەیە بەبێوێک بە خۆمان بزانین کوێلەی چڵێسی و حرس و تەماح و کار و پلە و پایە و خۆ و خدا یان لەبەر زۆر سەوە و سۆنگە لە هەموو کەسێ زێتر کوێلەی ژنەکانمان بین. دنیا هێشتا بە ئاغایەکانیان نێویشان لێنەنرابن، پڕە لەو ئینسانانەکە سربەخۆیەکان کلک و جۆ دەکەن و هەموو جستێ لە نیگەی ئەو هێزە ئابووری و کۆمەڵایەتیە بەبەد ئانۆنیما لە کۆنتڕۆڵ بەدەرەوە یان لە ژێر کاریگەری ئەو هەلو مەرجانەدا کە ئابلۆقەی داون یان لە نیگەی خۆ و ئینسافی ئەو گەوجیانەوە کە لێیانەوە بیر دەکەنەوە یان چاوچنۆکی و تەماحەن بە جارێ هەموو جستێکی ئینسانانەی پێلەپار بردوون و بە جارێ کوێربوونەتەوە. تەنانەت وەک گوناهبارێکی درێژەی باپیرە گەورە کوێلەکەی هێندەی تروسکەی ئومێد پێنەماوە. خۆ دەشکرێت لەو گوناهانەی کراون ڕوو لە پەشیمانی بکرێ. کەچی ئینسانی بێدەسەڵات و دەخۆشبنێکدا تەنگە تاو کرا و لە بەخت سواری ئەم چارەسەرا سەرپێیانەش بێبەهرەیە. جاکلینەکان ئایشەیەکان فاتەیەکان و تا دوایی کوێلە نین. بێکەسن. جاکلین دیل نییە
کەس مافی ئەوەی نییە دەست لە بەری ڕەنجی زاکرین وەردا، بەڵام ئەتۆ وەرەوە سەرۆکاری مرۆڤی کە ژیانی خۆی بە کۆتایی هاتوو یان بە بێهۆدە و هیچ دەزانێ. ئەمە تا ئێستاش لە ژێرباری ئەو نائومیدیەدایە کە چنگۆڕکی لێگیر کردبوو پێیوا بوو کاروباری دنیا بەبێ کوێ لە بەڕێوە ناچێ و دنیا هەروە بووە و هەرواش دەبێ دەتلێتەوە. لەبەر هەندێ دەبێ بزانین کوێلەتی لە ڕابردوودا بەرابەر بە چ بوو. پێی بەمە بردن شتێکی زۆر گرنگە. مرۆڤەکان لە ڕابردوودا لەبەر سێ هۆکاری بنەڕەت تووشی بە کوێ لەبوون هاتن. یەکەمیان ترس بوو. ژیان هەرچەندە پڕ لە ئێش و ئازار و ئەشکەنجە بێ، ئینسانەکان مردیان نەدەویست. لەبەرەوە ئەوانەی کە مردیان لە جەنگەی شەڕێدا بە گەورەترین شەرەف و شانازی دەزانی، هەرکە بە لێواری مردن گەیشتن بەوە قایل نەبوون کە لەلایەن پادشا و نەجی و زادە و میر و گزیر و گرەگری خاوەن زەبر و زەنگەکانی دیکەوە کە بە کوێلەکردن و کەویکردنی ئاژەڵیان وەک یەک چەس لە قەڵەم دەدا بە چاوێکی کەمیان تەماشا بکرێن. کوێلەکان لە پێشان لە وەکو ئاژەڵ ڕەفتار دەگەڵکردن، کڕان و فرۆشران، کاسە سەر هەڵکۆڵین، بەداخکردنی هەنیە و نێو چاوان نیشانەکردن، ئاڵقە لە گوێ و کەپۆکردن، دەستبێنک و بازنی ئاسن لە مەچەککردن، زنجیر لە مەلکردن و پاوانە لە پێ و نگکردن و لێدان و قەیارکردن و بە نێو و ناتۆرە لێکەمکردنەوەی وەک مەیمون، مەحسوون، ڕووسپی و زۆری لەم جۆرە بابەتانی دیکە کە لە سیاحەتنامەکەی ئەولیا چەلەبیدا بخوێنێتەوە زۆر لێبەرچاو دەکەون نێوبراون چاوپۆشیان کرد، چونکە زوڵم و زۆر لێکردن بۆ بەشێکی گەورەی مرۆڤایەتی بەسری شتێکی ناچاری ژیان لە قەڵەم دەدرا. لە سەروبەندی هاندا لە چین و ماچین ئەو واژەی کە بە مانای کوێلە دەکار دەبرا لە واژەی زارۆک یان ژن و زارۆک کەوتبەوە. ئەم مودێلە بێ سوال و جواو و ملکەسکردن و گوێ بە فەرمانیەوە لە بەشێکی گەورەی دنیادا بەسەر زۆربەی چاوساوانی هاردراوی مرۆڤایەتیدا کوێ لە بن کوێ لە نەبن بەڕەسمیدا سەپا بوو. پێشەوەی 12 میلیۆن ئەفریقایی بۆ کوێلەتی دنیای نوێ ڕاڕفێندرێن ئەو قوربانیە سەرەکیانی کە بۆ یەکەم جار نێوی نامەبارەکی کوێلەیان لێنرا سلاویەکان بوون. ئەو سلاویانەی کە لەلایەن ڕۆمایی و ماسیحیەکان و سوورمانەکان و فایکینگەکان و تەتەرەکانەوە ڕاودەکران بۆ کون و قۆشببنی سەرانسەری دنیایە دەنێردران. بەدەم ڕۆژگارەوە واژەی سلااو بە مانای بیانی دەستی بەدەکارکردن کرد. بەشی هەرە گەورەی ئاینەکان ڕێگەی مرۆڤ بە کوێلەکردنی دەدا. ئیدی بەم جۆرە ئەو منداڵە بریتانیایانەی کچەکان لە بەروەی پوڵی زیاتریان دەکرد چاتر قەڵەو دەکران کە بە کوێلەتی بۆ بازاڕەکانی دەرێدا نێردران بوون بە سلااو. هێندێ لەو سلااوانەی کە لە سەروبەندێکی نزیکتردا خۆیان دەبن باندووی فەرمانفەرمای کەشیشە کەڵەگا هەرخۆ حسێ و کرانەکان خۆیان دەبن باندووری فەرمانفەرمایی کەشیشە کەڵەگا هەرخۆ حسێوەکاندا دیتنەوە و تروسکەی ئازادبوونن لە هیچ درز و کەلێنێکەوە بەدینە دەکرد. ئەو قەنەعەتیان دەمێشکیدا بۆ پەیدا بوو کە هەر بە خۆڕسک ستێکی تایبەتیان تێدایە بۆ یەکە بە کوێلە دەبن. هەستی خۆ بەکەم زانین لە کوردەواریدا زۆر جاری دیکەم باس کردووە، وای کردووە هێندێ جار تەماح و بەردژمنانی بدا. لەسەر زمانی کوردەکە خۆی قسەی وەک کورتن پاسا سویتن مەساولمەز یان ئەلکورد و ئەلجرز و ئەلجرات یان تا دوایی بەدوو بخەن. ڕاستیت گەرەکە ئەمە ئەنجامگەریەکی منتەقی سەقەتە، چونکە لەو تێنواڕیەوە ئاو دەخواتەوە کە تایەکەن بوون بەڕاستی و کێشایان لەسەر نییە و وەک چارەنووسێکی لە خوایشت و ئیرادەی مرۆڤ بەدەر لە قەڵەم دەدا. ئەسڵەن ئەم جۆرە بیرکردنەوە هەرزەیە کە هیچ مرۆڤێکی ئازاد عەقڵی نایبڕێ و ئەوەی پێی وایە ئەمەش بۆ ناومێدی بە کوێلە قبوڵاندن جۆرە عەقڵ بەکارهێنانێکە ناماقۆلی فەرمووە. ترس لە هەموو کاتێکدا لە واز و ئارەز و حرس و خۆباختکردن بەهێزتر بووە. ئینسانەکان بە ئازادی لەدایک نەدەبوون. تەنها ئیمپراتۆری بیزانس ماوریکیۆس ئەم هەڵاوێردا ئیستیسنایی هەڵێنا بوو. سێ کەس لە سڵاوەکان کە دەردەستی کردبوون تووشی سەرەخولی و سەرسوڕمانیان کرد بوو. ئەم پیاوانە کە لە جیاتی چەک گیتار و زێتەریان هەڵگرت بوو. ئەمانە بە چیا و چۆڵ و زۆزانانەوە دەگەڕان، ستران و حەیران و لاوژەگەلێکیان دەچڕی کە باسی ئازادی و سربەخۆییان دەکرد. با ئیمپراتۆریان گوتبوو کەسانێک ئاشناییان دەگەڵ شەڕ و شوڕدا نیە بە ئەشقەوە خودەدەنا موزیک و کاریان هەرەوەیە و ئەمەش کارێکی زۆر سروشتیە.
بابەتی سترانەکانیان ویست و ئیرادەی سربەخۆیی و بەخاون ویست و سربەخۆیی نامێبوون دەناسران تا ساڵانی 1700 تووشی ئەم جۆرە ئینسانانە دەهاتی تا حەزرەتی پەترۆسی گەورە فەرمانی توش نەهاتنیانی فەرموو هەرمابوون و سترانی خۆیان دەسڕی هەر کەسە دەبوو بە یاسا و ڕێسا سربەچینێ بێ و ئەو چینەش دەبوو کارێکی کە بۆی دەستنیشان کرابوو ڕاپەڕێنێ هەروەها پاش 150 ساڵێ تارا سێوچینکۆی ئۆکرانیایی بەدیلگیرا و پاش ئازادکراویش هەر ئەم سترانانی چڕیوەکە لەسەر ئەم داو و دەستورە ڕۆیشتووە سەد حەیف و مەخابن بۆ بەدەست قەیسەری ئەیاش خەفەکرانی ئازادی دەکێشە و لەسەر ئەوەکە دەبێت لە نێو سروشدا بە چار چاوەوە لا ئومێد بگەڕێی گوێ دێرە چ دەڵێن لەو چێوە ڕەشانە پرسە لایەنی هەرەسەر سوڕهێن لە دیرۆکی کوێلەتیدا ئەوەیە کە وەک ڕۆبۆت ژیان بەسەر بردنیان بۆ خۆیان هەڵبژاردووە ئەمن پێم وایە هەر ئەو بە ڕۆبۆت بوو نەبوو کە زیاتر خەڵکی رووسیای لە ڕێژیمی سۆسیالیزم تۆران ئەمن پێم وایە ئەوانەی بۆ پایدۆست بە کوێلەتی دران هەوڵانداوە باگوێ لەم قسەی پۆبلیۆسی هونەرمەندیشانە و بێقسە پاندۆمیما کە لە بنەچەکدا کابرایەکی کوێلەی سووریایی بوو لە ڕۆمای کۆن بگرین کە دێکۆ خاڵی هەرە لوتکەی کوڵۆڵی ئەوەیە کە بەویست و ئیرادەی کەسێکی دیکەوە بەسترابی کەچی فەنتازیایەکانی عشقی ڕۆمانتیک لەسەر بنەمای پەیوەندایەتی دامەزراون بەشی زۆری کوێلەی ئازادکراوی دنیایە بە کوێلەتی مانەوەیان پەسەند کردووە و لەسەر کارێکی کە کردویانە و درێژیان پێداوە کوێلەتیەکەیان پێخۆشتر بووە سڕانەوەی لەکەی کوێلەتی لە نێو چاوانی مرۆڤ چەندین بەرەو نەسلی بەسەردا تێپەڕین و لە چین و ئەفریقا کوێلە ئازادکراوەکان ناچار خراونەتە چوارچێوەی ستاتووی کەسوکاری هەژارەکانیانەوە لە ئەوروپا بوون بە وەزیر و فەلا بەبێ پارێزگاری یەکێکی دیکەی دەسەڵاتدار ژیان ماجەراجۆییەکی فرەترسناک بوو تایبەتمەندێتی هەرە سەر سوڕهێنەری کوێلەکان جگە لەوانە کە بۆ لە بیرە خۆبردنەوەی ئێشوازارەکانیان هەمیشە بە مەستی و سەرخۆشی دەخولێنەوە ئەوەیەکە لە پێناوی پاراستنی ئابڕۆ و شەڕەفی خۆیاندا زۆر کارامە و سەرکەوتوو بوون زۆربەی زۆریان وێڕایوەی کە خۆی ڕیترین و پەسترین کاریان دەکرد لە پاراستنی خودموختاری خۆیاندا زۆر لێوەشاو و باڵەدەست بوون بەڕواڵەت وە بە دیار دەکەوێت کە بە چاوی خوارتێنوارین و تەوهینکرانیان بۆ قوت دەچێ و وێڕایوەی کە ئاغاکانیان بە کوێلەیان دەزانن کە چیەوانیش دەزانن دەوری خۆیان لەوەدا کە چەند ئاغان و چەند ئاغانین بجێڕن ڕاوکەری عەقڵ ئەوەیە کە دەوری جێل بجێڕێ ئەمە یەکێ لە پەندەپێشینەکانی هەرەپەسەندی کوێلە جەمایکاییەکان بوو ناو بەناو کوێلەدار تەنیا خۆ بەفریودانە نەدەوەستاوە بگرە هەش بوو هەریەکە خۆی بە کوێلەیەک لە قەڵەم دەدا پلینیۆسی زۆرهان لە هەفتەی پێشزایندا ئەمانەی نووسی بوو بۆ چوونە کۆڵان لاقی غەیری خۆمان بۆ نواڕین لە دەوروبەری خۆمان چاوی غەیری خۆمان بۆ سڵاو لە خەڵککردن بیری غەیری خۆمان بەکاردهێنین بۆ لە ژیاندا مانمان پێویستیمان بە غەیری خۆمان هەیە تەنها ستێکی کە بۆ خۆمانمان هەڵگرتووە و بەکاریان ناهێنین واز و ئارەزووکانمانە ئەم کوێلەدارە ڕۆماییە کە کتێبێکی هێژای لەمەڕ خۆڕسک ناسی ئامادەکردووە بەهۆی لە کاتی گڕگرتنی گڕکانی فیزۆف زۆر نزیک کەوتنەوەیدا مردووە بلینۆس بۆ خۆی دەیزانیت تۆ تۆفەیلیەکە چونکە پێی وابوو وردبوونەوە لە تۆفەیلیەکانی خۆڕسک باشترین ڕێگایە کوێلەتی یاساغ و قەدەغەکردن بەدبەختیەکە چارەسەر ناکە یان بەلای کەمەوە چارەسەرێکی ڕاستەقانی نەبوو چونکە لە ژێر زۆر نێوی دیکەدا زۆری تازە بابەتدا دەهێنرێن کرێکارانی کارگە و فابریقەکان کە هەر لە سبیانی ڕاتا ئێوارێ هەوای ژەهراویان هەڵدەمژی و جواناویان دەردەدا ڕۆژی یەکشەموانی لێ بترازێ تیشکی ڕۆژیان نەدەدیت و بێسەرتە و ورتە بەرگەی ئەو مەینەتیەیان دەگرت لە کوێلەکانی دیکە زۆر خراتر دەژیان بەش بە حاڵی سەر لەبەر ئەوانەی کە گوێ بە فەرمانی خۆیانن نەک بەرپرسی بڕیارەکانی خۆیان و بەگراسەیەکی خەڵکی بریتانیا بە گوێرەی کۆنتڕۆڵێکی ڕایگەشتی لە میراتگرە معنەویەکانی کوێ لە متەویعەکانی رووسیان
دەبێەوە لە بیر نەکەین کە سربەخۆیی کارێکی قورس و گرانە. لەو دەمەدا کە مرۆڤ بڕستی لێ دەبڕێ و توانستی نامێنێ، جا خودای دەکرد هەزاران پاسن و ستایش نامەی بەشان و باڵدا بڕایسرێ، عشقی سربەخۆیی هەمیشە ڕووی لە کەس هەڵاتن و سارد و سەڕبوونەوە کردووە. ئەنجامێکی کە من بۆ خۆم لە دیرۆکی کوێلەتی هەڵێنجاوە ئەوەیە کە سربەخۆیی بەش بەوەندەی کە دەگەڵ مافەکاندا سەر و کارە مەسەلەیەک نییە بە یاسا و ڕێسا بتواندرێت دەستەبەر بکرێ. بڵین وا سربەخۆیی ڕادەڕبڕین یاندان لە سەر هەر جستێ بڕیاردان دیتنەوەی یەکێ گوێتان لێڕاگرێ، قسەکانتان لە گوێی جۆگران خۆش بێن، ئەمانە هەموو دەکەونە ئەستۆی خۆتان و سەروبەرنانی ئەمانە شکارامەی و زەربەزەی گەرەکە. ئەوە یاسا و ڕێسا بۆمانی دەکا هەیە و نییە، تەنی ڕێگای تەمبورە لێدانمان دەدا. ئەوجا تەمبورە هەیە نییە و چۆنی پەیدا دەکەن ئەوە لە ئەستۆی خۆتانە. دڵمان بەوە کە مافەکانی مرۆڤ مانیفێستۆ و پەیامنامەیان بۆ دەرچووە خۆشە، بەڵام دەبێەوە بزانین کە ئەمە ئامیانی بەشێکی چکۆڵی سربەخۆییە. جا لەمڕۆوە کاتێ باسی سربەخۆی دێتاراوە هەروەک بەگشتی دەکرێت بەندە تاکە کەسێ کە لە جیاتی وەی فەلسەفەی یۆنانی کۆن کورت کاتەوە بێ لە ژیانی ئینسانانێکی سەرڕاست و هەلومەرجی ڕاستەقانی بکۆڵێتەوە و یەکێ لەوانە بەدەستکەلا بگرێ و لە سەری بدوێ پەسەند دەکەم. دێمێنێکۆسی ناتۆرا ئێل کریسۆ 1541 تا 1614 دەگەڵ کەسانی دیکەدا هاوسەر و ساختی پەیدا نەکرد با و فێرە ئەوە نەببا مرۆڤایەتی و کاسانێکیەوە پێدەچوو بەشی خۆیان لە مرۆڤایەتی دەردەست نەکرد بووە شکرا نەکرد بە بێگومان هەروەک هونەرمەندێکی چەپەک و بنگۆم کەوتە دەمایەوە و قاڵبگرتە و هیچک هەڵاتووی نێ و قەپێلکی قایدە و چسی خواسایی کە هەمیشە سەرگەرمی ئەوی قوونە دروستکردن بێ هیچی تێدا باس نەدەبوو. ئێل گریکۆ پاشەوەی سەر لەبەری دابوونەریتی کە لە پور خڕکردنەوەی وڵاتێکی خۆی کە گریت بوو هەڵمژی بوو، ئەو گرداوەی کە لە ژێر فەرمانڕەوایی ڤینیسیایەکاندا بوو خەڵکەکەی ببوون بە دوو بەشەوە، ئارتۆدۆکس و کاتۆلیک و لە سای ئەو پەنابەرانی کە هونەری بیزانسی لە جانەڵادایان بەرە و دوا ڕۆژ ڕادەگوێست لەگەڵ ڕابردوودا وەک کەر و خۆڵەمێشوا بوو. لە وڵاتێکی خۆی وە دەرکەوت و بڕیاریدا ڕەهەندی نوێ بە کەلەپوری لە مێژینەی بەخشێ. بەهۆی نیگەرکێشێکی کرۆاتی جالیۆ گلۆڤیۆ ناوێکی بە مەکەدۆنیایی ناسراوی زۆر نامێوە و بە قوتابی تیزیانۆ. لەم قۆناغەدا چی لێ داواکرا هەر ئەوەی دەکرد و لە نیگەرکێشێکی بە زەوق و مجێزی ئیتالیایانەوە بەو لاوەچی دیکە نەبوو، بەڵام بڕیاری ئەوەدا بوو کە لە هونەرمەندێکی لاسایی کەرەوەوە بەرەو سەروتر هەڵکشێ. لەبەرەوە هێشتا تەمەنی 35 ساڵ بوو لە تۆلیدۆ گیرسایەوە کە لە سۆنگەی ئەمەیان لێدەپرسی دەیگۆ مەجبور نیم وەڵامی ئەم پرسیارە بدەمەوە، بەڵام لە هەمان کاتدا ئێل گریکۆ دادگایی هەزاران کەسی بێگوناهی لە دادگایەکانی بیروباوەڕ پشکنیندا بە تۆمەتی لە ئاینلادان بە چاوی خۆی دیت. لێرە لە گەڕەکی کۆنی جووەکاندا ناو بەناو بە ئاشکرا هێندێ جار بنهێنی لەگەڵ ئینسانانی بیروباوەڕ جوداوازدا هاوسەر و ساخت بوو، هەوڵی ئەوەی دەدا کەسانێکی لێکدی ناتەبا و ناکۆک ئاشتکاتەوە. ئێل گریکۆ لەو بڕوایەدا بوو کە نیگار پارچەیەکە لەو ڕێگایی کە بۆ زانست بۆ زەتر لە مرۆڤ گەیشتن دەڕوا. یەکەم هۆکاری پەیدابوونی کوێلەتیەوە بووە کە ئەوانەی ویستویانە دە حاڵی خۆیاندا بمێننەوە لەوەدا سەر نەکەوتون کە وەسەر ڕێگەی ئەوانەی چێژیان لە دڵڕەقی دەگەڵکردن وەرگرتووە بکەون. ئەوانەی زۆرە ملێ و دڵڕەقیان بڵاو کردوتەوە لە سای بە بزاو تێخستنیە و ترسەی کە هەر کەسا دەگەڵە خۆی بە میراتی هەناوێتی دە بەشێکی گەورەی مێژوودا ئازاڵ بوون و سەرکەوتون. هۆکاری دووەم مرۆڤەکان هەروە بەخوایشتی خۆ و لە خۆڕایی کوێلەتیان قبوڵ کردووە. بەشی هەرە گەورەی کوێلەکانی مەکسیکایی ئازتێک کەسانێکن کە لە ژێر و شاری خواستی خۆ لە بەرپرسی دزینەوەدا قسەکەم لە جێ خۆی بێ. کوێلەتیان هەڵبژاردووە بە نمونە ئەو وەرزشوانە کۆنانەی کە بە بۆنەی دەگەڵ تۆپانی نەتەوایەتی پاتۆلیدا هاوسەر و کاریانەوە هەرچیەکیان هەبووە و نەبووە لە دەستاون، یان ئەو ژنانی کە لە ئاشقێنی و ئاشقبازی ماندوو بێزار بوون و هەر بۆەوەی ژەمە خواردنێ دەسەبەر بکەن کوێلەتیان خۆبڵ کردووە و کوێلەتی لەسەر بنەڕەتی ئەو ڕێکەوتنەدا مەزراوەکە کوێلەکە تێر بکرێ یان ئەگەر تێر نەکرا ئازاد بکرێ. خەڵکی کۆنی مەسکەویەوە کە پاشەوەی ڕاوچیەکان خۆیان فێرە خۆراگری و دوای ئەوە دەست بە کوێلەکردنی یەکدیکردن دەکردن، هەشت جۆرە هەرە لە باو و بڵاوی کوێلەتی جودا جودایان کە داو تاڵەبەکان دەستە بەریان دەکرد
تەشەنە پێکردووە. لە کۆمەڵی نوێی مەسکەویەکاندا دامودەستگای سەبیلخانە و خێرخوازی نەبوو. نەدارا و دەستکورتان خۆیان دەفرۆشت و دەبوون بە کوێلە. تەرازوی کوێلەتی لە نێوان سەدەی 15 و 18دا لە کۆمەڵی مەسکەودا گەیشت بووە 1 لە 10. لەبەرەوە ژمارەی کوێلەکان لە ژمارەی خەڵکی شار و سەرباز و ڕەبەنەکان سەر و ترچوو بوو. کوێلەتی لە رووسیا بەش بە حاڵی ئەوانەی کە جگە لە خۆفرۆتن هیچ شتێکی دیکەیان نەبوو وەک دوکانی سوخۆری کاری دەکرد. بەگشتی سەیەکی کوێلەکانە و قاچاغانە پێکیان دێناکە خۆیان شاردبووە، بەڵام زۆربەی زۆری ئەوانەی لە سەربەخۆیی وەڕاست بووبوون و لە عەقڵیەتی زیندانی قوتار بووبوون و دەگەڕانە سەر ژیانی کوێلەتی. بەپێی بیروبۆسوونی هێلی هەموو کوێلەیە بیر لە سەربەخۆیی ناکاتەوە. خەیاڵی ئازادبوون بنیاد نانێ. لە پاش ڕابوورانی چەند ساڵێ بەمەینەتی و ئەو پەڕی هەموو ئازادیەک لێ قەدەغەکرانێ هەست بەبوونی ئازادانە بەرەبەرە وای لێ دێکەوە وەک شتێکی مەحاڵ دێتە عەقڵەوە. هەڵاتن لە ئەمریکا کارێکی سەختتر بوو. دەکاتێکدا لە رووسیا و چین و ماتین کوێلەکان بەگشتی لە کاری نێوماڵدا بەکاردەهێنران. کەچی لەبەر زۆر و زەوەندی کوێلە لە ئەمریکای باشوور و بەو پەڕی دڵڕەقی و ناجووە مێرانەوە لە چێلکە و مەزرایەکاندا بەکاردەهێنران. بەڵام پەیدابوونی ئەم هەموو زۆر و تەرزە زۆر و زەوەندی کوێلەتی جەباردۆخی تایبەتی هەریەکە بۆ خۆی چۆن بوو بێ چۆن نەبوو بێ ڕێی بۆ ئەوە خۆش دەکرد کە ئەمیان دەگەڵ لە ئەوی دییاندا لە ئازار چەشتن و مەینەتی کێشاندا هەست بە فەرقی بکە و بتوانێت کەمەی خۆی ڕاپسکێنێ و هەریەکە بەش بە حاڵی خۆی بیر لەوە بکاتەوە کە دەگەڵ یەکی دیکەیاندا فەرقێکی هەیە و خۆی لە جۆری هەرا ژێرەوەترەکان لە قەڵەم نادا. ئێرەی و حەسادەت دەبەرابەر ئازار چەشنی هاوبەشدا چاوانی کۆر دەکرد. لە چێلگە و مەزرایەکانی ئەمریکاییەکاندا هەر بە ئاشکرا کوێلە ئەفریقاییەکان کوێلە ئەفریقاییەکانی دیکەیان و بەرتازیان و قامچی دەدان. خاستری بێژم دەستگایەک کە پاژوەی دادەمەزرا ئەوانەی تەنانەت کە زیانیشان وردە وردە ڕێگەی مسۆگەرکردنی وردە وردە قازانجەکان ئەندەدیتەوە و بتەوێ و نەتەوێ بۆ بە پێوەڕاوەستانی ئەو دەستگایە کۆمەگیان پێشکەش دەکرد. نمونەی سێمی کوێلەتی بابوو باپیرانی حکمرانان و بیرۆکراتانی ئەو ڕۆمانیان پێک دەهێنا. بە خاوەن کوێلەبوون ناو و دەبدەبەی پەیدا دەکرد هەرچی بە کوێلەبوون بوو واتە کارکردن و ڕانزدان کار لە بۆ یەکێکی دیکەکردن حاڵێک بوو شیاوی ئازادەکان نەبوو. ئاریستۆکراتە ڕۆماییەکان بە ناوی بیرۆکراتانەوە دەخزمەت ئیمپراتورەکاندا کارکردنیان ڕەت دەکردەوە. ئیدی لە سەرما ئیمپراتۆر دەستگایەکی خزمەتی سیویلی لە کوێلەکان پێکێنا. ئاریستۆکراتەکانیش بەڕێوەبردنی کاروباری ملکەکانیان بەرەو ڕووی کوێلەکان کردەوە. کوێلەکان خێزانیاندا نەدەمەزراند. لە کوێلەدارە ئاغایەکانیان بەولاوە سەرۆکاریان بە کەسی دیکەوە نەبوو. کارمەندانی هەرە بە متمانە و سەرباز و سکرتێرە تایبەتەکان ئەوان بوون. کارمەندایەتی وەزیفە بینین لە ئیمپراتوریەکانی عوسمانی و چین و ماتیندا بەرچاو کەوتن. دیاردەیەکی زۆر خواسایی بوو. ئەمانە ناوبەناو دەیانتوانی بە خزمەتکار و پاکاریش ببن. ئەندامانی و خێزانین کە جێی متمانەی دەوڵەت بوون بە پلە و پایی زۆر گرنگ تەنانەت تا پلە و پایی سەرک وەزیری و ئیمپراتوریش دەگەیشتن. بەش بە حاڵی ئەوانەی کە لەلایەن ئاغا خاوەن کارەکانی ئەو ڕۆمانەوە کاریان دەدرێتێ وەک لەمانەدا یەختە و خەسا و سەرژمێریەکی ئەوتۆمان بەدەستەوە نییە. ئینسانەکانی دیکە چۆن دەنرخێنین و کاتێ لە ئاوێنەدا لە خۆ دەنوەڕین چ دەبینین؟ زانیاریمان لە مەڕدنیای لێپێ بەدیهێنرا و لەو ڕۆوە بیرەوەریەکانمان بەڕابردووەوە بە دواڕۆژەوە هاوسەرۆکارن یان هاوسەرۆکار نین مەسەلەکە دەگۆڕێ تا چە ئەندازەیە دەتوانین بەرەنگاری کۆسپ و تەگەرەکانی هەبوونمان ببینەوە. چۆنی دەنۆڕینە خۆ و لەم بەرەنگار بوونانە خۆقوتارکردنە کارەکە لەوە زێتر نییە و لەوە بەولاوە شتێکی دیکە لە گۆڕەدان نییە. ژمارەیە و پەیوەندیانەی هەڵیان دەبژێرین چەندە زیاد بکە کۆسپ و تەگەرە و ناهەمواریەکان وەکو جاران بە بنبەست و ناچاری نایەنە بەرچاو. کاتێ دەنوارین دنیا هەر کاتێ زێتر پڕە لە هەر جۆرە ئاڵۆزی و کێشمەکێشێ وا دەزانینی دیڕگای چارەسەری گرفتەکانمان چۆتە پشتی شێر و هەرگیز ڕێر دەرناکەین. کەچی تا ئاڵۆزی زیاتر دەبێ و گۆمەکە پتر قوڵ دەبێتەوە درز و کەلێنگەلێ کە دەتوانین خۆمانی لێوە دەرباسکەین زیاتر دەبن. ئەوەیە من لێرەدا مەبەستمە ئەوەیە کە ئەو بۆشایی و بۆشایی و سەرەداوانە بدۆزمەوە کە ئینسانەکان بە سەریاندا باز دەدەن و خۆیانی لێ نەبان دەکەن. ئەمن لە ڕەهەندی شەخسیەوە بەڕێدەکەوم و بەرەو یەک جیهانی پێ هەڵدەگرم و لە هەمان کاتدا لەم ڕۆوە
دەست پێ دەکەم و بەرەو ڕابردوو وەڕێ دەکەوم. هەرچەندەم گوێ لە سکاڵە و دەردەدڵێ دۆست و ناسیاوان گرت و گرێ کوێرەیەک کە ئەمڕۆ بووگە وەخولیا و بنێشتە خۆشەی بەدەدانی مرۆڤی ئەم سەر و بەندە تا دێ گرێ کوێرەی زیاتر تێدەکەوێ. ئەمن لەو ڕێگایە دەگەڕێم کە ئەم کەسانەی پێ لە نیگەی پاشخانی سەتان چەرخ و چاخەوە هەڵسەنگێنم لە وەڵامی ئەوە دەگەڕێم کە ئەگەرەمانە نەک هەر بیری خۆیان بگرە بیری غەیری خۆشیان بەکارهێنا بە چۆنیان ڕەفتار و هەڵس و کەوت دەکرد. ئەمە لە هەلومەرزی گونجاودا بە شێوەیەک ئەمبار دەکرێ کە بیر و ئەندێشەی جیهان ڕێگەی بە ئاسانی دەکاربردنی نادا. هەر شارستانیەک، هەر ئاینێک، هەر کۆمەڵێک، هەر بنەماڵە و خێزانێ، هەر پیشەیە، هەر نژادێ و هەر سینێ دەگری دەنواری مۆرکی تایبەتی خۆی هەیە. مرۆڤایەتی تاوڕۆکەش بەگشتی تەنها هەر ئاوڕی لە ڕێگە و ڕیشەی شەخسی خۆی داوەتەوە. هەر بەخۆوە خەریک بووە و لەگەڵ لەدایکبوونیدا خۆی لە سەروبەری هەرچی میراتیەکی کە بۆی ماوەتەوە میراتی هەر کەسێکە لە ئەزموونەکانی ڕابردوو پێکاتووە بە خاوەن نەکردووە. هەر بەرەیەک دەبینی تەنها بیر لەوەکە خۆی دانیە دەکاتەوە و تەنها هەرەوشتانی کە پێشتیە زانیوین پەسەند دەکا و دەسەلمێنێ. دەمەوێت لە کورتکردنەوەی باسیەم میراتیەوە تێ هەڵچم. دیارە نەک هەر بەجێڕانەوەی مێژوخانی سەربوردەی مردووانەوە، بەڵکو بەتەر دێکە بزانی ئینسانەکان چەندیان سوودە لە بەشە میراتیە کە لە ژیاندا کاری لەو ستانە زێتریان بایەخدا و تێدە سەبەر بکردووە. لە ڕابردوودا کاتێ ئینسانەکان نەیانزانیوە چیان دەبێ و بەریان و ڕووکاری هەست و خوست و سۆسەی ڕێدەرکردنیان لەدەستاوە و گومڕا بووگن و بە هیچ چێلەڕێیەکەوە نەگیرساونەوە چارەسەرەکیان بەگشتی لە گۆڕینی خاڵی ناوسەقی لە دنیاڕوانیندا دێتەوە و چێلەڕێیەکەیان لە وەرچەرخانە و ڕوو لە بەریانی دیکێکردندا بەدی کرد. بەم جۆرە ئەو چستانی کە جاران لایەن گرنگ بوون هەر بەجارێک قەرقیشیان پێنەدەکرد. بیر و بڕوای سیاسی بە کونفەیەکوونێ داروخان و جگایەکانیان لە بۆ بیر و بڕوای شەخصی بەجێدێڵن. تەخت و بەختیاییالیزم بە دەستی ماتەریالیزم ژێر و ژوور دەکرێ. ناو بەناوێکیش پاشەکشەی ئاین ڕوودەدا. هەوڵدەدەمەوەتان ئەرزی خزمەت بکەم کە تەواوی خاڵە سەردەفتەرەکان بە چ بەریانێکدا گۆڕاون و بۆ پەسەندکردن و هەڵبژاردن و جۆکردنەوەیان چ جۆرە چاویلکەیەکیان گەرەکە. بە دیرێژایی مێژوو ئینسانەکان ئەو چاویلکانەی چ لە خۆنۆڕین و چ لە دنیانۆڕینیاندا بێ و چەند گۆڕیون. لە ساڵی 1662دا دامەزراندنی کۆمەڵی پانشایی لە لۆندەرا خاڵی لە خشتەچوون و لە گەچوونێکی گرنگی لە ناوچەقی بۆرەی سرنجدان و وردبوونەوەدا هێنایە ئاراوە. بە پێی بیر و بۆچوونی دامەزرێنانی کۆمەڵەکە سەبارەت بەوە کە ئینسانەکان نەیان دەزانی چۆن لە ستان وەکۆڵن، دامەزراندنی ئاوها دەستگایەک زۆر لە جێی خۆیدا بوو. ئەم زانایانە و ئەوەکانی پاشەوانیش شاقەلیان لێ هەڵماڵی و چەندین بواری وەکۆڵینیان وەسەر گازەرای پشت ئێخست و لە سایسەریەمەوە سەرتاسەری دنیا دەستی بە جۆرێکی دیکە بەکارکەوتن کرد. وەلێ بە کۆڵینی زانستانە توانە و لێوەشاو و پسپۆر و کارامە و لێزانی گەرەکە. نەک خۆ لە خۆڕایی هەڵکێش و فسفس پاڵەوان دەنا زۆر فسفس پاڵەوان تەنێ هەر لە دوورەوە لە تەوازووی ڕواڵەت بەولاوە چیدیکەیان بەرناکەوێ و ئەم وەکۆڵینانەش بەش بە حاڵی ئەو بڕیارانەی کە ئینسانەکان لە مەڕژیانی ڕۆژانەیان دەیدەن هیچ کار ناکەن و هیچیان تێدا بەستە نییە. لە سەدەی 19دا ناوچەقێ لە خشتەچوون و داخزینەکان زیاتر خست و خۆڵ بوونەوە و تا ڕادەیەکیش مێشک تێکەڵی و پێکەڵیەکی هێنایە گۆڕێ. گەشتەکەی ئەمریکای ساڵی 1831 تۆکیۆڤیل بە ئومێدیەوەی لە ئەمریکا دەرویەک بەرەو دوا ڕۆژەوە کردەوە و چتایەکی ناخواسایی خارقولعادەی بەدەم شنەی ئازادیەوە بدۆزێتەوە سەر و بەرنرا تازە بکرێتەوە و دیموکراتیانەتر سەر و بەربنرێن. بەش بە حاڵی تاکیۆڤیل بە کۆڵێ بەناخێر ڕژیمی ئەوتۆکە لەسەر بنەمای سەرکوتکردنی کەمینەکان بەدەست زۆرینەکان دامەزراوە لە بۆ سەدای و چاوەنۆڕێ دەکرێ و هێشتا ئەو شوێنانەی کێ کەمینەکانی تێدا بە تەواوەتی دەست لە ملانی ڕەحەتی و سەرسووکی و حەسانەوە نەبوون ئەوە جارێ وەک تەیری ئەنقا و چێشتی خانەقا و شاری جابول قاواسە. هەروەها لە هەمان ساڵدا گەشتەکەی داروێن لە مەڕدنیای ئاژەڵکە و سەروبەندە خەڵک بای هێندەیان بڕوا پێدەکرد کە بە کەڵکی بەرژەوەندی ئینسانەکان دێ سەرنج و بۆچوونەکان و سەرپاکی ئەو بیر و ئەندیشەیە کە شاباڵی بەسەر هەموو گۆڕەپانەکانی هەبووندا دادا بوو بەرەبەرە بەستێکی کە خێرایە بڵاو بووە
بە خەباتێکی لە پێناو ژیاندا وەگجێڕا. بەڵام داروێن کە بۆ خۆی گلی و گازەندی لەوێ دەکرد کە بەهۆی دکتۆرینەکانیەوە هەست بۆ دەکا کە وەک یەکێ تووشی ڕانگچێری بوو بێ لەنگەری ئاڵها ئیستەتیکیەکانی لەبارچوون و زەینی وەک مەکینەیەک کە کۆمەڵە بوویەرە زەلامەکان بەهاڕێ و یاسا و ڕێساگشتیە لە هەڕمێنەکان ڕانێوبهێنێ چۆن دەبێتە مای ئەوە کە مرۆڤ بەختەوەری خۆی لەدەست بدا و لایەنی هەست و خوستی سروشتی ئینسان چۆن ونگ دەکا و پەکی دەکەوێت بۆ جۆرەی لێقەوما. ئەو گەشتێکە مارکس بۆ دنیای پڕچەرمەسەری و کوێرەوەری کرێکارانی ئەنجامدا و ئەو دەوڵەتەی کە نیازیوا بوو بە شۆڕش و هەڵگەڕاندنەوەی تەخت و بەختی واقعی بەرشاڵێنا و گەنی و کە تا 100 ساڵێکیش دنیای خۆشاند ئەوە تا ئەو هایلی بەسەرات هەرچەندە شۆڕشەکان بە نیازی چاکیشەوە هەڵای سێندرێن، بەڵام بە دیارکەوت کە بەڵێن و گفتە خۆشکەلەکان چەندە لە هێز و پێزی بەدی هاتن بێبەهرە بوون. لە پاشوی لە دوای ساتەکاندا فرۆیدیش دەگەشتێکی بەرەو زانستی نەخۆشیەکانی تێکچوونی ڕایەڵەکانی دەمارەکانی دەکرد. ئەم گەشتە کارێکی زۆری لەو ئینسانە کرد کە لە دڵی خۆیاندا چ دەبینن، لە بەرچی لە نێو ناخ و دەرونی خۆڕۆ دەچن و وەک کوندەبوو دەژین کێ بە تاوانبار دەزانن. بەڵام کاتێ لە حاڵەکە گەیشتن مێد و ئاواتی ئەو کەسانێکە بە تاوانباریان دەزانن هەموو بادبردی. ئەم بیرمەندانە هەمویان بیریان لە ناوچەقی یەک خەیاڵدا خەستبەوە، ئەویش چەمکی دووفاقی و لێک دڕدۆنگی و لێک هەڵانگوتن و دەگژ یەکدی ڕاچوون بوو. مارکسیەت لە یاسای دووفاقی و نەلە نەکردنەوە بەڕێدەکەوت لەو بڕوایەدا بوو کە بزوتن خەسیەتی مادەیە. مادە هەمیشە لە گۆڕانێکی دیالکتیکیدایە، گۆڕانەکەش مارێچانەیە، واتە لە ئەنجامی بەرەبەرە کەڵەکەبوونی تتی مادی و بەشەڕهاتنی پێکاتەکانی مادە لە نێو خۆیدا و لە پڕ ئەوی بەهێز و پێزە زیندووەکەیان بڕستی لە بێهێز و پێزەکان و مردووەکانیان دەبڕێ و ئەویان ئاڵای سەرکەوتن هەڵدەکە و ئەم زۆران و زۆر بازیەش هەروە بوو و هەتایە هەروە دەبێت گۆڕان و گەشەکردن و پەرساندن و تەنینەوە ئەمە مانەکەیەتی. مارکسیەکان پێیان وایە هەر بیر و بڕوایەکی دیکە لەمە بەدەر بۆ شاردنەوەی ئەم زۆرانبازی و شەڕە بەردەوامەیە و تەنها بۆ پاراستنی بەرژەوەندی چینایەتی بەرتەسکە. بەڕاستی ئەم تەرزە بیرکردنەوەیە لە مێژە مرۆڤ پێی پێبردووە. تاریکی و ڕووناکی، ئەهورا و ئەهریمن، چاکە و خراپە، شەیتان و ڕەحمانی ئاینە کۆنەکانی سەرزەوین و ئاسمانەکان بە ئەلەفبێتکەی بیروباوەڕی ماتریالیستەکان لە قەڵەم دەدرێن. ئەمن بۆ خۆم بڕوام بەمە ئەستورە، بەڵام نەک بەو مانای کە ئینسان هەتایە بەرامبەر بە یاسا و ڕێساکانی خۆڕسک دەستە پاچە و داما و مزرە و مزمەحیل و دەستە ژنۆ دانیشێ، بەڵکو بەو مانایە کە یاسا و ڕێسایەکانی خۆڕسک تا چەند سەروەختێ بە زۆر و لە ناچاری و کوێرانە لە قەڵەم دەدرێ و مرۆ لە فەرمانیان ناتوانێت سەرپێچی بکە و لە ژێر دەسەڵاتان ناتوانێت ڕەهایە و بە سەرکار و ڕەفتاری خۆیدا زاڵ و شیار نابێ. بەڵام مرۆ هەر بەوەندەی کە لە یاسا و ڕێسایەکانی خۆڕسک حاڵی دەبێ ئیدی ئازاد دەبێ. یاسا و ڕێسا گەلێک کە پێشترێ بە سەرکار و ڕەفتاریدا زاڵ بوون بە پێچەوانە ئەم جاوان دەبن بە گوێڕایەڵ و ئاڵقە لە گوێی ویست و ئیرادەی وی. ئاشکرایە ئەم ئازادیە بۆ نمونە لە مارکسیزمی ڕووسیدا چەمکێکی فەلسەفی و جوداوازی لەگەڵ ئازادی شارستانیدا هەیە. ئازادی بە مانای دووەم سەرۆکاری لەگەڵ تاک و دەسەڵاتی سیاسیدا هەیە، بەڵام زیان هێشتا لە چنگوڕکی ئەم تەرزە بیرکردنەوەدا ڕزگار نەبووە. تەنانەت ئەوانەی کە دەیانەوێت ماناو چەمکی لێک هەڵانگوتن و زۆرانبازی بسڕنەوە سیر لەوەدایە کە هەر هەمان مێتۆد و تەرزی بیرکردنەوەکانی ئەوان بەکاردەهێنن، واتە حارە و گوتەنی و داونی باڵتی هێددا. تایبەتمەندیەتی سەردەمەکەی ئێمە لەوەدایەکە لە بری بیر و ئەندێشە سەر لەبەر لە خاڵی لێک هەڵپڕژان و قەڵت و بڕی خستکردنەوە خۆشبەختانە بەرەو زانست هەنگاو هەڵدەگرێ. پێشەوەی مەینەتیەکان، نەخۆشیەکان و تاوانەکان ڕوودەن، حەز لە بەرەو بڕی لێکردنیان دەکەین، حەز لەوە دەکەین لە جیهانێکی یەک پارچەدا پشوو بدەین. هاتنە مەیدانی ئافرەت بۆ نێو گۆڕەپانە گشتیەکە وەڵامی ئەوە دەداتەوە کە فەمینیزم بە مانای ئینسانیەکەی لا ڕەواترە و ئینسان زیاتر بە پەرۆشی هەست و خوستی یەکدیەوەن تا دام و دەستگا دامەزراندن و پاشان ناچار بە دەستە خۆش ڕووخاندنیان.
ئەوەش لەبیر نەکەی کە وێڕای ئەم هەموو تروسکە گەشانەی ئاسۆ هێمان تەرز و شێوازی بیرکردنەوەی کۆن و ڕزی و مرۆڤەکان بەڕێوە دەبن دەبەرابەر ئینکەبەری و خونە جوڕکەی عەقڵ و مێشکە هیچ هەڵات و بەهێزک بۆکاندا نەسیاسەت نابووری وەک هیچیان تێدا بەستە نەما بێوان هۆش و ئاواز بە فەرمانان ناگۆڕێن چونکە بۆ لە ناوبردنی جستێکە لە ناوبردن بە دەرە و مەحاڵە پەنا بۆ بیرەوەریەکانی دەبرێ بەڵانەکینێ لە جیاتیوەی هەمیشە هەر لە جغزی هەمان بیرەوەریەکاندا ئەم سەر و ئەو سەر بکەین و بە دەوری خۆماندا بخولەینەوە و کورد گوتنی هۆری هۆری بینەوە سەر بۆری بۆ تاوتووەکردنی ئەو بیرەوەریانە نەکەین کابرایەکم دەناسی کە کوڕەکەی دەستی شکابردیەکن شکست گرە بە یەک کەسی کە نەخۆش دەکەوت دەیبەردەکەن مەلای گوند کشتەکی بۆ دەبڕی ئەمە چەندی بەچەندە دەیزا بۆ نەیەن ئەو دوو بیرەوەریە کەمێ فراوانکەینەوە کابرایەک گورگی کوشت بوو ئەو نەبا لە گوند لەندەهوری بنی سەعدانیش با ڕێ نەدەدرایە بە تیر و کەوان و تەشتی مس گرفت بڕاوێنێتەوە وەرم بزانین برک و تەشتی مس و تیرەکەوان سی پێکەوەی زوت بەقی کردوون و ئەم ئەمایە لە چێندەر ئاو دەخواتەوە ئەم پێم وایە ئەگەر چارچەوەی ئەم بیرەوەریە شەختە بەندانە بشکێنین ڕەنگە لە دووبارەکردنەوەی هەمان نەقەرات و نوێکردنەوەی هەمان هەڵەکان کەم تا کورتی خۆ بدزینەوە 100 ساڵ لەمەوە پێش ئەوروپا لە سای شەڕی چار ڕوبەڕووهاتی نوێوە ڕێنسانسێکی وەسەر پێیان ئێخست و چارە وشیارکەرەوەی نوێی دەگەڵ عەقڵ و ئاوەزیدا تێکەڵ کرد و ئاسۆ و بەرچاوی ڕوون و فراوان کردەوە یەکەم بیرەوەریە لە بیرکراوەکانی ئازادی و جوانی پەروەری بوژاندەوە بەرانەکینە کە ئەوەشی کرد تەنها بە فەرهەنگی یۆنان و ڕۆماکدا کەوت بەندە دەمەوێ لەم نووسینەمدا ئەو کەسانی کە لایەن وایە سەرلەبەری بیرەوەریەکانی مرۆڤایەتیان لە دڵی خۆیانداوە شارتیە ڕاچڵەکێنم و لەو مەزەنە و خەیاڵ بافیانە قوتاریان بکەم و لە ڕێی دەکاربردنی ئەمانە هەیە دەستەمە پیلیان و لە چەقینەکانی ئەو ڕۆمانیان دەرێنم و بەرەو هەر هیچ نەبێ ئەو بۆرە تارماییانەی کە لە شەڕەگەڕەکی سیاسیانە بە دوورن ڕادەم دووەمیان بە شەکرا و خواردنەوەی ئەوروپا و ئەمریکا و لە سایسەری تەکنۆلۆژیای نوێدا ڕێنەسانسێکی دیکە بەدی هات وەلێ ئەمە زیاتر سەرۆکاری دەگەڵ هەڵێنانی موعەمای کەرتێکی جوغرافیای دنیادا هەبووە تا هەڵێنانی مەتەڵەوکەکەی ئینسانان و دەگەڵ یەکدیدا ئاشنا و ڕۆژنابوون کەچی وێڕایەوەی کە هەر کەسێک کامەی گەرەگوێ دەتوانێت دەگەڵی باخێوێ و بۆ هەرچوەیەک خواشتی لێ بێدەکاری تەشریف بەرێ کڕۆکپی و بێورتەی و کەم دەمۆدووی و لالوتی نیشتەنیانی زەوین هەر بەردەوامە ها پاش چەندین چەرخ و چاخ و چەندین لێشاوی کوشت و کوشتار و قەڵت و بڕ و ئەتۆم باران و کیمیا باران و قوزە قورت باران و زەهری مار باران و براکوژی باران بەرژەوەندی باران و کوێلەتی باران و بەدەستە چەمەی ئینسان زیندە بەچاڵکردن نەخوازا کوردی هەناسە سارد باران کەس نەبوو باسێکیان بکە ئەمن دەمەوێت سەری خۆم بەوەوە جێش بکەم کە بۆچی هێشتا ئەو دنیایە گوێی خۆی ئاخنیوە و ئەم گوێ ئاخنینەی چۆن لەکۆڵ دەبێتەوە ڕێنەسانسی سێیەم لەسەر گرێژنەی بایەخ بە تاکدان دەخولێتەوە وەلی ئەم دەستگایە بارودۆخێکی ناسکی هەبوو چونکە مرۆڤایەتی بێوچەند چاوەنۆڕی شیرەت و ئامۆژگاری و واقعوەڕمانی دەکا ڕاستیت گەرەکە وەک بێژی بەدەست قات و قڕی بێشیرەتی و بێڕێنماییەوە بناڵین و بەڕێزێکی لە هەست بە پێداویستیمان زیاتر گوزەران دەکەین پەرۆشیەوەم کە ڕێباز و مێتۆدەی لێ بگرمە بەر کە بتوانم لەوانڕا ڕۆبەڕووی ئەو پێداویستیانە ببمەوە ڕێنەسانسی دوامین دەگەڵ بیرێکی نوێدا کە لەگەڵ چۆنی لە ئاین حاڵی بووندا سەرۆکاری هەست ئامانجی هەموو ئاینەکان ئەوە بوو کە سەرلەبەری ئینسانەکان یەک بێخن کەسی تاتوانیویانە لێکدیاندا بڕێون و لێکیان بە دژمنی خۆنخار کردوون شەڕ ئاین هێشتا هەرگەرم و بەردەوامە و دەرکەی لەسەر پشتە دەمەوێت نەک هەر لەگەڵ باخودایان بگرە دەگەڵ ناخودایانیشدا کە لەسەر زۆر چت کێشەیانە شەڕە قسە بکەم ئەوانی کە ئینسانەکان لە یەکدی جوو دەکەنەوە چین و کامانن فرەیان لەسەر نووسرا و بە باریکیان ئەستوران زۆریان لەسەر ڕێسرا ئەمن مەبەستم ئەو خاڵە هاوبەشانن کە دەیەک جغزدا کۆیان دەکەنەوە من ئاوڕم لەوانە داوەتەوە کە چۆن بە دیداری یەکدی دەگەین چۆن بیر لە یەکدی دەکەنەوە ڕەنگە بەناوی زۆر جیاوازەوەم بیر لێ کردبنەوە و بە شێوەیەکی فرە گوێم کارەکە سەر و بەرنابێ بەڵام هاوسەر و سەختی کۆن و نوێ و دوور و نزیکی ئینسانەکان هەر لە نوواوە بە درێژایی مێژوو بنیشتە خۆشەی بندەدانی وە کۆڵین بوون و کەرەستە و ماتریاڵی کارخانە و کارگی حەزرەتی مێژوو بووگن ئەوانی پێیان واسە کە گیان پڕیشکێکی خوداییە
بە دیداری خوداوەند گەیشتنیان بەلاوە لووتکەی ئامانجەکانیانە و بە یادی قەرەمان و لە خۆبایی بوونەکانەوە مەست و سەرخۆشن و بە سیحر و جادویانەوە گلاون بەشێکی لە دەست لێ هەڵگرتنە بەدەری هەڕەتی گەورە بوونیوانە. فەرمانفەرمایی ئەو هەڵپانەی کە بۆ دیداری یارکەی ئەو لا گەیشتنیان بەخەرجداون تا دێ خەستر دەبێتەوە. بابوداک بۆ لەم خەیاڵ پڵاوانەدا بەشداریکردنی منداڵەکانن ماڵم قەبرە هێندەی مویەک درێغیان نەکردووە و ماڵشیان قەبرە هەرگیز ناشیکەن. ئەو ماوەی کە هونەرمەندان هەست و خوستی بڕێ کەسانیان تێدا دەربڕێون دەکەوێتە خانەیە ئاڵقەزێڕینەکانی فەرهەنگی مرۆڤایەتیەوە. بەشی گەورەی بیر و ئەندێشە و بیرەوەریەکانمان لەگەڵ بیر و ئەندێشە و بیرەوەریەکانی کەسانی دیکەی مردوو یان زیندوودان لە جیلوە و سەرەتاتکێدان پۆڵ و دەسەڵات هەرچەندە کە بووگنوە خولیایەکی ڕێشاژۆ و چەسبی و لە کێشە و مشت و مڕبەدەر وەلێ وەکو دوایین چت بووگە بە پێناوی ئامانجێکی مەحرەمانەتر ئەمن بیر لەوە دەکەمەوە کە مرۆڤایەتیە لە مەڕمە بەس لە هەبوون و هاتن و گۆڕ بە گۆڕچوون تاسە ئەندازەیەک تووشی سەرخولێ بووە و بۆ ئەوەی سەروەدەرێکی نوێ بەدی بکە چ بکە باشە. ئینسانەکان هەرکە وڵاتری دەوروبەرەکەی خۆیانیان بەرتیلایی چاویاندا فێرە خوێندنەوە گەشت و گەڕان بە دیداری خەڵکانێکی زۆری دیکەی واگەیشتن ئەویان بۆ بەدیار کەوتکە لە زۆر خولیا و ئارەزوو ئاڵها و ئامانزدە هاوماڵن بەڵام وێڕایەمەش بە دەگمەندی دارێکی پڕ لە بەروو بۆیان وەژیر کەوت. تاوڕۆکەش ئینسانەکان زۆر کەمیان هەلیەوەیان بۆ هەڵکەوتووە کە بتوانن لە یەکدی بگەن یان وە بزاوت بکەون و سربەخۆڕ و لاکەین و بەینان بکەن و داستەنا دەستی یەکدی. ڕاستە خۆی پەرەدان بە هۆکار و پێناوەکانی بە یەکدی گەیشتن و بە دەنگی یەکدیەوە چون گەیشتۆتە ئاستی سەردەفتەری مرۆڤایەتی وەلێ بە چاوی ژیانێکی کە بە تەواوی ماناوە سەر لەبەری هەل و دەرفەتی با دیداری یەکدی گەیشتنی بەدیهێنابێ نانۆڕینە دنیا لەبەری هەرە لەباری ڕێکەوتی با دیداری یەکدی گەیشتنی ئینسانە تازە نەفەسەکان لە ڕۆژی ئەوڕۆماندا سەرچاوی هەرە گرنگی لە سەر پێڕاگرتن چڵاپۆپەی ئاوات و ئومێدەکانە. ئەتۆکی هەموو ئەمما و مەتەڵۆک هەڵێنانێکی ئەو دنیا پانوبەری نەدەگری دەبینی لە ناو کرۆکدا بۆ خۆی لە هەڵپەوە کۆڵینی لەو جۆرە بابەتە و لە بیر و بۆچوونەی لێکی کە هێمان لە شوێنێکدا گەڵاڵە نەکراون کەوتۆتەوە. ڕێگەی ژیانمانەدارکردن و جوان و خۆشکردنیش لە نەزم و نەسەقدان بۆ چستانەی کە بێ نەزم و نەسەق و ناهاو سەر و کار دیارن بە یارمەتی وردەکاری گەلێکەوە کە نابێ پشتگوێ بخرێن پێکەوە گرێدانی ئینسانەکان شوێنەکانیان ئاڵها و ئارزووکانیان و بیرەوەریەکانیەوە تێدەپەڕی. لە دوو گیانێکی زمرانەی کتومت لە گیانی خۆمان ئاسایی گەڕان و وێڵ و سەرگەردان بوو تەنها بەشێکی ژیانی مەحرەمانەی ئێمەیە. سەبارەت بەوە کە ژیانی مرۆڤ تا دێ دەبێ بە چستێکی فراڕەهەند و لایەن ئەمن قسە لەوە دەکەم کە گەر هات و دوو کەس زیان زیاتر تایبەتمەندی شەخسی و ڕەفتار و کاریان دەگەڵ یەکدیدا جۆشیان نەخوارد چستێ هەڕڕەنی و دهێنن خۆگەر بە جیاجیا شکار بکەن ئەوە هەریەکە دیسان چستێ ڕەنێ و دهێنێ بەڵام یەکێکیان لەوی دیکەیان زیاترە یان باشترە. ئەمن قسە لە ڕێز و حرمەتگرتنی ئەم جوداوازیە دەکەم نەک کارامەی و لێهاتووی و لێوەشاوەی یەکێکیان بە نێوی گیانی هەرەوەزی و هاوکاری و لە خۆبوردن پارێزیەوە بە قوربانی ناکارامەی و بێ لێهاتووی و بێ لێوەشاوەیی ئەوی دیکەیان بکەم. هی ئەو تۆ هەز تەنیا لەسەر کورسی و مێز پامبوونەوە و قونبادان جۆی گرێوی بردۆتەوە کەچی هونەرمەندی دەستڕانگینی بەردەستەکانی ئەوان هەموو کارەکە ڕادەپێڕێن و خوددا نەخواستە ئەگەر هاتوو یەکێکیان ویستی جستێ لەبارەی هونەرەکەیەوە بکا بە مۆرکی بەرهەمەکەی کە حەقی خۆیەسی کابرای سەر کورسی و مێزەکە بە قەڵەمێکی سوور یەکسەر هێڵی ڕاست و چەپی پێدادێنێ کی حەدیەوەی هەس پێ لە قەڵەمڕەوی قۆڕخیوی باوێ کاکە لێیان گەڕێ باوی ئینسانە هونەرمەندانەش ڕەنگ و ڕوویان لە کن خەڵک ئاشنا و ئاشکرا بن. جاگەر هاتوو لە چستێکمان بۆ تەرزەنواری کە لە زانستی مادەپێک هاتندا دەبینین واتە چۆن هەرستا لە ناوە بە جۆری مادەکانی ڕێزکراون و نەزم و نەسەقی خۆی هەیە و بە چاو فەرقی پێناکرێەوە گەر هاتوو سەر لە نوێ بە شکڵێکی دیکەی داڕێژیەوە دەگۆڕێ و مادەکانی بەسەتان داوی ناسک ناسک پێکەوە زۆر ڕێک و پێک تێک ئاهڵقاون و وەک باندێکی موزیک کەس هەریەکە لە ڕەنگێک و هەریەکە لە ئاوازێک و هەریەکە لە مادەیەک پێکاتووە یەک پەیکەرەی مەقامێ پێک دێنێ. کەسی ئەگەر لە شڕ و شکڵی ئامێرە موزیکەکان بنواری تەماشا دەکەی یەک لە شام و یەک لە حەلەبە دمبک دەف شمشاڵ تەمبور پیانۆ ئۆکۆردیۆن دەشکڵدا کێ هەیان وەک کێیان دەچێ. جاگەر هاتوو ئەو هەمان چستەکان دیتن هەنگین ئەمە بۆ دۆزینەوەی هاو پەیوەندیەکانی نێوان ئینسانەکان کە تاوەکو ئێستا وە بەرچاو دەکەوێت لە هاو ئاهەنگی و دەسڵەملانێ بەدورن دەبێتە سەرچاوەیەکی دەوڵەمەند.
دەڵێن فەلسەفەکاری ئەوەیە کە حەد و سنووران لە نێوان ڕاستیەکاندا دەسرێتەوە. هەرچی هونەرە بۆ هەموو جستێ تایبەتمەندی خۆی بە دیار دێخێ و سنوورێکی ناسکی لە بۆدا دەنێ. واتە لە جوزئیات نەک لە کولیات دەدوێ. هەرچەندە من باوەڕم بە فەلسەفەی هاو ئاهەنگی هەبوون مونادەکانی لایبنسی ئایدیالیست نییە، بەڵام ئەگەر لە یەکسەرەوە لە ڕاستی بنۆڕین خۆت لە دیالکتیک نەبانکەی تابلۆیەکی جوان و دڵڕفێنە. ئەمن بڕوامەوە نییە کە تۆپاڵی لێ بدەیەوە و چاوەنۆڕی دیداران بی. ئەسڵەن خەیاڵی هەروە لە خۆڕاتە فروتۆنابوونی کۆزمۆپۆلیتەکان دژمنەکان زۆر ساویلکانەیە و لەبەرەوەی حیسابیان بوون ئەوە نەدەکرد کە هەر مرۆڤێ یان هەر گرۆیەک بە چ جۆرێ و چەند دڵیان دەڕەنجێ بەڕستی خەڵک بە بڕواهێنانیان لەبەر براو گومڕا بوون. ئەمن لێرەدا واز لەو پەیوەندیانی کە تایبەتیان بە شەخصەوە هەیە و تاکەکان لە یەکدینە ئاسایی لە یەکدینە چوون دەگرن دێنم. من بیر لەو پەیوەندیانە دەکەمەوە کە چۆن لە ئاستی جۆرا جۆری نزیکایەتی نێوان کەساندا بەرەی جۆرا جۆر بنیاد دەنێن. ئەوجا با بە خەیاڵ داهاتنی احتیمالی ڕێنەسانسێکی کەون و فەرتوتیش بێ بە زووتنەوەی بوژانەوە و نوکرانەوەکان بە تاکو لە خەونیش بێدار دەبنەوە زۆر بخایەنێ، بەڵام کە بۆ خەوی زستانان دەکێشنەوە نێو قەپەیلکی خۆیان هەمیشە زگیان بە هیوا و ئاواتی نوێ پڕ بووە دیارە چاوەنۆڕی ڕێنەسانسێ کە بە بڕوای یۆتۆپیەکانەوە وەگەڕێنە پاشەوە خەیاڵ پڵاوە، چونکە ئەو هابڕواکردنێ ڕێگەی لە بۆ زۆر مینەتی خۆش کردووە. جا بۆ ئەوەی هێڵێکی نوێ بۆ خۆت بکێشی پێویستە تا ڕادەیەک لە ناچاری بە هەڵادا چوون بسەلمێنی، بەش بە حاڵی هەڵەکان بێت و خۆتانی بۆ تیارکردن و لە هۆکارەکانی حاڵی بن توانستی ئەوەیان نابێت بە زۆر وەرەتان پێبەر بدا. خوێندەهێژە زانیاریەکی کە لەم نووسینانەدا ئەرزی خزمەتتانی دەکەم نام هەیە بە هەمان زمان و کەتەگۆریە مەقولات لە باوەکانەوەتان پێشکەش بکەم. ئەگەر بەو تەرزم کردبا دەبووە بستێ لە هۆکارە ئابووری سیاسی کۆمەڵایەتیانەی کە دا هەرهەنگا و هەڵێنانێکی مرۆڤایەتیدا ملیان قوت کردوتەوە و شوێنگۆڕکیان دیارە نەترازە بام. جا من ئەوەم بەخۆم نەکرد، بەڵکو هاتم لە نیگای بیر و بۆچوونی بەرەی ئەوڕۆوە لە مەڕژیان بە مەرجێزێتر ڕووناکی وەسەرکێشە و گرفت و پرسەکانی ئەوڕۆ بێخم تێ هەڵچوم و کە ئەمەشم بەم تەرحە کردووە ئەوەیە کە بەڵکو بتوانین چارەسەری دەستنیشان بکەین، نەزم و نەسەقێکی نوێ بە زانیاریەکانمان بدەین و سەر لە نوێیان تاوتۆکەین و خاڵە جەمسەرە نوێیەکانی نێوان ڕابردوو ئەمڕۆمان و نێوانەوانی دەستەمۆن و ئەوانی نامۆن بدۆزینەوە. مرۆڤێ کە باسی دەکەم ڕەنگە لە زۆر دنیای دیکەش بوو لە کوردستانیشدا نمونەیان لە ژمار بەدەربن و لە دواقاریدا دەنۆڕمێ. یەکەمیان ئەمن هەرسی ڕوودا و دیاردەکان هەن لەگەڵ کونی دەرزیدا ناگونجێنم، بەڵکو مێتۆدی ڕێبازی تەرزەبیرکردنەوەیەک و نەختێ لە عقاری ڕاستی نزیکەوتنەوەیەک پێشنیار دەکەم. دووەم نەک تەنیا ژیانێ تەنانە دەگەر چەند ژیانێکی دیکەش بژێین بەشی ئەوە ناکە نەزانی و کۆڵەواریەکانیمانی پێ بشۆمەوە، دەڕۆستی سەر لەبەری زانیاریەکان بێم. مارکس، فرۆید، داروین، ئاینشتاین، ئیبنی ئادەم، مەلای گەورە، مەسعود محەممەد، ئەحمەدی خانی و تا دوایی دەجاری دیکەش بژێنەوە و دەهێندەی دیکە گوناهی نەزانی خۆیان بەدە ئاو و ئاراوان بشۆنەوە و دەهێندەی دیکە زانیاری و سارەسەر بۆ مرۆڤایەتی پێشنیار بکەنەوە. ئەوە هەمووی توێشەی بە تایبەتی لەم دنیای زۆر بەدەم و دەستەدا زۆر هەرنی و سەتەیە. بەزیاتر لە پێویست زانایی و دانایی و علم و عێرفان چ دەکرێ؟ ئەوە مەتەڵۆکە گەورەکەی سەرخ و چاخەکەمانە. چارەسەرەکەی منەوەیە کە دیار دەکەن لەژێر زەڕەبینێکیش و دووربینێکیش بێخم و وردە جیاوازەکان ئەزمون کراوترین لایەنەکانی ژیان هەڵبژێرم و هەموو پرس و کێشە تەواو و عەیار و پێوانە گەورەکان لە دوورەوە وردکەمەوە. ئومێد دەکەم توانم لە مرۆڤە کۆڵەوارەکان ڕاگەیەنم کە سەرپشکایەتیەکی زۆر دەوڵەمەندتریان لەوەی کە مەزەنەی دەکەن لە پێشەیە. ئەمن لە نووسینانەمدا نە ژمارەی دیاردە و ڕووداوانت بە تورەکە بۆ هەڵدەڕێژم و نە بە قیاسی منطقی و گشتاندن و ئەنجامگیری حکمی عەقڵی و عورفی حکمانت پێدەسەلمێنم. پێڕستکاری و نمونەکاری و تیپیکالکاری دەگەڵدا یاری ناکەم. ئەمن باسی کەسانە دەکەم کە دەیان ناسم، نەک یەک لێرە و یەک لەوێ، یەک لە شام و یەک لە حەلەب. زێتریش قارەمانەکانم لە ژنان هەڵدەبژێرم. ڕەنگە پرسی بۆ یەکەم لەبەرەوەی کە من لەبەرەی ئەوان نیم، دووەمە گەر هاتو خۆشبەختانە و خواڕاستان بە تەواوەتیان تێگەیشتم هەرگیز بای خۆفشکردنەوە و لە خۆبایی بوونم دەکەپوو نەچێ و خۆم بە چتێکی دیکەی لە عالەم بە دەرزێتر نەزانم و وەک هێندێکیان کە هێشتا سەرەواویان دەگەرودا ئاسێ ماوە ساد ناساتێن نەڵم ئاخر من دەڵێم من قسە دەکەم.
سێم حەزرەتی ژن لە هەموو چەرخ و چاخەکاندا ئەوان کەوڵ سووری پێش لەشکری پێشکەوتن بوون و ئەوڕۆکەش ژن لاپەڕە هەرە دەوڵەمەند و بەهێز و پێزەکانی ئەدەبیاتی هاوچەرخان ڕازاندۆتەوە. قەت لەوە خۆشتر هەیە پیاو لە نیگەی دایکیەوە ژن لە خۆی بە گەورەتر و عالی جەنابتر و بەزانەتر و فەیلسوفتر و بەسەرکردەتر و بە هەموو چترەوە بزانێ ئەوڕۆکە چەقینەیەکە ژن لە کێشە و ململانێ دەگەڵ مێشکە ڕزیوەکاندا هێناویەتیە گۆڕێ چەندین ڕەهەندی بە پارسی وای هێناوەتە کای سەگمە حەوشەوە کە بەدەیان پلە خەڵکانی دیکە دەبەرسێبەر ئێخستیە. ئەمن هەوڵ دەدەم باسی ئەوە بکەم کە لە چۆڕە لەو چەقینانە ڕزگار بین. هەروە بەدەم باسی شاباڵەکەی مرۆڤایەتی حەزرەتی ژنەوە ناچاریش دەبم باسی پیاویش بکەم. ئەگەر فرۆید لە ئەزمون خانەکەیدا سوخە گلیمێکی دەستکردی ڕۆژهەڵاتی بەسەر کورسیەکەیدادا بوو لەوە کۆڵینانەدا کە لە مەڕ مرۆڤایەتی نووسیویە جەماوەرێکی نەخۆشی خەڵکی ڕۆژهەڵاتی کردووە بە دەستکەلای خۆی. ئەمن ڕەنگە بتوانم ئەو بدرکێنم کە لەگەڵ چەند کەسانێ لە ئینسانانی نێر و مەی نەژادی جیاوازدا هەروەها بەڕێکەوت سەر و سەختم هەبووە و چتایەکم لێ هەڵکراند بن. دووریش نییە ناو بەناو بە نێوی ڕاشکاوی خۆیانەوەیان باس بکەم. دوور نییە وەک نەژاد و وەک وڵات نێوی هەندێکیان بەژێر لێوەوە بکەم. ڕەنگە کە باسی هەندێکیان دەکەم ئەتۆ هەر بەدەم و کاوێژی من یان تەرزی ڕەفتار و ئاکاری قارەمانەکانمڕە لەوانەیە ڕەنگ و ڕووی ئینسانەکانیان وڵاتەکان بناسیەوە. هێندێکان خەڵکی وڵاتی سربەخۆ بڕێکان هاوڵاتی وڵاتێکی چەپەکی لە گوێگادا نووسوو. ژمارەیەکان پارەدیگماستانێ هێندێکان خەیاڵباز و یوتۆپیایی و مەلاخۆلی و فوبیاین بڕێکان فەمینیستی سێکسی چەندانەیەکیان سادی و ماسۆشێتی یەک دوون دانشیان فتیشین سیاسی زۆر بڵێ و نەکارەشیان تێدا هەیە. لەوانەیە ئەگەر باسی لایەنی تایبەتی چۆن لە ئازادی نوێڕین چۆن لە ئاین گەیشتن چۆن لە حیزبایەتی گەیشتن چۆن دەگەڵ ژندا ئاخاوتن چۆن بوون بە میلیۆنێر چۆن بوون بە ئینسانێکی خۆشبەخت تەرحێوت بۆ بکەم یان بەردبارانم کەی یان دەم خۆشبارانم کەی بەڵام حەز دەکەم هەروە بۆ بەرکڵ لە ڕاستی ئاین و لە خۆبایی بوون ئەم بەشە دوایی بێنم. لەبارەی ئاینەوە پاش بڵاوبوونەوەی کتێبەکەی ڕۆجەر بە سەرناوی سۆسیالیسم و ئیسلامەتی کێڕەی لە بۆ توێژێکی گەرم و بە پێز لە ڕۆژنامە و کوارەکانی جیهاندا خۆش کرد ڕوونکردنەوەکانی بەتایبەت بەڕێزان نیازی بێرەک و ئی تفەکی و سەلاحەدین هیلافی کوڕی ئارشەدی بەهەشتی محەممەدی میهری مفتیزادەی خەڵکی شارەدێرینەکەی سنەی خۆشەویست کە لە ساڵی 1956دا لە ئەستەمبۆڵ بە خزمەتی گەیشتم و هەنگین بەکاری ئەو قاتیەوە خەریک بوو بە خەتێکی کۆنی عوسمانیانە لە ژوور سەریەوە بە دیوارەوە برنجی دەعوی وەکی لە ڕەندەن محەممەد مهدی نووسیبوو زۆرم سوود لێ وەرگرت. ئەمن پێم وابوو هەروەک ڕۆجەر پێی وایە ڕستەی ئاین ئەفیۆنی گەلانە کە لە تۆلۆی قسەکانی کارل مارکسدا دەخوێندرێتەوە لە چارچێوەی خۆی بە بێڕەگۆڕیشە لە گوێن وەلا تەقرەبو السەلات ڕێشە کێشکراوە. ڕاستیتگەرەکە ئاین لە هەلومەرجەکانی مێژوویینە و کۆمەڵایەتیانی خۆی بەدەر بەچیەتی و زەوهەرێکی ڕۆت و پەتی تەماشاکردن لە مێتۆدی مارکسیستانە بەدەرەوە و مارکسیش و ئێنگلسیش لەوە کۆڵینی ڕاستی ئایندا نەیانگوتووە. ئاین لە هەموو شوێنێک و لە هەموو سەرۆپەند و زەمانێکدا هەر هەمان کاریگەری خۆی دەنوێنێ. مارکس لە 1842دا لەوە کۆڵینێکدا نووسیوێتی لە هەلومەرجێکی کۆنکرێت و بەدەستی سینێکی فەرمان فەرمای دیاری کراودا وەک پێناو و ئامێر بەکاردەهێنرێ بەڵام هاوانەکێکیش نییە کە وەزیفە و ئەرکی سەرشانی هەرگیز نەگۆڕێ. هەروە فەرموویانە ئایدیۆلۆژیایەکی سەربەژێرخانی کۆمەڵە و دەگەڵ ئەم بنیاتە مادیەدا هاوپەیوەند و هاوسەر و کارە و هەروەکو گەڕۆدیش لە وتاری ڕەخنەی هیگل لە مەڕ فەلسەفەی حقوقدا باسیەوە دەکا کە مارکس نووسیوەیە ئاین لە هەمان کاتدا لە دژی هەلومەرجێکی بەسەر دەبرێ سەرهەڵدان و دەگەژڕاچوون و دەنگی ئێتراز و پڕۆتێستۆیەکە.
لە ناچاری خۆ بە ئاینەوە هەڵاواسین لە سەرەکەوە بە دەنگ هاتنی ئەو ناچاریە کە لە ڕاستیدا هەیە و لە سەرێکی دیکەوە لە دژی ناچاریەکی کە لە ڕاستیدا هەیە ئێتراز و ناڕزایی دەربڕینە. ئاین دڵدانەوە و سەبووری و بوردەباری مرۆیی داڕزێنرا و ڕۆحی دنیایەکی دڵڕق و هەلومەردی کۆمەڵایەتی ئەوتۆیە کە تێیدا ناحاوێتەوە. ئاین کە گۆیە ئەفیونی گەلانە ئەوەی لەم ڕستەیەدا دەخوێندرێتەوە زیاتر باسی ئاڵمان و ڕژیمی مرۆچەوسێن دەکا تا مێتافیزیکیانەی ناساندنی جەوهەری ئاین. مارکس گرفتی ئاین لە ئایدۆلۆژیای ئاڵماندا بەڕاشکاوی لە کەلێنی بارودۆخی کۆمەڵایەتی ئەڵمان ڕاباس کردووە. هەر لە هەمان کتێبدا دەڵێ ئاین بە پەیوەندی دەگەڵ هەلومەرجی مادیدا دەگۆڕێ و گۆیا لە ئارادا نامێنێ و ئاش بەتاڵی لێ دەکرێ. ئەم بیر و بۆچوونە تێئۆریانە لە نیگەی خەڵکەوە وا پرۆلیتاریاوەش مەبەست نییە و نەبێ بە بابەتی باس. ئەگەر جەماوەری خەڵک بیر و بۆچوونێکی وەک بیر و بۆچوونی ئاینی هەش بوو بێ ئەمە سەبارەت بە هەلومەرج لە مێژ بوو بەسەرچوو بوو لە ئارادا نەمابوو. مارکس کە نەگۆڕانی ئاین وەک جەوهەر دیارە پێشتۆمارکرانی ئایدۆلۆژیای ئاڵمانی پەسەند نییە، ئەمە لە تێزەکانی لەمەڕ فیۆرباخەوە تێدەگەین. فیۆرباخ لە تێزی شەشەمدا لەسەرەوەکە ناچار بووە لۆزەی مێژووینەی ڕوودکاتەوە و هەست و خوستی ئاینی بەرەو حاڵەتی جستێڕادا کە لە گۆڕان نییە بەرتەشەر و توانجی ڕەخنە دەکەوێ. سەبارەت بەمە فیۆرباخ هەست و خوستی ئاینی بە بەرهەمێکی کۆمەڵایەتی نازانێ. لەبەرەوەی کە ئاین تاکە جەوهەرێکی وای نییە لە بۆ هەموو چەرخ و چاخەکان لەبار بێ، لەوانەیە لە چەرخ و چاخە جۆرا و جۆرەکاندا و لە چوارچێوەی هەلومەرجە جۆرا و جۆرەکاندا دەوری لە یەکدی جوداواز بگرە دش بە یەکدی بجێڕێ. ئاین بۆ خۆی لە کەلێنی بنیاتی بنەڕاوتەی لە مێشکی مرۆدا ئایدۆلۆژیایەکە واتە بە شێوەیەکی شان هەڵخەڵەتێن و ڕەمەکیفری و ڕنگدانەوەی ئەو هەلومەرجە مادیانەیە کە مرۆڤەکانیان دەبن کاریگەریاندا محکومن. وەلێ ئەم بەرداشت و بیر و بۆچوونە کە لە مادەی ڕاچەکەرە دەکا هەروەک شکل و شێوازە ئایدۆلۆژیەکیانەی دیکە تەنیا ڕنگدانەوەی نەکارە و ئەستێور نییە. ئەم ڕنگدانەوەی ئەکتەرێکی بەرچاو و کاریگەری دیالکتیکیانەی هەسوو بە پێوانەیەکی کۆنکرێت خێوی وەها هێز و گوردێکی کە کار لەو هەلومەرج و بارودۆخە مادیانەی لیان کەوتۆتەوە دەکا. جا لەبەر هەندێ دەبێ ئەمە ڕاستی ئاین لە چوارچێوەی ئەو هەلومەرجە کۆمەڵایەتی و چینایەتیانەدا کە هانی ویانەتە گۆڕێت بخێنین. ئەمە هەروەک تەواوی شکل و شێوازە ئایدۆلۆژیکیانەی دیکە ئەومان لە بۆ ئاشکرا دەکا کە ئاین لە نیگەی چینە فەرمان فەرما و چینە داڕزاندراوەکانڕا لە حەقیقەتی ئاین دەنوەڕین. بە دیار دەکەوێت کە ئاین بەجێهێنانی وەزیفە و ئەرکی سەرشانی لێکتی جیاجیای هەیە. هەر بەدەم ئەمەشەوە با ئەوەشتان ئەرزێ خزمەت بێ کە مارکس لە نوای گشت شتێکەوە سەبارەت بەوە کە سیستمی سەرمایەداری و بەرتوانج و تەشەنەی ڕەخنەداگە ئاینی لە نیگەی چینە فەرمان فەرمایەکانەوە خوێندۆتەوە و هەر لەبەرەوەیشە بە پێناوەیەکی مرۆچەوسێن و مرۆ هەڵخەڵەتێنی لە قەڵەمداوە. بەش بە حاڵی لە فرەسەرەوە لێکدانەوە و ڕوونکردنەوەکانی ئێنگەلس دەربارەی ئاین ئەوەی هێدەست نیشان کردووە کە چۆن ئەم دیاردەیە دەبێ وەک تستێکی کۆنکرێت لە نیگەی میتۆدۆلۆژی مارکسیزمەوە وردکرێتەوە. دەتێکگێران و دەگژیەکتی ڕاچوونێکی ئابووریدا ئایدۆلۆژیای ئاین دەتوانێت کەرەکتێرێکی شۆڕجێرانە بنوێنێ. خۆشحاڵین لە ئاڵقەی 22هەمی کتێبی سەرچاوەکانی بیروباوەڕی کوردەوارین و ئەمشۆ ئاڵقەی کۆتایی ئەم کتێبەتان پێشکەش دەکەین. لە دەرەبەگایەتی هەڵکردن و بەگشتدا چوونێک ناچار دەبووە ببێ بە لە کلێسە هەڵکردن و بەگشت کلێسەدا چوون. سەرپاکی تیۆری دۆکترینز شەڕجێڕ و کۆمەڵەکی و سیاسیەکانیش لە نوای گێت شەشتێکەوە ناچار بوون هەریەکە بۆ خۆیان ببن بە ڕافزیەتێک واتا لە ڕێی ئاین دەرچوونێ. ئاین لە هەمان کۆمەڵدا بەڵام لە نیگەی چینی گوێجوێەوە مانا و وەزیفەگەرێکی جیاجای دەگەیاند. لێرە هەروەک لە فەڕەنسا کوبوو لە ئینگلستانی و بۆ هیمایش زۆربەی نەجێ و زادانی چکۆڵا لە نێوجەنگەی کێشمەکێش و ڕافسیەتێکی کە دەسەوبەرۆکی پاپازەکان ببوونەوە دەگەڵ ئەوانەی لە شارەکاندا بوون یەکیان گرت. ئەو ڕووداوە بەوە لێک دەدرێتەوە کە نەجێ و زادە چکۆڵەکان ناچار بوون بە نیشتەنیانی شارەکان پشت ئەسوور بن و بەرژەوەندی خۆیان لەوەدا دیت کە لە دژی میر و بەگلەر و گەورە پیاوانی ئایندا دەگەڵ ئەوانەی کە لە شارەکاندادا دەنیشتن یەک بگرن، واتە مەسەلەکە بەرژەوەندیە و هیچی تر نییە.
تایبەتمەندیەک کە لە ڕافزیەتدا هەبووە ئەوە بووە کە یەک ڕاست پێداویستی و خواستەکانی گوندی و ڕەش و ڕووتی خەڵکی بەدەنگ دەهێنا و هەمیشە کەوڵ سووری بەر لەشکری یاخیبوونێ هەرایە بووگە تایبەتمەندیەکی هەر بە تەواوەتی جیاواز بوو. ئەم ڕافزیەتە خواستەکانی ڕافزیەتی بورجوایی وەخۆگرت بوو، بەڵام هەروەک نوخشەی خرستیانەتی داوای ئەوەی دەکرد کە هەلومەرجەکانی چوونیەکی لە نێو کۆمەڵی ئایندا دابمەزرێ. هەروەها داوایەوەشی دەکرد کە ئەو چوونەکیە وەک ڕێسایەکی کۆمەڵی سیوەیل دەبێ بسەلمێنرێ و پەسەند بکرێ، کەوەسا ئاین وەک ئایدیۆلۆجیای جەماوەری خەڵک لە چوارچێوەی هەلومەرجە کۆنکرێتەکاندا تایبەتمەندێتی شۆڕژگێرانەی دەردەست کردووە و لە سەرەتای چۆنیەکی مرۆڤەکان لای خوداوەندڕا بەرەو داواکاری سەرای یەکسانی مافەکان و تەنانەت ئابووری پەلهاویشتووە. ئەنگلس لە وردکردنەوەی پەرستاندنی خرستیانەتدا دەڵێ لە سەرەتای پەیدابوونی ئەم ئاینەدا مرۆڤ کاتێ لە ڕزگاربوونی مادی نائومید بووگن ڕزگاری خۆیان لە نێو ئەم بڕوایان نۆیەدا بەدی کردووە. هەروەها ئەوەشی ڕوون کردوتەوە کە چۆن سەر لەبەریەوە ئینسانانەی کە لە دژی دەسەڵاتە زاڵەکان ڕاپەڕیون لە چارچێوەی ئەم ئاینەدا یەکیان گرتووە و چۆنی لە نێوان یەکەم کۆمەڵانی خرستیان و سۆسیالیزمی هاوچەرخدا وێکچوونێ هەیە. ئایدۆلۆجیایەکی ئاینی کە خواستی چوونیەکی لە پزداندا گۆڕابێ لە تەنینەوە و گۆڕانکاریەکانی دواییدا تووشی لە بەرێک هەڵوەشانەوە هاتووە و لە ئەنجامی هەراو بگرەی چەندین چین و توێژاڵی بەرژەوەندی لێکدی دووداوازەوە بووگاوە چێشتی مجێور و بەدەیان شاخ و گوێ و ڕێباز و ئۆلونی و سەڕێباز و بێچووە ئۆل و مەزەبی لێڕواوە. هەروەک حافزی شیرازی فەرموویە جەنگی 72 ملت همه را عذر بنه چون ندیدند حقیقت ره افسانه زدند. داری و سەر بەردەوە نەماگە و لە جەنگی ململانێ و شیر و تیر لێکدی سوێنی کاتۆلیک و ئۆرتۆدۆکس و پرۆتۆستانت و مۆرمۆن و نەستوری و سەبتی و تاددا باش بە حاڵی خرستانیەتی و هەروە بۆ نمونە مۆتەزیلە و ئەشائیرە و ماتوریدیە و مورجئیە و کەیسانیە و دەیان ئۆل و مەزەبی ئەهلی کەلام و حەنەفیە و شافعیە و مالکیە و حەنبەلیە و 12 ئیمامی و زەیدیە و ئیسماعیلیە و فاتمیە و ئەهلی حەق و تادوایی ئەهلی شەرع و سیاسەت و ئیمامەت و تا دواییدا کێشەی چینایەتی زۆر ئاشکرا و بەڕاشکاوی بەدەمی خۆی هاوار دەکا. ئاین لە پاش چاوپشکوتنێ دەبینین هەمیشە نیوەڕۆکێکی باوی دەهەک بەدابووگە. ئەمە هەر لە ئاین نەقەومیا گەبرا ئەدی نابینی باو دەتەواوی بوارە ئایدیۆلۆژیکیەکانی دیکەشدا وەک هێزی وە پارێز قوت دەبێتەوە وەلێ جوداوازی گەلێ کە دەنێو ئەم نیوەڕۆکەدا قوت دەبنەوە لە پەیوەندیە چینایەتیەکانەوە ئاو دەخۆنەوە، واتە لەو پەیوەندیە ئابوووریانێکە ئەم جۆرە جوداوازی گۆڕانکاریانەیان لە نێوان ئینسانەکاندا هێناوەتە گۆڕێ ئاو دەخواتەوە. کەواسە ئاین وێڕایوەی لێڵ پەیوەندیە ئابوووریەکانە هاوسەر و کارنێ دە هەر کۆمەڵێ دە هەر هەلومەرجێکدا و لە نیگەی هەرچینێکەوە هەر هەمان مانانا بەخشێ، هەر هەمان کاریگەری نانوێنێ و ڕێگا بۆ وەدی هاتنیە کەم گەلێکی بەکردەوەی جودا جودا و تەنانەت دووفاق و لێکدی تاق و جوود خۆش و هەموار دەکا. ئاین هەروەک خوددا نەخواستە دەتوانێت ببێ بە ئامێری مرۆ هەڵخەڵەتێن هەر بە هەمان ئەندازە دەشتوانێت ببێ بە فاکتەرێکی معنەوی بۆ مرۆ بەرەو بزوتنەوەیەکی شۆڕژگێرانە هاندا و وەجێشی بێرێ. لەو قسانەی سەرەوە ئەومان بۆ ڕوون دەبێتەوە کە لە بزوتنەوە میلیەکاندا ئاین هەموو جارێ و لە هەموو کاتێکدا هەر هەمان دەور ناجێڕێ. لە وڵاتەی لێکە لە دشت چاوسیانەوە و ئیمپریالیزم خەبات دەکەن لە چارچێوەی بڕێ هەلومەرجی دیار و ئاشکرادا ئاین بۆی هەیە تەنانەت بتوانێ دەورێکی هاوت سەبەرێ دەسەبەرساز بجێڕێ. بەنمونە هەروەک ئەنگلس دەڵێ خرستیانەتی لە سەرەتاوە لە خەباتی دژ بە چەوساندنەوەدا دەوری خۆی جێڕاوە. هەروەها تەواوی یاخیبووەکانی سەروبەندی ئیسلام لە سەرەتاوە لە کێشە و هەرای ئابووری نێوان دەشتێکی و شاریەکانەوە ئاو دەخۆنەوە و ئەم یاخیبوونانە لە پێشان خۆیان دەبەرگی ئاینی بێتاوە و هەمیشە دووبارە و چلبارە بوونەتەوە و هەر بۆ هەمان سەنگەر کە لێوەی ڕاتی هەڵچوون سەر لە نوێ زۆر گەڕاونەتەوە. پیاوەگەر بیر لە قسەکانی ئینگلس کە دەڵێ ئیسلامیەت هەر دەڵێ بە بەژنی ڕۆژهەڵاتیان بڕاوە، ئەم هەموو سەرهەڵدان و یاخیبوونانە بێوەی هەلومەرجەکانی ئابووری بگۆڕن ئاشبەتاڵیان کردووە دەکاتەوە و پێدەچێت ئینگلس بنیاتی نەشلەقاوە و وەستاوی بێڕەنگ و بنیاتی نەشلەقاوە و وەستاوی بێڕەنگ و بێتام و بێبێنی کۆمەڵایەکانی ڕۆژهەڵات و ناڕاستە و خۆیانە
تەرزی ڕەنێوهێنانی ئاسیایی ڕەچاو کردووە. ئەنگەلس بەدەم قسە لەسەر بزوتنەوە خۆ بە بەرگی ئاینەوە، پێچاوەکانی دژ بە چەوساندنەوەکانەوە هەڵوێستی محەممەد ئەحمەدی سوڵتانی بە نمونە هێناوەتەوەکە چۆن سەرکردایەتی گوندی و ڕاوەندانی لە دژ ئینگلسە ئیمپریالیستەکان کردووە و دەبەرابەر ئیمپریالیستەکاندا سەرکەوتووە. ڕاستیتگەرەکە ئەگەر بمانەوێ بزانین دەوری دیاردەی ئاین لە بارودۆخێکی مێژووینی کۆنکرێتدا وەک فەلسفەی مارکسیزم بە شێوەیەکی زانستانەی نۆڕیەوەتی بزانین چی بۆ چییە، نابێ ئاین بە ناوی پێشکەوت خوازیەوە وەک سەفسەتایانیش تەنیا وەک وشکە سۆفێتی تێبگەین. ئەگەر ئاین وەک ڕاستیەکی کۆمەڵایەتی دەنەزەر نەگرین و تەنێ هەر بە ڕووتی ڕەتیکەینەوە، ناتوانین کار لە ئایدیۆلۆژیایەکی کارەگۆڕیشەکانی لە دنیای مادی ڕۆچۆ بگەین. هەروەک ئیتفێکی زۆر بە جوانی فەرمووە، بمانەوێ نەمانەوێ کۆمەڵگایە ئاینەکان دە قۆناغی پەرەسەندن و گەشەگرتنی دیاریکراویاندا ڕاستیەکەن. ئێمە سوسیالیستەکان هەروەک دەبواری ئابووری و کۆمەڵایەتیدا بۆ کۆمەڵێکی دیاریکراو دەیکەین، دەتوانین دەبواری ئایدۆلۆژیشدا ئەو هەنگاوە بەرەو پێشەوانەی کە گەشەکردنی کۆمەڵ هەموار دەکەن بەو کۆمەڵە هەڵبگرین. لە ئاین بەچتێکی پرۆپۆز نۆڕینت واتە بەچتێکی دەبنەڕەتدا بێڕەگۆڕیشە مادی و بیر و بڕوایەکی هەڵە و هەر لە بەڕووتی جاردانی هەڵەبوونی نەمان و لە ناوچوونێزانینە. ئەم تەوەرە هەروەک ئاغای ئیتفێکی ڕوونی کردۆسەوە بیروبۆچوونێکی لێبەریالیسیانەی میکانیستی پێشهێگڵە و کارەکتەرێکی دژ بە دیالکتێکی هەس. کارێکە ئەوێ بکرێ ئەوە ساکە بتوانرێت دەوری ئاین لەو ڕۆوە کە ئایدیۆلۆژیکیایە دەستنیشان بکرێ و بچەسپێنرێ و لایەن و بەند و باوە دووفاق و یەک لە شام و یەک لە حەڵەبەکانی یەک لاکرێنەوە و شەن و کەو بکرێن و بە پێی و ڕاستیانەی کە ئەوها لە زانستە ساغڵەمەکانڕ هەڵێنجراون، واتە دەبواری کارەکانیاندا وە سەر ڕێگا کاریگەر و دروستەکان کەوتنە. بەش بە حاڵی وتوێژ و لێوە کۆڵین و بیر و بۆچوونی نەزەریانەی زۆر و زەوەندی ئەم ساڵانی دوایی لە هەردوو سەنگەری ئاینی و لایەکیڕە لە کوردستانی نیمچە ئازاددا دەبنەڕەتدا پەیوەندیان بە قۆڵی لێڵ سەرکەوتن و سەرنەکەوتنی چالاکیەکردنەی و شۆڕژگێڕەکاندا هەست. ئێمە بێژین و نەیەژین تا ئەندازەیەکی بەردڵگر پاشماوەی ڕەژیمی ئابووری کۆمەڵایەتی ئیمپراتوری عوسمانین و هەروەک هەرچیەکمان وەک پاشماوە لە سوننێتی و شافعێتی و ئەلەوێتی و یەزیدی و کاکێتی و دوازدە ئیمامی و بەهایەتی و حەقەیەتی و تا دوایی بۆ ماگەسەوە تا ئێستا لە ڕووی بنیاتی کۆمەڵایەتی ئابووریەوە لە مانای نەگەیشتوین و هەر وەو ئەندازەیەش لە مەڕە و هەڵوێستە دووفاق و تاق و جوتانەی کە لە چەندین تێڕوانینی جودا جودا و جۆرا و جۆر کەوتونەوە بای پێویستیان فەرسەر لێ دەرناکەین. ئێستا لە کوردستان هەلو مەرجێکی وا هاتۆتە گۆڕێ تا ڕادەیەک هەموو حیزبێکی ئیسلامی چ بێ منەت چ بە منەت بە قسە و نووسین و رادیۆ و تەلەڤیزیۆن و چالاکی نواندن ماڵم قەبرا هەموو هەردەڵێن دەبێت کار بۆ کوردایەتی بکەین، بەڵام بەبێ ئەوەی بخۆیان بزانن یان نایانگەرەکە دگانی پێدابێنن کوردایەتیەکەش هەروەک ئیسلامەتێکە بووگە و باڵاگەردانی بەرژەوەندی کۆمەڵێکی ئابووری چینایەتی بەرژەوەندی ئەم بەرەیە و ئەو بەرەیە. کورد لەم سەروبەندەدا دەیەوێت خێوی ئابووری کوردستان بێ و لە کۆنتڕۆڵکردنی دەسەڵاتی بنیانی ڕزگار بێ، بەڵام دەبێ ئۆرگانیزاسیۆنەکانی کورد لە چوارچەوەی بەرژەوەندی گەشتدا لەم قۆناغەیدا هەر هیچ نەبێ بیر لەوە بکەنەوە گەلۆ لە پایچی نزیکەی لە سەدا هەفتەی لاوانی کورد زیاتر ڕوودەکەنە مزگەوتەکان نەک ئەو ئۆرگانیزاسیۆنانە لە بەرچی لەوان بەرەو هەندەران سواری گای هەردەبن و خۆ بەدەمدەیان مەترسی و دووبەختیەوە دەدەن. ئەمە لە ئەکامی لەخۆ لە هەموو چتێکی ئەم وڵاتە بیانی بوونە. دەیجات باستێکیش لە مەڕمانە و چەمکی لەخۆ بە بیانی بوونی مرۆ بێژین. لەخۆ بە بیانی بوون بە درێژا و درێژی مێژوو لە ماکی فەلسەفە و تیۆلۆژی جۆرا و جۆردا دەورێکی گرنگی جێراوە. دە سیستما مێتافیزیکەکاندا قسە لەسەرەوە دەکرێت کە حقیقەت مطلق واتە خوداوەند لە بوونی خودی خۆی دوورکەوتۆتەوە بە شێوەیەکی بەخۆ بیانی و ناجۆر هاتۆتە گۆڕێ. واژەگەلی وەک بە چۆکدا هاتن کڕنۆش بردن و لەسەر زگی ڕۆت بەسەر زەویندا بەرەو پیری شێخ و پیرانی تەریقەتەوە چوون و تا دوایی واژەگەلێکن کە بۆ مانای لەخۆ بە بیانی بوون وە زوان هاوردن و کار بریاگەن. هەروەسا هەمانمانە و چەمکمان لە تەسەووفی ئیسلام و تەسەووفدا بە دۆنێکی ئاینی و میستیکیەوە توش دەبێ. چەمکی لەخۆ بە بیانی بوون بەدەم ڕۆژگارەوە لە ماناییەکەی و میستیکیەکەی داڕندراوە و بە تایبەتی لە فەلسەفەی هێگڵدا مانایەکی عەقلی لیبارکراوە.
وەک دەزانین هێگڵ لەو بڕوایەدایە کە کۆسمۆ لە ئاکامی لەخۆ بە بیانی بوون و پاشانەکێ بۆ خۆگەڕانەوەی سەرەتایەکی مەعنەوی و سەرخۆڕسک کە هێگڵ بە ئایدیای نێوناوە هاتۆتە گۆڕێ. ئەوجا لە پاشان فیۆر باچ بە پەیڕەوی لە هێگڵ مانای لەخۆ بە بیانی بوونی لە نیگای ئاینەوە وا لێکداوەتەوە کە مرۆڤ ئاین و ژیانی ئاینی و هێز و گوردەکانی خۆی وەک چەتهایەکی لەخۆ بیانی و نامۆ دەبینێ. بەڵێ وەلای ئەوەوە لەخۆ بە بیانی بوون لە مەڕا هاتووە دەگۆڕێ. واتە وەلای فیۆر باچەوە ئادەمی زاد بەوەی کە لێوەشاوەی و هێزەکانی خۆی بە لێوەشاوەی و هێزی غەیری خۆی دیتووە خودا و ئاینی گوڕاندووە. هەرچی مۆزسی باڵی سەپی فەلسەفەی هێگڵە لەخۆ بە بیانی بوون واتە مرۆ ئەو ستانی کە خۆی دەیان خۆڵقێنێەوە بەرهەمان دێنێ وەک چەتهایەکی بیانیان کە ئیخۆی نەبن و مەڵکی یەکێکی دیکە بن دیتن بەڕاستی ئابوووریەکانەوە گرێداوە بە پێی تێڕوانینی هێز ملکەتکردنی مرۆڤ بۆ خوددا لە بەدەنگ هاتنی ملکەتکردنی مرۆڤ بۆ کاڵا و پوڵ لە مەیدانی ئایدۆلۆژیادا بۆ لاوەتی دیکە نییە کەواتە چەمکی لەخۆ بە بیانی بوون تێکڕا بەم جۆرە دەناسێندرێ. لەخۆ بە بیانی بوون بە مانای لە باو و تەقلیدی واتە هەربوونەوەرێ ئەوەی تێدایە لەخۆ بە دەریکە. بەڵام بەلای تیۆلۆگەوە خوداوەند بە لەخۆ بە بیانی بوون دنیای خۆڵخەندووە. لەسەرێ ڕوونمان کردەوە کە لەخۆ بە بیانی بوون لەلایەن فیۆر باچ و ئێمە هێسەوە لە چەمکی خوداگەری قوتار کراوە. هەرسیکەی مارکسە چەمکەکەیان پتر بەرچاوتر کردووە و لە شێوەی گریمانەیەکی ژیانی مرۆڤیدا بەکاری هێناوە. بەلای مارکسەوە لەخۆ بە بیانی بوونەوەیە کە چتێکی مرۆڤ بە بەرهەمی دێنێ لە دەستی هەڵێ و قوتاری بێ و بدستە حاڵەتێکەوە کە دەبەرابەر ئەو مرۆڤەدا وەک بیانی و دژمنی لێبێ. زاما هەروەک لە ژیانی ئابووریدا دەبینین لە ژیانی سیاسیشدا لە بواری مێژوشدا و لە فەم و دەرکی مرۆڤەکانیشدا دێتە گۆڕێ. بەڕاستی مارکس مەبەستی لەمانەی لەخۆ بە بیانی بوون پتر لەخۆ بە بیانی بوونێکە کە حاڵەتێکی تایبەتی لەخۆ بە بیانی بوونی ئابووریە. بەلای ئەوەوە ئەم دیاردەیەتەنە هەر مڵکیەتی تایبەتی نایخۆڵقێنێ بەڵکو کاردا بەشکردن ئەوەندەی دیکەی خەست دەکاتەوە. ئەمە لە بەشی چارەمی بەرگی یەکەمی کتێبی سەرمایەدا بە نێوی فیتیشیزمی کاڵا و نهێنی وێیەوە ڕوون کراوەتەوە. ئەو مرۆڤی کە با کارکردنی خۆی بەرهەمەکانی ڕەنێوهێناوە هەم لە دەست دەرچوونی بەرهەمەکانی بە چاوی خۆی دەدیت و هەم بە حاڵەتێتێ دەگەیشت کە ئیدی ئەو کڕ و کۆشتەی بەرهەمی پێوە بەرهەمهێنا جارێکی دیکەی بۆ قەرەبوونە دەکرایەوە و لەگەڵ ڕەنج و کڕ و کۆشتەی خۆی بە بێگانە و نامۆ بوو. واتەوەی کە لە خۆیدا هەبوو لە خۆبەدەری دەکرد و جارێکی دیکەی وەکە خۆ بۆ نەدەگەڕایەوە. بە نمونە کرێکارێ بۆ ئەوەی بتوانێت 8 ساعت کار بکە پێویستی بەوەندە توانست هەیە کە ئەو 8 ساعتە کاری پێدەسەبەر بکە هەیە. گریمانە و کرێکارە بە پێوانەی ستاندارد بۆ قەرەبووکردنەوەی ئەو وەزەیە ڕۆژانە پێویستی بە 100 دینار هەیە. باشە دیەگەر هات ڕۆژانەکەی لە 30 دینار زیاتر نەبوو کو ئەو وەزەیە بۆ ڕۆژی پاشێ قەرەبوو بکاتەوە. ئەم حاڵەتە وای لە مرۆڤ دەکرد کە دەبوو ڕۆژێ پاشێ کە دەبوو لە ناچاری و بە زۆرە ملێ کار بکە و لە قەپێلکی ئینسانیەتی خۆی دەرچێ. خلاصە ببێ بە پارچەیەکی بێژیانی مەکینە. بەلای مارکسەوە لەخۆ بە بیانی بوونی ئابووری دا کۆمەڵی سەرمایەداریدا بەو پەڕیچ لە پۆپەی گەیشتووە و مرۆی کردووە بەوانێک بە پێناوێک و لە ئینسانیەتی خودی خۆی بێبەهرە کردووە. ئینسانەکان ئەو وانێکانێکە بە ڕەنجی شانی خۆیانەوە بەرهەم دەهێنا وەکە چەتایەکی لەخۆ بەدەر و سەر بەخۆ هەروەک فڕیان بوانەوە نەبێدەدیت و پێیان وابوو لە نێوان ئەو بەرهەمانەدا کە پەیوەندیەکانی نێوان خۆیانەوە بەرهەمهێنا پەیوەندیەکی سەر بەخۆ هەیە. هێنری تیۆری لەخۆ بە بیانی بوونی ئابووری واتە فیتیشیزمی بەم جۆرە ڕوون کردوتەوە. فیتیشیزمی سەرەتایی و جادوو زاڵبوونی خۆڕسکی بەسەر ئادەمیزاددا و هێز و گورتی خەیاڵ بافانەی ئادەمیزادی بەسەر خۆڕسکدا بەدەنگ دەهێنا. هەرچی فیتیشیزمی ئابووریە زاڵبوونی و بەرهەمانەی کە مرۆڤ بۆ خۆی ڕەنێوی دەهێنان بەسەر هەر هەمان ئەو مرۆیانەدا هەروەها ئەو هێز و گوردە خەیاڵیانەی کە بەسەر ئۆرگانیزاسیۆنی خودی ئەم مرۆیانەدا و بەرهەمەکانیاندا زاڵبووە بەدەنگ دێنێ. مارکس ئەوەی ڕوون کردوسەوە کە مرۆ لەو بەرهەمانی خۆی ڕەنیوی هێناون هەر یەکەی بووگە و فتیشێک و وانێک و لێیان دابراوە و ئەم دابرانە بەرەبەرە هێندەی دیکە جێرتر و خەست و خۆڵتر و سەختتر بووگەسەوە. ئەم وانێک بوونە بە قۆناغەکانی کاڵا پوڵ سەرمایەدا تێدەپەڕێ بەرەبەرە هێندەی دیکە جێرتر و خەستتر و سەختتر دەبێتەوە. لەبارێکدا کە پوڵ وانێکێکە مرۆ بۆ خۆی دایهێناوە جێی پەیوەندیەکان و ژیانی مرۆڤەکانی گرتوتەوە.
بە جوانی و زیرەکی دیتنی مرۆی پۆڵدار و کاتێ دەبن بە دزێ و ناشیرین و بوودەڵا هەر سەبارەت بەمە سەری هەڵداوە. کاتێکە کەسانێ جێگەیەڵێکی لە ڕووی گرنگی کۆمەڵایەتیەوە داگیر دەکەن و لە قوماشە ئەسلێکی خۆیان بە ئابوو تابتر و بە جۆرێکی دیکە دەبیندرێن، هەروەها هونەرمەندان و توانست و لێوەشاوەیی و داهێنانەکانیان بەجستێکی زۆر لە مرۆڤایەتی زووداواز و هەڵاوێرد و تا دوای بەدەنگ دێنن نمونەگەلی بەوانێک بوونن. هەروەها توانست و لێوەشاوەیی و هێز و گوردی بێسەرحەد و سنووری مرۆڤەکان کە دەبنە بەڵای سەریان ئەمەیشە هەمدیز نمونەی زەق و زۆپی لە خۆ بەبیانی بوونە. کەواتە مارکس چەمکی لە خۆ بەبیانی بوونی بە زۆرێکی گریمانی وا بیر لێ کردوتەوە کە لە دوا ڕۆژدا لە بواری جۆرا و جۆردا بۆ لێوە کۆڵینەوە زانستیەکان ببێ بەجستێکی بەکەڵک و بە تایبەتی بە پێی لەسەر لە خۆ بێبیانی بوونی ئابووری داگرتن وەک بنەما کتێبەکەی نووسیوە. هەر لە بەرهەندێ لە خۆ بەبیانی بوون لە لێکدانەوە ڕەسمیەکانی بیر و ئەندیشە بە دەرەکانی مارکسدا لەم ساڵانی دواییدا لەگەڵ سەر لە نوێ وەک چەمکێکی لە نوێژەنەوە هاتنەکایەوەی دە ئەسڵدا لە نێوان سەرەتا بنەڕەتیەکانی مارکسیزمدا جێی خۆی گرتوتەوە. گەورە مارکسیستەکانی وەکو ئاگۆست کۆرنۆ، جۆرج لوکاس، هێنری و تا دوایی لەم چەمکە هەمیشە سوودیان وەدەستێنەوە. نەخوازەڵا بەر لەوەی لوکاس نووسینەکانی سەروبەندی لاوێنی مارکس متاڵە بکە، شاکارێکی کە لە بەرگی چارەمی سەرمایی مارکسەوەیتی هەڵچووە نووسیوە و ئازانراوە کە چەمکی بەوانێک بوونی دەپلانی یەکەمدا ڕەچاو کردووە. ئێنگلز هەر هەمان چەمکی هەرچەندی بە پارێزەوە دەست بۆ بردووە پەی دەرپەی بەسەر کردوتەوە. کەواتە چەمکی لە خۆ بەبیانی بوون لە نیگەی ڕەگۆڕیشەوە وێڕایوەی کە چەمکێکی تیۆلۆجی و مێتافیزیکیە، لە پاشان لە جەڕ و مەنگەنەی گۆڕانکاریەکانی چلۆنێتی دراوە و لە سەردەستی کەڵەزانایانی بیر و ئەندێشەی سۆسیالیزم وەک چەمکێکی بنەڕەت ڕەچاو کراوە. جۆگرانی بەڕێز و هاوڕانی خۆشەویست، گەیشتینە کۆتایی خوێندنەوەی کتێبی سەرچاوەکانی بیروباوەڕی کوردەواری نووسینی شوکر مستەفا. هیوادارین ئەم کتێبە باسوود بوو بێ بۆتان و کەڵکی پێویستان لێوەرگرت بێ. تا خوێندنەوەی کتێبێکی تر و ئاڵقەیەکی نوێ کە پێتان دەگەینەوە، خواتان لەگەڵ ماڵەوە.